بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب ئەرچی سەرشانمان بەرامبەر بە قورئان لە نووسینی مامۆستا عەلی باپیر، چاپی یەکەم. لاپەڕەکانی کتێب 182 لاپەڕە لە خوێندنەوەی ڕەسوول وەرتی. مونتاژ و کارە دەنجیەکان شڤان هەولێری. بسم الله الرحمن الرحیم. پێشەچی لاپەڕە حەوت. ئەرچی سەرشانمان بەرامبەر بە قورئان. الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ماكثين فيه أبدا. والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. خوێنەری بەڕێز، ئەم کتێبەی بەردەستت ئەرچی سەرشانمان بەرامبەر بە قورئان کۆی چوار وتارە کە بە هەمان ناونیشان و لە چوار کۆڕدا پێشکەش کراون و لە کەناڵی پەیامیشدا بڵاو کراونەوە. پاشان لەلایەن بەشی ڕاگەیاندنی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمەوە پاش لە کاسێتەوە هێنراوەتە سەر کاغەز و تایپ و دیزاین کران و چاوپێداجێڕانەوەی خۆم کران بەم کتێبە. خوا پاداشتی هەرە چاکەی مشور خۆر و ئەندامانی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە بداتەوە و هێرز و پێزی زیاتر بخاتە کار و چاڵاکیەکانیانەوە کە تەنها خۆی پەنهانزان دەزانێت چەندم دڵپێیان خۆشە. پێویستیش بەگوتن ناکات کە نزیکی و دووری مسلمانان لە کوردستان و عێراق و هەر جێیەکی دیکەی دنیاشدا لە بەختەوەری و سەرکەوتنی دنیا و بە مراد گەیشتن و سەرفرازی دوڕۆژ پەیوەستە بە نزیکی و دووری یان لە کتێبی خواوە کە بێگومان سونەتی پێغەمبەری پێشەواشمان جگە لە ڕوونکردنەوە و چۆنیەتی کار پێکردنی قورئان و پێوە پابەندبوونی شتێکی دیکە نییە. شایانی باسیشە کە من لەم کتێبەدا هەوڵم داوە بە کورتی و گوشراوی باسی هەر گرنگ و نەڕەتیەکانی سەرشانمان بەرامبەر بە قورئان بکەم لەم ڕۆژگارەی ئەمڕۆماندا کە پێم وایە لەو 5 ئەرکەدا کە خستومانەتە ڕوو بەردەستە دەبن ئەگەرنا قسە و باز لەبارەی قورئانەوە کۆتایی نایە. پێویستە ئەوەش بگوترێ کە ئەم کتێبەی و کتێبی چۆن باشتر لە قورئان بەهرەمەند ببین تەواوکەری یەکدین، چونکە بێگومان تەنیا ئەوانە دەتوانن ئەرچی سەرشانیان بەرامبەر بە کتێبی بێوێنە و بە پێز و بەڕێزی خوا تەبارەک و تەعالا ئەنجام بدەن کە پێشتر لەی بەهرەمەند بوون و قەدریان زانی بێ. هەروەها لەلایەکی دیشەوە ئینسان هەتا زیاتر لە خزمەتی فەرمایشتی خوا و کتێبە بەرز و بەڕێزەکەیدا بێ و ئەرکەکانی سەرشانی لە بەرامبەردا ئەنجام بدا زیاتر لەی بەهرەمەند دەبێ. خوا بەکەڕەمی بێسنووری خۆی لەو کەسانەمان بجێڕێکە لە ژیانی زوو تێپەڕی دنیایاندا باشترین سوود و بەهرە لە قورئان وەردەگرن و بە چاکترین شێوەی بۆ لواویشان خزمەتی پێدەکەن و لە خزمەتی دادەبن. 22 جەمادی الثانی 1432 کۆچی بەرامبەر بە 25 مای 2011 زاینی هەولێر. ڕێخۆشکردن. لاپەڕە 9. خوشک و برایانی بەڕێز و خۆشەویست، ئەم بابەتەمان لە ژێر ناونیشانی ئەرچی سەرشانمان بەرامبەر بە قورئان پێشکەشی ئێوەی بەڕێز دەکەین. قورئان دوایین فەرمایشتی خوا سوبحانەه و تەعالا بۆ بەشەر و بۆ جن هەر لەو ڕۆژەوە کە خوا دای بەزاندووە بۆ سەر دڵی مبارەکی پێغەمبەری کۆتا موحەممەد صلی الله عليه وسلم خەڵکی سەرزەوی بەخۆیەوە مەشغوڵ کردووە. زۆربەی هەرە زۆری خەڵکی سەرزەوی جاچە ئەوانەی کە ئیمانیان پێی هێناوە کە فەرمایشتی خوایە و هەڵوێستی ئیجابیان لە بەرامبەریدا هەبووە و چه ئەوانەی کە ئیمانیان پێنەهێناوە و هەڵوێستی سلبیان لە بەرامبەریدا هەبووە. گرنگ ئەوەیە قورئان لەو ڕۆژەوە کە دابەزێنراوە خەڵکی بەخۆیەوە سەرگرم کردووە، بەڵام پێم وایە هیچ کات وەک ئەم ڕۆژگارەی ئێستای ئێمە قورئان نەبۆتە جێی باس و خواس و مشتومڕ. ئەویش دیارە بەهۆی ئەوەوە کە لە ئەنجامی بەرەو پێشچوونی هۆیەکانی ڕاگەیاندنەوە دەنگی زوڵاڵی قورئان بە هەموو دنیا گەیشتووە بە خەڵکی چاک و خراپ و دۆست و دوژمنەوە. بەڕاستیش لەخوا بەزیاد بێ ئیماندارانێکی باش لە هەڵگرانی قورئان قۆڵی هیممەتیان لێ هەڵماڵیوە و باش لە خزمەتکردنی قورئان و لە ڕاگەیاندن ڕاستیەکان و لە بەرگری لێکردنی و خۆکەوتون. دیارە لە بەرامبەریشدا کە هەمیشە هەروایە و بە ئەندازەی ئەوەی کە کار دەبێ کاردانەوەش دەبێ لە بەرامبەریشدا ئەوانەی کە دوژمن و ناحەزی قورئان و ئەهلی قورئانن ئەوانش کەوتونە خۆ بۆ دژایەتی کردنی قورئان و ئەهلی قورئان و بە حیسابی خۆیان بۆ کوژاندنەوەی ئەو چرایە کە خوای پەروەردگار بۆ بەشەر هەڵی کردووە بۆ ئەوەی کە دنیا و دوا ڕۆژیانی پێڕۆشن کاتەوە
جا ئێمە لەم بابەتەدا کە لە ژێر ناونیشانی ئەرکی سەرشانمان بەرامبەر بە قورئان پێشکەش دەکەین لە 5 خاڵی سەرەکیدا باسی ئەرکی سەرشانمان دەکەین بەرامبەر بە قورئان کە ئایا ئێمە وەکو خەڵکی موسڵمان کە بەشێکین لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئایا ئەرکی سەرشانمان چییە بەرامبەر بە فەرمایشتی خوای بێهاوتا بەرامبەر بە دوایین کتێبی خوا و گەورەترین کتێبی خوا کە قورئانە من لە 5 خاڵدا وەکو ئاماژەم پێدا وەڵامی ئەم پرسیارە دەدەمەوە و ئەرکی سەرشانمان دەخەمە ڕووکە ئەمانن. یەکەم، ناسین و پێ ئاشنابوونی قورئان. 2، ئیمان پێهێنان و متمانە هەبوون بە قورئان. 3، چاک خوێندنی قورئان و لەبەرکردن و تێوەڕمان و تێگەیشتنی. 4، شوێنکەوتنی قورئان و پێوە پابەندبوونی. 5، ناساندنی قورئان و بڵاوکردنەوەی ڕاستیەکانی. خاڵی یەکەم، ناسین و پێ ئاشنابوونی قورئان لاپەڕە 13. خوا پشتیوان بێ ئێمە لە 10 بڕگەدا باسی ناسین و پێ ئاشنابوونی قورئان دەکەین. بۆچی؟ چونکە بەڵێ بە ئیمان هێنان بە قورئان ئەوە کە فەرمایشتی خوایە و کتێبی خوایە و پەیامی خوایە. بە ئیمان هێنان بە قورئان ئینسان دەبێتە موسڵمان و دەچێتە نێو بازنەی ئیمان و ئیسلامەوە. بەڵام هیچ کاتێک ئیمان بە هیچ شتێک نایەتە دی تاک و زانیاری و ناسینی تەواو بەرامبەر بەو شتە نەبێ. بۆیە زانایانی ئیسلام گوتویانە حکومدان بەسەر شتێکدا بەشێکە لە وێنەکردن و بەشێکە لە دەرکردنی. تۆ دەبێ بزانی ئەو شتە چۆنە، ئەو جار دەتوانی حکمی بەسەردا بدەی، جا بە ئیجابی یاخود بە سلبی و بەڕاستیش لە نێو ئێمەی موسڵماندا بەرامبەر بە قورئان نەشارەزایی زۆر هەیە و ئەوانش کە ناحەزی ئیسلام و ناحەزی قورئانن دیسان زۆریان لەبەر نەشارەزایی و بێ ئاگایی بە قورئان جۆرێ لە تەم و مژیان جاری وا هەیە جۆرێ لە گومان و دوودڵیان لە بەرامبەر قورئاندا بۆ دروست دەبێ. بۆیە بەڕاستی هەنگاوی یەکەم بۆ جێبەجێکردنی ئەرکی سەرشانمان بەرامبەر بە کتێبی خوا بەرامبەر بە قورئانی پیرۆز و بەپێز ئەوەیە کە بەباشی پێی ئاشنابین و بیناسین. جاوەک باسمان کرد من لە 10 بڕگەدا پێناسەی قورئان دەکەم. بڕگەی یەکەم، وشەی قورئان مانای چییە؟ و قورئان چێ ناردوویەتی؟ و بەچێدا؟ و بۆچێ؟ و بە چ زمانێک؟ دیارە ئەم 5 پرسیارە هەر 5یان خوا سوبحانەه و تەعالا بە دەقی قورئان وەڵامی داونەوە. یەکەم، قورئان یانی چی؟ وشەی قورئان کە وەک دوایی باسی دەکەین یەکێکە لە 4 ناوە سەرەکیەکەی ئەو کتێب و پەیام و وەحیە کە خوا بۆ پێغەمبەری کۆتایی محەممەد صلی الله عليه وسلم ناردوویەتی. بەڵام دیارە باوترین و دیارترین و زەقترین ناوی ئەو دوایین کتێبە بریتیە لە قورئان. جا خوای بەخشەر سوبحانەه و تەعالا دەربارەی وشەی قورئان لە سوورەتی قیامەدا دەفەرمێ قیامە ئاەتی 16 بۆ 19. دیارە ڕووی دواندن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا لە ئەنجامی ئەوەدا کە زۆر سوور بووە لەسەر ئەوەی هەرچی جوبڕی لە فەرمایشتی خوا و لە قورئان بۆی خوێندۆتەوە دەست بەجێ لێی وەربگرێ و جاری وا بووە پەلەی کردووە و زمانی مبارەکی زۆر پێ جوڵاندووە تا بزانێ کە ئایا وەک خۆی وەری گرتووە یان نا. جاخوا سبحانه و تعالى لم آياتدا أموشگاری پیغمبر صلى الله عليه وسلم دكاتو دفرمویم لا تحرك به لسانك لتعجل به واتزماني خوتي بيمجولينا بو اوي با پلپل وری بگری إن علينا جمعه وقرآن بێگومان لەسەر ئێمەیەکۆ کردنەوەی قورئان واتە لە سینە و دڵی مبارەکی تۆدا ئەی محەممەد صلى الله عليه وسلم و دوایش لە دوو توێی مصحفدا ئەوە لەسەر ئێمەیە هەروەها خوێندنەوەیشی فإذا قرأناه فاتبع قرآنه جا هەر کاتێ خوێندمانەوە لە ڕێی جبریلەوە تۆش بە دوای خوێندنەوەکەی بکەوە کەواتە وشەی قورئان یانی خوێندنەوە ئەوە تا دەفەرمێ إن علينا جمعه وقرآن يعني كوكردنوي قرآن لعقل ودلي تو داو بيل بركردند وخويندنويشي أول لسر إيميا هر كاتي خويندمانوا توش بدواي خويندنوكي بكوا كواتا قرآن يعني خويندنوا ياخد خويندراوا واتا قرآن يعني بماناي مقروء يعني بماناي قراء دي يعني بماناي قراءة دي يعني خويندراوا ياخد خويندنوا دیارە قورئان ناو نێوەڕۆکی وەک یەکە و قورئان بۆیە ناوی لێنراوە قورئان چونکە دەخوێندرێتەوە و خوێندراوەشە ئەوە وشەی قورئان زانیمان یانی چی؟ دوو ئەدی قورئان لەکوێوە هاتووە و لە چ لایەنێکەوە هاتووە؟ خوا لە سوورەتی شوعەرا ئایەتی 192 دا
ئەوەش زۆر بەڕوون و ڕاشکاوی دەخاتە ڕوو هەڵبەتە لەگەلێ شوێنی دیکەشدا بەڵام ئێمە ئەم ئاەتەمان بەس بە نمونە هێناوەتەوە دەفەرموێ وئینەه لەتەنزیل رب العالمین و بێگومان ئەم قورئانە نێردراوەی خوای پەروەردگاری جیهانەکانە کەواتە قورئان لەکوێوە هاتووە لە پەروەردگاری جیهانەکانەوە لە خواوە سوبحانەه وتەعالە کەواتە جوبرائیل عەلەیه السەڵات وەسەلام ڕۆڵی لە گەیاندنی قورئاندا تەنیا ئەوە بووە کە بەسەر پێغەمبەردا خوێندوویەتیەوە چونکە هەندێک ڕایوا هەبوون لە مێژوودا کە گوتویانە خوا سوبحانەه وتەعالە مانای قورئانی فێری جوبرائیل کردووە و ئەویش بۆ خۆی بۆ پێغەمبەری خوای داڕەشتووە کە بێگومان ئەو جۆرە بیرۆکەیە هیچ بنەما و بەڵگەیەکی نییە بەڵێ جوبرائیل بەس گەیاندنی قورئانی لەسەر بووە بە بێژە و واتاوە 3 و 4 ئەنجا ئایا چێ ئەو قورئانەی هێناوە و بۆچەی هێناوە ئەوەش خوا سوبحانەه وتەعالە لە سوورەتی شوعەراءدا و لەگەڵ شوێنی دیکەشدا زۆر بەڕوونی دەیخاتە ڕوو وەک دەفەرمێ نەزەلە به الروح الأمين على قلبك لتكون من المنذرين شعراء ئاەتی 193 بۆ 194 واتە گیانی ئەمیندار دای بەزاندووە بۆ سەر دڵی تۆ تاکو تۆ لە وریا کەرەوان بی کەواتە چێ لە خوا سوبحانەه وتەعالە کە خوا لەسەر عەرشی خۆیەتی بەو شێوەیە کە بۆ خوا شایستەیە چێ لە خواوە سوبحانەه وتەعالە قورئانی دابەزاندووە بۆ سەردری گەورەترین ئینسان و سەروەری پێغەمبەران محەممەد صلی الله عليه وسلم دیارە جوبرائیل کە خوا سوبحانەه وتەعالە لێرەدا بە ڕوح الئەمین گیانی ئەمیندار ڕوح ناوی جوبریلە یاخود سیفەتیەتی لە سۆنگەی ئەوەوە کە وەحی یەک دێنێ کە ڕوحە بۆ ژیانی بەشەر و ئەمینیش دیسان یەکێکە لە سیفاتەکانی کە دیارە ئەمینە لەسەر وەحی خوا و دەستکاری ناکات و هیچ کەس توخنی ناکەوێ لە جن و شەیاطینەکان واتە لە سوورەتی نەحلدا خوا دەفەرمێ قل نەزەلەه الروح القدس من ربك بالحق نەحل ئاەتی 102 بڵێ گیانی پاک لە پەروەردگارتەوە بە حەق دای بەزاندووە و لە سوورەتی بەقەرەدا ناوی جوبریل هەر بە ناوی خۆی دێنێ بە ناوی عەلەمی و دەفەرمێ قل من كان عدوا لجبريل فإنه نزله على قلبك بإذن الله بقراء آيات 97 جولك كان أوان دكرد بيانوك بروا بپیغمبری اسلام محمد صلى الله عليه وسلم ناهنو بروا بقرآن ناهنن چونکە جوبریل دای بەزاندووە و دەیانگوت ئەو عليه السلام فەرمانی شەڕ و شۆڕ و وێرانکردن لە خواوە دێنێ بەڵام ئەگەر میکائیل هێنابای کە فەرمانی ڕزق و ڕۆزی و بەرەکەت دێنێ ئەوە ئیمانمان پێدەهێنا هەڵبەتە هەر بیانوو بوو ئەگەر نا فریشتەکان بێ ئەمری خوا ناکەن جاخوا دەفەرمێ قل من كان عدوا لجبريل فإنه نزله على قلبك بإذن الله بقراء نوت حوت واتا بڵێ چێ دوژمنە بۆ جوبریل ئەوە جوبریل بە فەرمانی خوا بە مۆڵەتی خوا دای بەزاندووە بۆ سەردڵی تۆ واتە لە خۆوە نەیهێناوە کەواتە ئەگەر ڕقیان لە جوبریلە لەبەر ئەوەی وەحی بۆ تۆ هێناوە یاخود لەبەر ئەوەی فەرمان لە خواوە دێنێ بە وێرانکردنی ئەو شوێنانەی کە مستحقی وێرانکردنن دەبێ ڕقیان لە خوای پەروەردگاریش بێ چونکە فەرمانەکە لە خواوە دەرچووە هەروەها لە سوورەتی تەکویردا خوا سبحانه وتعالى ئەو پەیکە ئەو پەیام هێنەرە کە جوبریلە عەلەیه السلام باشتر پێناسە دەکات و دەفەرمێ فلا أقسم بالخنس الجوار الكنس والليل إذا عسعس والصبح إذا تنفس إنه لقول رسول كريم ذي قوة عند ذي العرش مكين مطاع ثم أمين تكوير آياتي 15 بۆ 21 واتە نەخێر ڕاست ناکەن سوێند دەخۆم بەو ئەستێرانەی کە پەنهان دەبن زۆربەی توێژەرەوان دەڵێن خونەس واتە ئەو ئەستێرانەی خۆیان پەنهان دەکەن لە کاتێکدا کە ڕۆژ هەڵدێ ئەستێرەکان دیارە پەنهان دەبن و شۆقیان نامێنێ ئەلجەواری الکونەس ڕۆیشتوانێک کە دوای دەستنەوە مەنزلگاکانی خۆیان وەسوبحی ئیذا تەنەفەس و سوێند بە بەرابەیان کاتێک هەناسە دەدات واللەیلی ئیذا عەسعەس سوێند بە شەوگار کە دێ یاخود کە دەڕوا سوێند بە هەموو ئەوانە إنه لقول رسول كريم أم قرآن قصير روان كراويكي بريزا واتا نق أو بيجرا كيبه
بێژەر قائیلەکە خوایە سبحانەه وتەعالە، بەڵام ئەو گەیەنەرەکەیەتی و ئەم قورئانە ڕادەگەیەندرێ لەلایەن ڕەوانەکراوێکی بەڕێزەوە ذی قووەتین عند ذی العەرشی مەکین، خاوەنی هێزە وەلای خاوەن عەرش کە خوایە، زۆر بەڕێزە و پێگە و پایی بەرزی هەیە، مطاع ثەمە ئەمین، وەلەوێ بە قسەی دەکرێ و ئەمینداریشە، واتە فریشتەکان بە قسەی دەکەن. زۆربەی توێژەرەوانی قورئان دەڵێن ئەم ئاەتە بەڵگەیە لەسەر ئەوەی کە جوبریل عەلەیهی السەلام سەرۆکی هەموو فریشتەکانی خوای پەروەردگارە، کەواتە زانیشمان کە قورئان بەچێ دانێردراوە و بۆچێ نێردراوە. دیارە کە بۆ پێغەمبەری کۆتایی محەممەد صلی الله عەلەیه وسلم نێردراوە، وەکو خوا لە ئاەتەکاندا بەڕوونی بە پێغەمبەری خوا محەممەد صلی الله عەلەیه وسلم فەرموێ کە بۆ سەر دڵی تۆدا بەزێنراوە. پێنجەم، ئایا قورئان بە چ زمانێک هاتووە؟ بێگومان بە زمانی عەرەبی، وەک هەر لە سوورەتی شوعەراءدا دەفەرمێ بلیسان عەرەبی مبین. شوعەراء ئاەتی 195 بە زمانێکی عەرەبی زۆر ڕۆشن. هەروەها لە سوورەتی ڕەعەددا دەفەرمێ وەکەذالک ئەنزەلناه حوکما عەرەبیە. ڕەعەد ئاەتی 37 واتە و بەم شێوەیە دامان بەزاندووە. لێرەدا حوکم بە مانای حیکمەت دێ، حیکمەتێکە بە زمانی عەرەبی. جا بۆ زانیاریتان زمانی وشەی عەرەبی لە زمانی عەرەبیدا بە مانای فەسیح و ڕۆشن و ئاشکرا دێت. عەرەب دەڵێن عەرەبی المفسح، واتە کەسێک کە باش تعبیر لە قسەکانی خۆی بکاو لەو مانە واتانە بگات کە لە دڵ و مێشکیدا هەن. هەروەها ئەلعەراب ئەلبەیان، ئەعراب واتە ڕۆشنکردنەوە. دەگوترێ ئەعرەب عن نەفسی، یانی حاڵەتی خۆی ڕوون کردەوە، کە دیاری دەکەی فاعل کامەیە و مەفعول کامەیە و حرف و اسم و فعل و چۆنیەتی بەیەکەوە چۆنە. و لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله عەلەیه وسلم بێوەژن بە زمانی خۆی حاڵەتی خۆی بەیان دەکات، واتە داخۆ ڕازیە یان ڕازی نییە بەو شوکردنە. و لەبارەی پێناسەی قورئانەوە دکتۆر سوبحی ساڵح لە کتێبی مباعثی علوم القورئان لە لاپەڕە 21دا دەڵێ ئەو پێناسەیە کە ئێستا باسی دەکەم هەموو فەرمودەناسان و شەرعزانان و زمان زانان لەسەری ڕێککەوتون. قورئان بریتیە لەو فەرمایشتە دەستە و ستانکەرەی کە دابەزێنراوەتە سەر پێغەمبەر محەممەد صلی الله عەلەیه وسلم کە لە موسحەفەکاندا نووسراوەتەوە و بە تەواتور لە پێغەمبەرەوە نەقڵ کراوە بۆ ئێمە و خوێندنەوەکەی بە عیبادەت دادەندرێ. وەک دەبینید لەم پێناسەیەدا کۆمەڵێک مەرج و وەسفدانراون تاکو پێناسەیەکی جەمع و مانع بێ بۆ قورئان، چونکە ئێمە شتی دیکەمان هەیە کە وەحیە و لە پێغەمبەریشەوە نەقڵ کراوە و بە تەواتوریش بەڵام بە قورئان دانانرێ، وەکو فەرمودەی سەحیحی متەواتیر، لەبەر ئەوەی کە خودی خوێندنەوەکەی بە عیبادەت لە قەڵەم نادرێ، یان لەبەر ئەوە کە دەستەوەستان کرد معجیزە نیە، واتە وانییە کە کەسێک نەتوانێت قسەی وا بکات و نەتوانێت شتی ئاوا بێنێ. ئەوە بە نسبەت بڕگەی یەکەمەوە وشەی قورئان مانای چییە و چێ ناردوویەتی و بەچێدا و بۆچێ و بە چ زمانێک. بڕگەی دووەم، ناو و سیفاتەکانی قورئان. ئەمجار با بزانین ناوەکانی قورئان و سیفاتەکانی قورئان چی و چین. لاپەڕا 26 ئەلف. ناوەکانی قورئان. قورئان 4 ناوی سەرەکی هەن. هەڵبەتە شارەزانی قورئان هەندێکیان بەشێک لە وەسفەکانی قورئانیش هەر بەناو دادەنێن، بەڵام من قەناعەتم وایە قورئان ئەم 4 ناوە سەرەکیەی هەن و ئەوانی دیکە هەموویان وەسفن. یەکەم، ناوی قورئان واتە خوێندنەوە یان خوێنراوە، وەک خۆی بێ هاوتا دەفەرمێ إنه لقرآن كريم، واتە بێگومان ئەمە قورئانێکی بەڕێزە یاخود قورئانێکی بەخشندەیە. وشەی کەریم لە زمانی عەرەبیدا هەم بە خاوەن ڕێز و حورمەت دەگوترێت و هەم بە بەخشەر و بەخشندە و سەخیش دەگوترێ. و لە واقعدا قورئان هەم خاوەنی ڕێز و حورمەتە و هەم سەخی و بەخشندەشە. دوو، ناوی دووەم الکتابە، واتە نووسراوە وەک خوا سبحانه وتعالى لە سوورەتی حجردا دەفەرمێ ألف لام را تلك آيات الكتاب وقرآن مبين. واتە ئەلیف لام ڕا، ئەوانە ئاەتەکانی کتێب و قورئانێکی ڕۆشنن
یاخود قورئانێکی ڕۆشن کەرەوەن مبین دەگونجێ بە مانای ڕوون بێ و دەگونجێ بە مانای ڕوونکەرەوەش بێ یان لە بانەی لازمە یان لە ئیبانەی متعدیە بأن الشيء واتە شتەکە دەرکەوت ئیبانە شەی واتە شتەکەی ڕوون کردەوە و دەری خست دیارە قورئانیش هەم بۆ خۆی ڕوونە و هەم ڕوونکەرەوەشە ڕوونە هەر کەسە بەشی خۆی لێی تێدەگا وەک دوایی باسی دەکەین و هەم ڕوونکەرەوەشە بۆ هەموو ئەو مەبەستانەی کە بە شەر و جن پێویستیان پێیان هەیە لە ژیانی دنیایاندا کە بیانزانن سێم ناوی سێم ذیکرە وەکو خوای بەرز و مەزن دەفەرمێ ئینا نەحن نەزەلنا الذیکرە و ئینا لەهو لەحافظون حجر ئایەتی نۆ واتە ئێمە خۆمان ذکرمان ناردۆتە خوار و هەر خۆشمان بێگومان پارێزەرینی ذیکر دوومانایان هەڵدەگرێ یان بەمانای شەڕەف و ڕێز و حورمەت دێ وەکو خوای بەرز و مەزن دەفەرمێ وَإِنَّهُ لَذِكْرٌ لَكَ وَلِقَوْمِكَ وَسَوْفَ تُسْأَلُونَ واتە بێگومان ئەم قورئانە ذیکرە بۆ خۆت و بۆ گەلەکەت ئەی محەممەد صلى الله عليه وسلم واتە شەڕەف و ڕێز و حورمەتە هەڵبەتە عەرەب پێش دابەزینی قورئان هیچ نەبوون و پێغەمبەریش عليه الصلاة والسلام وەکو محەممەدی کوڕی عەبدوڵڵا پێش ئەوەی خوا قورئانی بۆ دابەزێنێ و هەڵی بژێرێ ببێ بە پێغەمبەری خۆی کەس نەیدەناسی بەڵام لە سایی وەحی خوا و لە سایی کتێبی خوا دیارە چۆن ناوی بەرز بووە ئەوە مانای یەکەمی ذیکر مانایەکی دیکەی ذیکریانی بیرخەرەوە و بەڕاستی قورئان شەڕەف و ڕێز و حورمەتە بۆ هەر کەسێک کە هەڵیگرێ و بیرخەرەوەشە واتە ئەو ڕاستیانەی کە سروشتی ئینسان و فیترەتی ئینسان پێیان ئاشنایە دەیخاتەوە بیری چونکە خوا سبحانه وتعالى لە قورئاندا هیچی نەناردووە و لە شەریعەتی خۆیدا کە لە قورئان و سونەت پێک دێ هیچی نەناردووە مەگەر فیترەتی ساغی ئینسان و عەقڵی سەلیمی ئینسان پێی ئاشنایە و هۆگریەتی و دەیناسێ ئەگەر تەم و مژ و تەپ و تۆزی هۆکارەکانی دیکە لێی بگەڕێن وەکو لە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی پێکراوە و کە دەفەرموێ هەموو مناڵێک لەسەر فیترەت واتە سروشتی خواناسی لە دایک دەبێ دوای دایک و بابی دەیکەن بە جوولەکە یان دەیکەن بە نەسڕانی یاخود دەیکەن بە مەجووسی کە مەبەست پێی ژینگە و دەوروبەرە چوار ناوی چوارەمی قورئان فرقانە وەک خوا دەفەرمێ تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا فرقان آياتي يك واتا برزو پایدارە ئەو کەسەی کە فرقانی ناردۆتە سەر بەندەکەی خۆی تاکو ترسێنەر بێ بۆ جیهانیان یاخود وریاکەرەوە بێ ئەمانە چوار ناوە سەرەکیەکەی قورئان و هەر چواریشان لەگەڵ خودی قورئاندا پڕ بەپێستن واتە خوا سبحانه وتعالى ئەو ناوانەی کە بۆ قورئانی بەکارهێناون لە گەڵیدا سەداسەد متابقە و پڕ بەپێستن قورئان خوا ناوی لێناوە قورئان چونکە دەخوێندرێتەوە ناوی لێناوە کتاب چونکە نووسراوە و دەنووسرێتەوە و ناوی لێناوە ذیکر چونکە شەڕەف و ڕێز و حورمەتە و بیرخەرەوەیە و ناوی لێناوە فرقان واتە جیاکەرەوە وەکو خوا دەفەرمێ يا أيها الذين آمنوا إن تتقوا الله يجعل لكم فرقانا ويكفر عنكم سيئاتكم ويغفر لكم والله ذو الفضل العظيم واتە ئەی ئەوانەی بڕواتان هێناوە ئەگەر پارێز لەخوا بکەن فورقانتان پێدەبەخشێ واتان لێ دەکات عەقڵ و دڵتان وا لێ دەکات کە جیاوازی نێوان حەلال و حرام و چاک و خراپ و ڕاست و چەوت و پاک و پیس بکەن با سیفەتەکانی قورئان خوا عەزە وەجەل بە زۆر وەسف و ئاوەڵنا و باسی قورئانی کردووە بەڵام ئێمە دە سیفاتی سەرەکیان هەڵدەبژێرین یەکەمیان عەظیم مەزن گەورە وەک خوا سبحانه وتعالى لسورة حجر داد فرميه ولقد آتيناك سبعا من المثاني والقرآن العظيم وات بيغمان حود باركرا وكان پیغمبر صلى الله عليه وسلم لفرمودي صحيح خويدا فرمويتي مبس بي سورة فاتحة چونکە سوورەی فاتحە ئاەتەکانی زۆر دووبارە دەکرێنەوە کەواتە یەکێ لە سیفاتەکانی قورئان بریتیە لە گەورەی و مەزنی سیفەتی دووەم ئەلکەریم وەک خوا
فەرموویەتی ئینەهو لەقورئان کەریم. واقعا ئاەتی 77 کە وەک باسمان کرد کەریم واتە بەخشندە یاخود بەڕێز و بە حورمەت. سێم یەکی دیکە لە سیفاتەکانی قورئان عەلی واتە بەرز، وەکو لە سوورەتی زوخرفدا دەفەرمێ وَإِنَّهُ فِي أُمِّ الْكِتَابِ لَدَيْنَا لَعَلِيٌّ حَكِيمٌ. واتە بێگومان ئەم قورئانە لە ئەسلی کتێبدا کە زۆربەی توێژەرەوان دەڵێن مەبەست پێی لەوح المەحفوظە لامان بەرزە و قسە لە جێیە. سیفەتی چوارەمی بریتیە لە حەکیم، وەک لە سوورەتی لوقماندا دەفەرمێ تیلکە ئایەت الکتاب الحەکیم. لوقمان ئاەتی 2 واتە ئەو ئاەتانە هی کتێبێکی قسە لە جێن. پێنجەم سیفاتێکی دیکەی قورئان عەزیزە واتە زاڵ و باڵادەست. عەزیز لە زمانی عەرەبیدا دەڵێن کەسێک کە کەس پێی نەوێرێ و نەتوانێت لە بەرامبەریدا بوەستێ، وەک لە سوورەتی فوسیلەتدا دەفەرمێ وئینەهو لەکیتاب عەزیز. واتە ئەم قورئانە کتێبێکی زاڵ و باڵادەستە. دوایی دەفەرمێ لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه تنزيل من حكيم حميد. واتە هەڵە و ناڕێکێشی ڕووی تێناکات نە لە پێشی نە لە دوایەوە. واتە لە هیچ لایەکەوە ناحەقی تێدانیە و ناحەقی ڕووی تێناکات، یاخود نە لە ڕابردوودا نە لە داهاتوودا هەڵە و ناڕێکی ڕووی تێناکات. شەشەم سیفاتێکی دیکەی قورئان بریتیە لە المبارەک و لە سوورەتی صاددا خوا دەفەرمێ كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. واتە ئەمە کتێبێکی بەپێزە بۆ لای تۆمان ناردووە تاکو لە ئاەتەکانی ورد بنەوە و بێجگە لە خاوەن عەقڵەکان کەس پندوەرناگرێ. مبارەک واتە بەپێز بە گۆمێک دەڵێن ئاوی تێدا ڕاوەستا بێ، وەکە دەگوترێ ئەو شتە بەرەکەتی تێدایە یانی زۆر و بەپێزە و بەرگە دەگرێ و زۆر دەخایەنێ. یەکێک لە سیفاتەکان کە خوا بەوێنە سوبحانەهو وتەعالا خۆیان پێوەسف دەکات بەرەکەتە، وەک دەفەرمێت تەبارەکە الەذی واتە خوای پەروەردگار بەردەوامە و خێر و بەرەکەتی بەردەوامە، کەواتە مبارەک واتە بەپێز بە بەرەکەت. هەڵبەتە زۆربەی کوردەواری خۆمان وشەی مبارەک بە مانای متەفەڕیک بەکاردێنن، دەڵێن ئەو شتە مبارەکە یانی متەفەڕیکە، بەڵام وشەی مقەدەس مانایەکەی وایە واتە پیرۆز و پاک. بەڵام وشەی مبارەک یانی کەثیر الخەیر، خێری زۆرە، بەرەکەتی زۆرە، بەپێزە، زۆر خێر دەداتەوە و زۆر جێی کەڵک و سوودە. حەوتەم سیفەتێکی دیکەی قورئان بریتیە لە ئەلموبین، وەک لە سوورەتی یوسفدا دەفەرمێ ئەلیف لام ڕا تیلکە ئایات الکتاب الموبین. یوسف ئاەتی 1 واتە ئەلیف لام ڕا ئەو ئاەتانە هی کتێبێکی ڕۆشنن یاخود ڕۆشن کەرەوەن، وەکو پێشتر باسمان کرد. هەشتم سیفەتێکی دیکەی قورئان المهەیمینە، وەک لە سوورەتی ئەلمائیدەدا خوای پەروەردگار دەفەرمێ وأنزلنا إليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه فاحكم بينهم بما أنزل الله. واتە وەکتێبمان بە حەق ناردۆتە سەر تۆ کە هەرچی لە پێش خۆیدا بووە بەڕاستی دەزانێ، واتە کتێبەکانی پێش خۆی بەڕاست دەزانێ. و مهەیمینەن عەلەیه و بەسەریشیانەوە چاودێرە. مهەیمین یانی چی؟ یانی چاودێر و مشور خۆر و بەسەر ڕاگەیشتوو. هەیمەنەتی بەسەریاندا هەیە، واتە خستونیە ژێر ڕکێف و چاودێری خۆیەوە، لەبەر ئەوە کە هەرچی لە کتێبەکانی دیکەدا گۆڕابێ یاخود لەبیر کرابێ قورئان ئەگەر بە پێویستی زانی بێ و بیر خەڵکی هێناوەتەوە یاخود ڕاستی کردوتەوە. نۆیەم سیفاتێکی دیکەی قورئان بریتیە لە مصدقە، وەک لە سوورەتی ئالی عمراندا دەفەرمێ نزل عليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه. ئالی عمران ئاەتی 3 واتە کتێبی ناردۆتە سەر تۆ بە حەق، کتێبەکانی پێش خۆی بەڕاست دەزانێ، واتە ئەسڵەکەیان بەڕاست دەزانێ. هەر لە سوحف ئیبراهیم کە ناوی هاتووە هەتاکو تەوڕاتی موسا و زەبوری داود و ئینجیلی عیسا سەڵات و سەلامی خوا لەسەر هەموو پێغەمبەران بێ،
و هەموو کتێبەکانی دیکەی خوا کە ناویان نەهاتووە چونکە هیچ کام لە پێغەمبەران نەبوون عليه الصلاة والسلام کە خوا پەیامیان بۆ نەنێرێ جا ئەو پەیامە چ دوای کرابێتە کتێب و نووسرابێتەوە وەکو سوحوف و تەورات و زەبور و ئنجیل و قورئان وە چ نەنووسرابێتەوە بەڵام هیچ پێغەمبەرێک نەبووە کە خوا پەیامی بۆ نەنێرێ وە لە ئەسلیشدا پەیامەکە بە شەفەهی وەزارەتی بووە و دوایی نووسراوەتەوە جگە لە تەورات کە هەندێکیان دەڵێن تەورات خوای پەروەردگار هەر بە نووسراوی لەسەر ئەلواح بۆ موسای هێناوە عليه الصلاة والسلام کە لەوەشدا مشت و مڕێک هەیە لە نێوان زانایاندا کەواتە قورئان کتێبەکانی پێشخۆی ئەسڵەکەیان بەڕاست دەزانێت کە لە خواوە هاتوون بەڵام نەک واقعی ئێستایان کە بێگومان دوای ئەوەی کە دەستکاری کراون و گۆڕدراون قورئان تێبینی لەسەریان هەیە و هەڵەکانیان ڕاست دەکاتەوە بەڵام دەفەرمێ ئەسڵەکەیان ڕاستە و ئەوانە هەمویان لە ئەسڵدا وەحی و پەیامی خوا بوون و ناردوونی صفاتی دێم و کۆتایی کە ئێمە باسمان کردوون ئەلمەجیدە وەک لە سوورەتی بروجدا دەفەرمێ بەل هو قورئان مەجید بروج ئاەتی 21 وشەی مەجید واتە پایە و شکۆ و شکۆمەندی و بەرزی مەجید واتە خاوەن شکۆ خاوەن پایی بەرز تەمجید واتە بە بەرزدانان بە شکۆمەندی و بە بەڕێز و بەرز تەماشاکردن جا ئایا ئەم وەسفانەی قورئان چیان لێوەردەگیرێ خوشک و برایانی بەڕێز ئەوەیان لێوەردەگیرێ وەک عەرەب دەڵێن نزیکی کاریگەرە لە کوردەواری خۆشماندا دەڵێن گا لە لای گا ببەستیەوە ئەگەر ڕەنگی نەگرێ خۆی دەگرێ بەڵێ نزیکی کاریگەرە وەک لە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلمدا هاتووە کە بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە دەفەرمێ وێنەی هاوڵی باش و هاوڵی خراپ وەکو عەتر فرۆش و کوورەچی وایە کابرای عەتر فرۆش کە لەی نزیک بی یان بۆن خۆشت دەکا یان لەی دەکڕێ یان بۆنی خۆشت بۆ دێ کابرای ئاسنگر و کوورەچیش ئەگەر بەرجیشت نەسووتێنێ بە تەقەتەق جارزت دەکا و بۆنێکی ناخۆشی لێ دەکەی ئەم وەسفانە ئەوە دەگەێنن کە ئێمە بە ئەندازەی ئەوە کە هەڵگری قورئان دەبین و لە قورئان نزیک دەبین و لە خزمەت قورئاندا دەبین ئەم سیفاتانە لە قورئان کەسب دەکەین عەظیمە و کەرامە و علو حیکمە و عزت و بەڕەکە و بەیان هەیمەنە و تەصدیق و مەجید ئەم سیفاتانە و باقی ئەو سیفاتانەی دی کە خوا سبحانه وتعالى قورئانی پێوەسف کردوون تۆ تەماشای مێژوو بکە تەماشا ئەو میلەتانە بکە کە دەستیان بە قورئانەوە گرتووە و هەڵگری قورئان بوون تاک تاچیان تەماشا دەکەی یاخود بەکۆ تەماشایان دەکەی دەبینی ئەم سیفاتانەیان تێدا ڕەنگ داوەتەوە بۆ نمونە عەرەب چی بوون واتە پێش ئەوەی قورئانیان بۆ بێ بەس دوای بەکردەوە عەظیم بوون و کەریم بوون و یان پەیدا کرد مانای ئیجابی یەکەی و حکمەتیان پەیدا کرد و عزەتیان پەیدا کرد و بەرەکەت لە ژیانیاندا پەیدا بوو هەتا دوایی هەروەها لە دوایی وانیش هەموو ئەو میلەتانەی دیکەی کە دەستیان بە قورئانەوە گرتووە پێی بەرز بوونەتەوە وەکو فەرمایشتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ خوا بەم قورئانە کەسانێک بەرز دەکاتەوە و کەسانێکیش نزم دەکاتەوە ئەوانەی دژی قورئان بن نزم دەبنەوە و ئەوانەی لەگەڵ قورئانیشدا بن و لە خزمەتیدا بن پێی بەرز دەبنەوە بێ ئەوەی مەبەستیان بەرزی بێ هەڵبەتە کەسێک مەبەستی بەرزی بێ بە قورئان بەرز نابێتەوە دەبێت تۆ مەبەستت ئەوە بێ قورئان بەرز بکەیەوە و کەلامی خوا بەرز بکەیەوە ئەو زار بێ ئەوەی خۆت بتەوێ خوا ناوت بەرز دەکاتەوە و پایت بەرز دەبێتەوە وەکو هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێشبینی چاکمان لە پیاوان و لە ئافرەتان بە ئەندازەی ئەوەی کە لە قورئانەوە نزیک بوون و لە خزمەت قورئاندا بوون بەرزی و هەموو سیفاتە چاکەکانی دیکە لە قورئاندا قورئانیان پێوەسف کراوەتیاندا ڕەنجیان داوەتەوە بڕگەی سێم ئامانجی نێردرانی قورئان لاپەڕە 37 با بزانین قورئان بۆچی نێردراوە دیارە خوا سبحانه وتعالى لە زۆر شوێن لە قورئاندا ڕوونی کردوتەوە کە قورئانی بۆچی ناردووە بۆ وێنە لە سوورەتی ئیبراهیمدا دەفەرمێ ئەلیف لام ڕا كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بإذن ربهم إلى صراط العزيز الحميد إبراهيم آياتي يك واتا بناوي خواي ببزيو بخشندا ألف لام را ئەمە کتێبێکە ناردوومانە بۆ لای تۆ تاکو خەڵکی پێلە تاریکاییەکان دەربهێنی بەرەو ڕۆشنایی بە مۆڵەتی پەروەردیگاریان بەرەو ڕاستەشەقامی خوایەکی باڵا دەستی ستایش کراو
کەواتە قورئان بۆچی هاتووە و ئامانجی نێردرانی قورئان چییە؟ ئەوەیە کە خەڵک دەربێنێ لە تاریکاییەکان بەرەو ڕۆشنایی، لە تاریکایی کوفر و ئیلحاد بەرەو ڕۆشنایی ئیمان، لە تاریکایی زوڵم بەرەو ڕۆشنایی عەدالەت، لە تاریکایی پەرتەوازەیی و بێسەروبەری و ناکۆچی و دووبەرەچی بەرەو ڕۆشنایی برایەتی و تەبایی و پێکەوە گونجان، لە تاریکایی ڕەوشت نزمی بەرەو ڕۆشنایی ڕەوشت بەرزی، لە تاریکایی بێ ئامانجی لە ژیاندا بۆ ڕۆشنایی ئامانجداری لە ژیاندا، تا کۆتایی لە هەموو تاریچەکان بەرەو هەموو ڕۆشناییەک. هەروەها لە سوورەتی ئەلئیسراءدا خوا دەفەرمێ: إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. واتە بێگومان ئەم قورئانە خەڵک ڕێنمایی دەکا بەرەو ڕێبازێک کە ڕاستترینە، چاکترینە لە چ ڕوویەکەوە، لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی فکرەوە، لە ڕووی عەقیدەوە، لە ڕووی عیبادەتەوە، لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە، لە ڕووی ئادابی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی حوکم و سیاسەتەوە. لە هەموو ڕوویەکەوە قورئان خەڵکی ڕێنمایی دەکا بەرەو چاکترین و ڕاستترین. جا ئایا بەڵگەمان چییە؟ بەڵگەمان مێژووە و بەڵگەمان ئەوەیە کە هەر کەسێ بە عەقڵی سەلیم تەماشای قورئان بکە دەبینێت و دەزانێ و دڵنیا دەبێ کە قورئان بەرەو ڕاستترین و چاکترین و تەواوترین ژیان خەڵکی ڕێنمایی دەکات. و لە سوورەتی تەکویردا خوا دەفەرمێ: إن هو إلا ذكر للعالمين لمن شاء منكم أن يستقيم. تەکویر ئاەتی 27 بۆ 28. واتە ئەم قورئانە تەنیا بیرخەرەوەیە یاخود شەرەف و ڕێزە بۆ جیهانیان، بۆ هەر کامێک لە ئێوە کە بیەوێ ڕاست بێ. کەواتە قورئان بۆچی هاتووە؟ بۆ ئەوەی خەڵک ڕاست بن و لە هەموو جۆرە سەوتی و لاریەک دەرباز بن، ڕاست بن لەگەڵ خوادا، ڕاست بن لە ذاتی خۆیاندا، ڕاست بن لەگەڵ خەڵکدا و ڕەواڵەتیان ڕاست بێ و دەرونیان ڕاست بێ و لە هەموو لایەنەکانی ژیانیاندا ڕاست بن و دوور بن لە لاری و خواری و سەوتی. هەڵبەتە دەگونجێ زۆر لەبارەی ئەوەوە قسە بکەین کە ئامانجی نێردرانی قورئان چییە، بەڵام بەوەندە ئیکتیفا دەکەین بۆ ئەوەی لە هەر بڕگەی فریای شتێ بکەوین. بڕگەی چوارەم، چۆنیەتی دابەزینی قورئان لاپەڕەچل. بەڕاستی ئەم بابەتە بابەتێکی گرنگە کە ئایا قورئان چۆن دابەزیوە، چۆن لەلایەن خواوە جوبرائیلدا عەلەیهی السەلام دایبەزێنراوە بۆ سەردڵی مبارەکی موحەممەد صلی الله عليه وسلم. جا بە سەرنجدانی ئەم چەند ئاەتە و فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جوان بۆمان ڕوون دەبێتەوە کە قورئان چۆن دابەزێنراوە، چونکە بەڵێ ئێمە هەمومان بە کورتی دەزانین کە قورئان لەلایەن خواوە هاتووە، بەڵام ئایا چۆن دابەزیوە ئەوە پێویستی بە ڕوونکردنەوە و تەفسیل دەکات. جا ئێمە ئێستا خەریکی ئەو ڕوونکردنەوەین. خوا تەبارەک وتەعالە دەفەرمێ: إنا أوحينا إليك كما أوحينا إلى نوح والنبيين من بعده وأوحينا إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وعيسى وأيوب ويونس وهارون وسليمان وآتينا داود زبورا. واتا ئێمە وەحیمان بۆ تۆ ناردووە وەک چۆن وەحیمان بۆ نوح و پێغەمبەرانی دوای ویش ناردووە و سروشمان بۆ ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و ئەسبات و عیسا و ئەیوب و یونوس و هارون و سولەیمان کردووە و زەبوڕیشمان بە داود داوە. کەواتە هەمان شێوە دابەزینی وەحی و پەیام کە بۆ نوح پێغەمبەرانی دیکە عەلەیهی السەلام هاتووە بە هەمان شێوەش بۆ محەممەد صلی الله عليه وسلم هاتووە. اینجا لە سوورەتی شورادا خوا سبحانه وتعالى ڕوونتری دەکاتەوە کە چۆن چۆنی وەحی بۆ پێغەمبەران ناردووە. وما كان لبشر أن يكلمه الله إلا وحيا أو من وراء حجاب أو يرسل رسولا فيوحي بإذنه ما يشاء
إنه علي حكيم. واتە وە هیچ بە شەرێک بۆی نییە خوا قسەی لەگەڵ بکە مەگەر بە سروش واتە خستنە دڵ یان لە پشت پەردەوە خوا قسەی لەگەڵ بکە وەک موسا عەلەیهی السەلام خوا لە پشت پەردەوە قسەی لەگەڵ کرد و محەممەدیش صلی الله عەلەیه وسلم کە لە شەوی میعراجدا خوا لە پشت پەردەوە قسەی لەگەڵدا کرد یان نوێنەرێک بنێرێ و ئەوەی کە دەیەوێ بیگەیەنێ بێگومان خوا بەرزی کاربەجێیە واتە نوێنەرێک بنێرێ کە جوبریلە و ئەویش دەچێتە سەر شێوەی ئینسانێک یاخود لە شێوەی دەنگی جەڕەزدا وەک لە حەدیسەکاندا هاتووە کەواتە بەگشتی هاتنی وەحی بۆ پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام سێ جۆر بووە یان خرانە دڵ بووە یاخود لە پشت پەردەوە بووە وەک قسە لەگەڵ کردن یاخود فریشتەیەک خوای پەروەردیگار ناردوویەتی جا ئەو فریشتێش چ خۆی بەرجەستە کردبێ لە شێوەی ئینسانێکدا چ لە شێوەی دەنگی زەنگوڵە و جەڕەزدا ئەو وەحیەی بە پێغەمبەرانی خوا گەیاندبێ و لە سوورەتی نەجمدا خوا زۆر باش بۆمان ڕوون دەکاتەوە کە چۆن وەحی بۆ پێغەمبەری کۆتایی محەممەد صلی الله عەلەیه وسلم ناردووە کە دەفەرمێ والنجم إذا هوى ما ضل صاحبكم وما غوى وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى علمه شديد القوى ذو مرة فاستوى وهو بالأفق الأعلى ثم دنا فتدلى فكان قاب قوسين أو أدنى فأوحى إلى عبده ما أوحى ما كذب الفؤاد ما رأى أفتمارونه على ما يرى ولقد رآه نزلة أخرى عند سدرة المنتهى عندها جنة المأوى إذ يغشى السدرة ما يغشى ما زاغ البصر وما طغى لقد رأى من آيات ربه الكبرى أفرأيتم اللات والعزى لم نوزد آياتدا خوا سبحانه وتعالى زۆر بەوردی باسی چۆنیەتی وەحی هێنانی جوبرایل دەکا بۆ محەممەد صلی الله عەلەیه وسلم سەرەتا ئاەتەکان هەر بە خێرایی تەرجمە دەکەم دەفەرمێ بە ناوی خوای بەزەی و بەخشندە سوێن بە ئەستێرە کاتێک کە ئاوا دەبێ یاخود هەڵدەوەرێ هاوڵەکەتان واتە محەممەد صلی الله عەلەیه وسلم نە ڕێی لێ تێکچووە و نە سەرگەردان بووە و لە ئارەزووەوە قسە ناکات بەڵکو ئەوەی کە دەیڵێ واتە ئەو قورئانەی کە دەیڵێ سروش و پەیامی خوایە بۆی هاتووە فریشتەیەکی زۆر خاوەن هێز فێری دەکا زۆر شکل و شێوەیەکی جوانی هەیە و زۆر ڕێک و پێکە کە مەبەستی جوبریلە یەکێک لەو جارانە لە ئاسۆی بەرز بوو کە خۆی پیشانی محەممەد صلی الله عەلەیه وسلمدا دوای نزیک بووە و شۆڕ بووە هەتا ئەوەندە لە پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم نزیک بۆتەوە وەک دوو کەوانەی بەرامبەرێک ئەنجا ئەو سروشەی بۆ بەندەکەی خوا نار کە بۆی نار عەقڵی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم یاخود دڵی چونکە فوئاد بە مانای عەقڵ و بە مانای دڵیش هاتووە بە هەڵەتدا نەچووە لەوەی کە بینی ڕاست جوبریلی بینی جا ئایا مجادلەی لەگەڵدا دەکەن یاخود لێی لە گوماندان لەوەدا کە دەیبینێ بێگومان جارێکی دیکەش بینی واتە لە شێوەی خۆیدا جارێکی دیکەش جوبریلی بینی ئەگەر نا چەندان جار لە شێوەی مرۆڤدا بینیوێتی ئینجا لەکوێدا بینی لە لای درەختی کۆتایی کە وا دیارە کۆتایی دروستکراوەکانە و لای درەختی کۆتاییە ئەو بەهەشتێک کە جێگا و مەوایە بۆ ئیمانداران کە ئەو درەختە دادەپۆشێ ئەوەی کە دای دەپۆشێت چاوی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم لای نەدا و بێ فەرمایشی نەکرد بێگومان ژمارەیەک لە نیشانە گەورەکانی پەروەردگاری خۆی بینی ئێستاش بە سەرنجی چەند فەرمودەیەکی پێغەمبەریش صلی الله عەلەیه وسلم بدەین لەو بارەوە کە بەوردی تیشکمان بۆ دەخەنە سەر مەسەلەی چۆنیەتی هاتنی وەحی یەکەم دایکی بڕواداران عایشە دەجێڕێتەوە کە حارث بن هاشم دەپرسێ ئەی پێغەمبەری خوا چۆن وەحید بۆ دێ
ئەویش دەفەرمێ هەندێک جار وەک زرینگانەوەی جەڕەز بۆم دێ کە ئەوە زۆر لەسرم قورسە کاتێک کۆتایی پێدێ واتە دەنگەکە دەبڕێ تێیگەیشتوم ئەوەی کە گوتوویەتی و هەندێک جاران فریشتەکە بۆم دەچێتە سەر شێوەی پیاوێک قسەم لەگەڵدا دەکا و ئەوەی کە دەیڵێ لەی وەردەگرم و تێی دەگەم. دووەم عایشە خوا لێ ڕازی بێ هاوسەری بەڕێزی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێ پێغەمبەری خوام دەبینی لە ڕۆژی زۆر سارددا کە سەرمایەکەی زۆر سارد بوو وحی بۆ دادەبەزی کاتێک کە وحیەکە کۆتایی پێدەهات نێوچەوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زەنگوڵ زەنگوڵ ئارەقەی لێ دەچۆڕایەوە. سێم پێغەمبەر صلی الله علیه وسلم کە وحی بۆ دادەبەزی زۆر ناڕەحەت دەبوو و دەم و چاوی دەگۆڕا و چاویشی دەنوقان زەید بن ثابت شتێکی دیکەمان بۆ دەجەڕێتەوە و زیاتر بۆمان وێنا دەکا کە وحی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دابەزیوە چەند قوڕز بووە. دیارە ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە تەنیشتی زەید دانیشتووە و ڕانی پێغەمبەر لەسەر ڕانی زەید بووە دەڵێ کە وحی بۆ دابەزی ڕانی لەسەر ڕانم بوو ڕانی هێندە گران بوو هەتا ترسام کە ڕانم ورد بێ لە بن ڕانیدا واتە ئەوەندە قورسایم گەیشتێ. پێنجەم عەبدوڵای کوڕی عامری کوڕی عاز خوا لە خۆی و بابی ڕازی بێت دەڵێ لە پێغەمبەرم پرسی ئایا ئەی پێغەمبەری خوا حەز بە وحی دەکەی کە بۆت دێت؟ ئەویش فەرمووی بڵێ دەنگی زەنگوڵە و جەڕەز دێتە بەرگوێم کە ئەو هات بێدەنگ دەبم و هیچ جارێک نییە وحیم بۆ بێت مەگەر گومان دەبم کە ئەو جارە ڕوحم لەگەڵی دەربچێت ئەوەندە قورسە. چەمک و واتای وشەی وحی لە زمانی عەرەبیدا دەڵێت وحی ئیعلام الخەفی السەریع واتە وحی ئاگادارکردنەوەیەکی پەنهانی خێرایە شایانی باسیشە کە وشەی وحی لە قورئاندا بە 6 مانایان بەکار هاتووە. یەکەم بە مانای خورپا ئیلهام هاتووە وەک خوا فەرموویەتی وأوحينا إلى أم موسى أن أرضعيه فإذا خفت عليه فألقيه في اليم ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين. واتا وحيمان بۆ داچی موسانار کە شیری بدەیە هەڵبەتە داچی موسا عەلەیهیم الصەلاة وەسەلام پێغەمبەر نەبووە و وحیش تەنیا بۆ پێغەمبەران دێت بەمانە زاراوەی یەکەی کەواتە لێرەدا مەبەستی لە وحی ئیلهامە واتە خستمانە دڵی داچی موسا کە شیر بدا بە موسا و هەر کات لەی ترسای بیخە تابوتێکەوە و بە ڕووباریدا بدا. دوو وحی بەمانای ئیلهامی غەریزەیش هاتووە کە خوا بۆ ژیانداران و زیندەوەرانی داناوە وەک لە سوورەتی نەحلدا دەفەرمێ وأوحى ربك إلى النحل واتا پەروەردیگارت سروشتی نار بۆ هەنگ مێشە هەنگوین واتە فێری کرد کە مەبەستی حاڵەتە غەریزەیەتی کە بەو شێوەیە ڕەفتار دەکات کە خوڵقاندوویەتی. سێ و بامانەی ئاماژە و ڕەمزیش دێ وەک خوا فەرموویەتی فخرج على قومه من المحراب فأوحى إليهم أن سبحوا بكرة وعشيا. واتا زەکەریا لە میحراب چووە دەر ئاماژەی کرد بۆ قەومەکەی کە بەیانیان و ئێواران خوا بە پاک بگرن. چوار ووحی لە قورئاندا بەمانای وەسوەسەش بەکار هاتووە وەک واتە خوتخوتەی شەیتانەکان وەک خوا دەفەرمێ وكذلك جعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا ولو شاء ربك ما فعلوه فذرهم وما يفترون. و بۆ هەر کام لە پێغەمبەران شەیتانەکانی مرۆڤ و جنمان کردۆتە دوژمن هەندێکیان قسەی بریقەداری فریودەر بۆ هەندێکیان دەنێرن کە بێگومان مەبەست پێی ئەوەیە کە شەیتانەکان چەند فێری شەیتانەکانی مرۆڤ دەکەن. 5 مانایەکی دیکەی وحی فێرکردنی خوایە بۆ فریشتەکان وەک خوا دەفەرمێ إذ يوحى ربك إلى الملائكة أني معكم واتە کاتێ پەروەردیگارت وحی دەنار بۆ فریشتەکان کە من لەگەڵتانم. 6 مانای شەشەمی وحی ئەو مانا زاراوەیەیە کە دەیزانین و
زیاتر باوە کە بریتە لە ناردنی پێیان بۆ پێغەمبەران على نەبینا وعليهم الصلاة والسلام وەک خوا دەفەرمێ إنا أوحينا إليك كما أوحينا إلى نوح والنبيين من بعده وأوحينا إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وعيسى وأيوب ويونس وهارون وسليمان وآتينا داود زبورا واتە ئێمە سروشمان بۆ لای تۆ ناردووە وەک چۆن سروشمان بۆ لای نوح و پێغەمبەرانی دوای ئێوەش ناردووە و وەحیمان بۆ لای ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و ئەسبات و عیسا و ئەیوب و یونس و هارون و سولەیمان ناردووە و زەبوورمان بە داود داوە. اینجا پێویستە بزانرێ کە سەرەتا و دەست پێکیدا بە زینی وەحی بۆ پێغەمبەری کۆتایی لە شەوی 21 ڕەمەزانی یەکەمی ساڵی پێغەمبەرایەتیدا بووە. ئەو شەوەش بە شەوی قەدر ناونراوە، إنا أنزلناه في ليلة القدر وبشويك مبارك جناون دراوة إنا أنزلناه في ليلة مباركة وأومان جمانج رمضان شهر رمضان الذي أنزل فيه القرآن. برقي بينجم جماري سورة آيات وشو بيتكاني قرآن لا براتشلونو زاناني إسلام رحمة إخوان لبيد زور خزمتي قرآنيان كردوا لهم الرؤيكوا آياتكاني قرآن أوا ديارة سندن و سوورەتەکانی دیارە ژمارەیان چەندە بەڵام ئەوان وشە و پیتەکانیشان ژماردوون شایانی باسیشە هەر کام لە وشەی سوورەت و وشەی ئاەت لە قورئاندا هاتوون بۆ وێنە. خوا فەرموویەتی سوورەتون ئەنزەلناها وفەڕەضناها وأنزلنا فيها آيات بينات لعلكم تذكرون. نور ئاەتی 1 واتە ئەمە سوورەتێکە ناردوومانەتە خوار و پێویستمان کردووە و چەندان ئاەتی ڕۆشنمان تێدا ناردوونە خوار بەڵکو و پند وەربگرن. وشەی سوورەت بە مانای پایی بەرز دێت و بە مانای شوورەی شاریش دێت. ئاشکراشە ئەو کۆمەڵە ئاەتانە کە ناویان لێنراوە سوورەت هەم پێگە و پایەی بەرزیان هەیە و هەر سوورەتێکیش وەک شوورە دەوری چەند ئاەتێکی داوە و کۆی کردوونەتەوە. وشەی ئایەش بە مانای نیشانە علامەت دێ و ژمارەی سوورەتەکانی قورئان 114 و ئەمە یەک دەنگی زانایان لەسرە بەس ڕاجایەکی گچکە هەیە هەندێکیان گوتویانە ژمارەیان 113 سوورەتە. لەبەر ئەوەی ئەنفال و تەوبەیان پێکەوە حیساب کردووە ئەویش لەبەر ئەوەی کە بسم الله الرحمن الرحیم یان لە نێوان دانیە بەڵام ئەوە ڕاجایەکی بچووکە و لە ڕاستیدا قورئان 114 سوورەتە و لەو 114دا 86یان بەڕای زۆربەی زانایان لە مەکەدا بەزیون واتە 2 لەسەر 3 قورئان و 28شیان کە 1 لەسەر 3 قورئان دەکات لە مەدینەدا بەزیون و لەبارەی ژمارەی ئاەتەکانی قورئانەوە لە نێو زانایاندا تا ڕادەیەک ڕاجایی هەیە. دوای بۆتان ڕوون دەکەمەوە ڕاجاییەکە لەبەر چییە. ژمارەکانیش ئەمانن 6204 6214 6219 6225 6226 و کۆتا ژمارە 6236 و کەمێکی زۆریش کەمیش دەڵێن 6666 کە ئەوە پێم وایە هەر لەسەر زمان خۆشە ئەگەر نابەڵگەیەکی وای لەسەر نییە. جا ئایا هۆکاری ڕاجایی زانایان لە ژمارەی ئاەتەکاندا چییە؟ ئایا هیچ کامیان گوتویانە ئەم ڕستەیە ئاەتە و یەکی دیکە بڵێت ئاەت نییە؟ لە وەڵامدا دەڵێن نەخێر بەڵکو مەسەلە کورتی و درێژی ئەو ڕستانەیە کە ئاەتەکانیان لێ پێکدێن. بۆ وێنە لە سوورەتی ماعوندا خوا دەفەرمێ ئەرەئەیتە الذی یوکەذب بالدین فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. ئەگەر سەرنجی ئەم حەود ئاەتەی سوورەتی ماعون بدەین بۆمان دەردەکەوێت کە دەگونجێ ئاەتەکانی ژمارە 2 3 بکرێنە ئاەتێک هەروەها ئاەتەکانی ژمارە 4 و 5 و ئاەتەکانی ژمارە 6 و 7 لە حاڵێکدا کە ئێستا هەر کامیان ئاەتێکی سەر بەخۆیە. ئەنجا کورتی و درێژی ڕستەکانی قورئان و ئاەتەکان کە بواری کۆشش ئیجتیهادی
زانانی پسپۆڕی تێدا بۆتە هۆی ڕاجایی زانان لەسەر ژمێریاری ئاەتەکاندا و دیارە هەتا ڕستەکان درێژتر دەبن ژمارەی ئاەتەکان کەمتر و هەتا کورتتریش بن ژمارەیان زیاتر دەبێت کەواتە ڕاجایی لە ژمارەی ئاەتەکاندایە نەک لە خودی ئاەتەکاندا کە هەمویان لەسەر یەک دەنگن واتە هیچ زانایەک گوتووە ئەو وشەیە زیادەیان ئەو ئاەتە زیادە یاخود کەمە وە ژمارەی وشەکانی قورئان 7,439 وشەیە هەندێکیشیان گوتویانە کەمترە یان زیاترە کە ئەمیش هۆکارەکەی چۆنیەتی پێکاتە تەرکیبی وشەکانە نەک کەم و زیادی لە قورئاندا وە ژمارەی پیتەکان 340,740 وەک ئیبن کەثیر لە تەفسیرەکەی خۆی داهێناویەتی. بڕگەی شەشەم ڕیزبەندی سوورەت و ئاەتەکان چۆنە و چێ کردوویەتی. لاپەڕە 52 جارێ زانایان هەموو لەسەر ئەوە یەک دەنگن و یەک قسەن کە ڕیزبەندی ئاەتەکان بە وەحی بووە کە زانایان زاراوەیەکیان بۆ بەکارهێناوە دەڵێن توقیفی واتە خوای پەروەردیگار پێغەمبەر صلی الله علیه وسلم وەستاندووە کە ئەمە سەرەتا ئاەتە ئەو ئاەتە لە دوای ئەو ئاەتە و لە پێش ئەو ئاەتەوەیە ئەمە هەموو لە ڕێی وەحیەوە دیاری کراوە بەڵگەشیان زۆر شتە یەکێ لەوانە ئەم فەرمودەیەیە عەبدوڵڵای کوڕی عەباس لە عوثمانەوە دەجێڕێتەوە خوا لە هەمویان ڕازی بێت دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاەتی بۆ دادەبەزێنران دەیفەرموو ئەم ئاەتانە لە فلان سوورەتە کە فلان شتەی تێدا باز دەکرێت دابنێن لە ڕیوایەتی دیکەدا هاتووە دەیفەرموو ئەم ئاەتە بخەنە نێوان فلان ئاەتە و فلان ئاەتە کە شوێنی ئاەتەکان هەمووی بەدەست نیشانکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم بووە ئەوەیش دیارە خوای پەروەردیگار بۆی دیاری کردووە ئەوە بەنسبەت ڕیزبەندی ئاەتەکانەوە بەڵام ڕیزبەندی سوورەتەکان فاتحە دوای بەقەرە دوای ئالی عمران و نیسا مائیدە تا کۆتایی ئەوە شتێکی ئاشکرایە کە ڕیزکردنیان بە پێ ڕیزبەندی دابەزینیان نەبووە چونکە یەکەمین ئاەتانێک کە دابەزین ئەو 5 ئاەتەی سوورەتی علەق بوون اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم إنجا دوای ئەوە مدەثر و مزەممیل و حتا کۆتایی ئەدی چۆن ئەو ڕیزبەندیە کراون زانایان لێرەدا دوو ڕایان هەیە هەندێکیان دەڵێن ئەوە بە ئیجتیهادی هاوڵانی بەڕێز بووە خوا لێیان ڕازی بێ کە زانایان لێرەدا وەک زاراوەیەکی تایبەت وشەی تەوفیقی بەکاردێنن بەڵام زۆربەیان دەڵێن ئەویش دیسان وەک هی ئاەتەکان تەوقیفیە و هەر بە وەحی بووە و بەڕاستی من زۆر لەو مەسەلەیە ورد بوومەوە و سەرنجم گەیشتومە ئەو قەناعەتە کە ڕیزبەندی زۆربەی هەر زۆری سوورەتەکان بە فەرمانی پێغەمبەر بووە و تەوقیفیە بەڵام هەندێکیان وا پێدەچێ تەوقیفی بێ و ئیجتیهادی بێ ئەم تەقەش دەلالت لەسەر ئەوە دەکا کە هەندێک لە سوورەتەکان ناڵێم زۆربیان هاوڵانی بەڕێز لە کاتی کۆکردنەوەی قورئان لە دوو بەرگدا بە ئیجتیهادی خۆیان ڕێزبەندیان کردووە ئینجا شایانی باسە پسپۆڕ و شارەزانی بواری قورئان ناسی سوورەتەکانی قورئانیان لە ڕووی قەبارە و زۆری و کەمی ئاەتەکانەوە بۆ 4 جۆر پۆڵێنیان کردوون کە ئەمانن یەکەم 7 سوورەتە درێژترەکان کە بەقەرە و ئالی عمران و نیسا و مائیدە و ئەنعام و ئەعراف و ئەنفال و تەوبەن 2 ئەلموئین کە ئەو سوورەتانن کە ژمارەی ئاەتەکانیان لە 100 زیاتریان تۆزێک کەمترە و ڕاستەوخۆ لە دوای سەبع تەوالەوە دەست پێ دەکات 3 ئەلمەثانی کە ئەو سوورەتانن کە لە دوای ئەلموئین دێن و بەهۆی بەدوای واندا هاتنیان ئەو ناوەیان لێنراوە یان لەبەر ئەوەی زۆر دەخوێندرێن و دووبارە دەکرێنەوە 4 ئەلموفسەڵ کە ئەو سوورەتانن کە لە دوای مەثانیەوە دێن کە لە سوورەتی قاف هەتا کۆتایی قورئانن بڕگەی حوتەم چۆنیەتی نووسینەوە و کۆکردنەوەی قورئان و قۆناغەکانی لاپەڕە 57 ئێمە بۆ ئاشنابوونی زیاتر بە قورئان و شارەزایی زیاتر دەربارەی دوایین کتێبی خوا سوبحانەه وتەعالە پێویستە بەرچاومان ڕوون بێت کە قورئان دوای ئەوەی لە خوای پەروەردگارەوە بە جوبریلدا عەلەیه السەلام بۆ پێغەمبەری کۆتایی محەممەد صلی الله علیه وسلم دابەزێنراوە چۆن نووسراوەتەوە و پارێزراوە پاشان چۆن خراوەتە نێوان دوو برگەوە و ناوی لێنراوە موسحەف واتە پەڕا و کتێب دەڵێن نووسینەوە و کۆکردنەوەی قورئان بە 3 قۆناغدا تێپەڕیوە
قۆناغی یەکەم نووسینەوەی دەست بەجێ قورئان پاش وەرجێڕان و لەبەرکردنی لەلایەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلمەوە و لەلایەن ژمارەیەک لە هاوڵانی پەڕێزیەوە لە پیاوان و ئافرەتان بەڵێ قۆناغی یەکەمی کۆکردنەوەی قورئان نووسینەوەی بووە دەست بەجێ و هەر کە خوا سبحانه وتعالى لە ڕێی جوبریلەوە قورئانی بەسەر پێغەمبەردا خوێندۆتەوە و دڵی مبارەکی پێغەمبەر وەریگرتووە یەکسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیاندوویەتی بە هاوڵانی بەڕێزی و بۆی خوێندوونەتەوە کە هەیان بووە هەموو قورئانی لەبەر بووە و دەست بەجێ لە دەمی مبارەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەریگرتووە و لەبەری کردووە و هەشیان بووە کەمتر و هاوکات لەگەڵ ئەوەدا نووسراویشەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم چەندین نووسەرێکی هەبوون پێیان گوتراوە کتابی الوحی نووسەرانی وحی ئەوانەی کە قورئانیان نووسیوەتەوە یەکسەر بانجی کوردون و ئەوەی کە بۆی دابەزێنراوە نووسیویانەتەوە با لەو بارەوە تەماشای ئاەتەکانی سوورەتی ئەعلا بکەین خوا دەفەرمێ سنقرئك فلا تنسى إلا ما شاء الله إنه يعلم الجهر وما يخفى واتە بەتەئکید بۆت دەخوێنینەوە واتە قورئانت بەسەردا دەخوێنینەوە لەبیری شت ناچێتەوە ئەوە بۆ دڵنیاییکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەگەر ئەوەی خوا بیەوێ لەبیرت بچێتەوە خوا سبحانه وتعالى زۆر جار ئەم ڕستە مبارەکە دەفەرمێ بۆ ئەوەی کە یاسا و سونەتێکی خۆی فێری ئێمە بکات ئەویش ئەوەیە کە خوا هەر شتێکی بیەوێ دەیکات ئەگەر بیەوێ شتێک لەبیر پێغەمبەر صلی الله علیه وسلم چێتەوە ئەوە لەبیری دەچێتەوە بەڵام کە نەیویستووە ئەوە لەبیری ناچێتەوە لەبەر ئەوە کە خوا نەیویستووە بێگومان خوا ئاشکرا و پەنهان دەزانێ واتە ئەوەی ئاشکرایە و ئەوەش کە پەنهانە لە هەمووی ئاگادارە هەروەها لە سوورەتی قیامەدا خوا دەفەرمێ لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه پێشتریش ئەم ئاەتەمان هێنا و خستمانە ڕوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر سوور بوو لەسەر ئەوە کە ئەوەی جبریل بۆی دەخوێنێتەوە یەکسەر وەری بگرێ و بەزاری مبارەکیشی بیبێژێ واتە لەگەڵ ئەوەدا کە وەری دەگرێت یەکسەر گۆ تەلفیزیشی پێدەکرد بۆ ئەوەی دڵنیا بێ کە ئایا وەکو خۆی وشەکان وەردەگرێ یان نا جاخوا ئامۆژگاری کرد و فەرمووی لا تحرك به لسانك لتعجل به زمانتی پێمەجوڵێنە بۆ ئەوەی پەلەی لێ بکەی واتە پەلەی لێ بکەی کە سوو لە بیری بکەو لە زەینتدا بیپارێزی ئین عەلەینا جەمعەه وقورئانە بێگومان لەسەر ئێمەیە کۆکردنەوە و خوێندنەوەی فەئیذا قەرەئناه فاتبع قورئانە جا هەر کاتێ خوێندمانەوە لە ڕێی جبریلەوە تۆش بەدوای خوێنەوەکەی بکەوە ثم ئین عەلەینا بەیانە ئینجا نەک هەر کۆکردنەوە و خوێندنەوەی بەڵکو ڕوونکردنەوەیشی کە چۆن کاری پێ بکەن و چۆن پراکتیزەی بکەن ڕوونکردنەوەیشی لەسەر ئێمەیە و لە سوورەتی تاهاشدا دەفەرمێ فتعالى الله الملك الحق ولا تعجل بالقرآن من قبل أن يقضى إليك وحيه وقل رب زدني علما واتە وەپەلەمەکە لە وەرگرتنی قورئاندا پێش ئەوەی وەحیەکەی بۆ تۆ تەواو بێ جاری وا هەبوو پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ جوبرایلدا دەیگوتەوە و لێ ڕانەدەوەستات تاکو خوێندنەوەی ئاەتەکان تەواو دەکات و لەگەڵی دەگوتەوە جاخوا دەفەرمێ پەلەی لێ مەکە پێش ئەوەی کە جوبریل تەواوی بکە بیڵێەوە با تەواوی بکە وەقل ڕەبی زیدنی علما و بڵێ پەروەردیگارم زانیاریم بۆ زیاد بکە واتە ئەم دوعایە بکە تاکو هەم خوا لە قورئاندا زیاتر شارەزاد بکە و هەم زیاتر فێری زانیاریت بکە بەگشتی هەروەها ئەم فەرمایشتەش زۆر جوان بۆمان ڕوون دەکاتەوە کە هەر لە سەرەتایدا بە زینی وەحیەوە وەحی نووسراوەتەوە زەیدی کوڕی سابت کە پێشتریش باسمان کرد یەکێک بووە لە دیارترین نووسەرەوەکانی وەحی دەڵێ ئێمە لە خزمەت پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم دەبووین قورئانمان دەنووسیەوە لەسەر ڕیقاع کۆی ڕوقعەیە و هەرچیە کە شتی لەسەر بنووسرێ جا چەرم بێ بەردی تەنک بێ گەڵای درەخت بێ هەر شتێک بێ نووسینی لەسەر بکرێ پێی دەگوترێ ڕقعە کە کۆیەکەی ڕیقاعە جا زەید دەڵێ لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلمدا قورئانمان دەنووسیە و کۆ دەکردەوە لەو شتانەدا کە لەو ڕۆژگارەدا لە جیاتی کاغز شتیان لەسەر نووسراوە واتە لە قۆناغی یەکەمدا ئاەتەکان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دابەزیون بە دوو شێوە پارێزراون یەکەم
بۆ خۆی لەبەری کردوون لەگەڵ ژمارەیەک لە هاوڵانی بەڕێزی لە پیاوان و ئافرەتان ئەوە شێوەی یەکەم شێوەی دووەم ئەوە بووە کە ئەو ئاەتانە ئەو سوورەتانە نووسراونەتەوە وەکو پێشتر باسمان کرد و دواتر زیاتریش تیشک دەخەینە سەر ئەو مەسەلەیە کە چۆنیەتی کۆکردنەوەی ئاەتەکان و سوورەتەکانە. قۆناغی دووەم کۆکردنەوە و نووسینەوەی قورئان لە ڕۆژگاری خەلیفەی یەکەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبوو بەکری سدیقدا خوا لێی ڕازی بێ لەلایەن زەیدی کوڕی سابتەوە خوا لێی ڕازی بێ ئەویش بە پێشنیاری عومەری کوڕی خەتاب خوا لێی ڕازی بێ کە من فەرموودەکەت دەخوێنمەوە چونکە دەقێکی زۆر گرنگە بە تایبەت بۆ ئەم ڕۆژگارەکە کەسانێکی بێ بڕوا و داغدار بەرامبەر بە ئیمان و ئیسلام و قورئان دەیانەوێ تانەوتە شەر لە سندنی قورئان بدەن و جار جار لەو بارەوە شت دەنووسن بێ ئەوەی کە شارەزایی مێژوو بن. جا ئەم فەرموودەیە وەڵامێکی ددان شکێنە بۆ ئەو جۆرە کەسانە. ئەمەش قۆناغی دووەمی کۆکردنەوە و نووسینەوەی قورئانە کە هەر تەواوکەری کاری قۆناغی یەکەمە. زەیدی کوڕی سابت دەڵێ ئەبوو بەکر لە دوای جەنگی یەمامە لە دوای ناردم کە چووم عومەری کوڕی خەتابی لەلا بوو ئەبوو بەکر خوا لێی ڕازی بێ گوتی عومەر هاتە لام و گوتی لە ڕۆژی یەمامەدا واتە جەنگێک هەبووە بە ناوی جەنگی یەمامە لە یەمەن ڕوویداوە لە نێوان سوپای ئیسلام و هەڵگەڕاوەکاندا جا قورئان خوێنەکان قورئان لەبەرەکان زۆریان لێ کوژراوە لەو جەنگەدا و من دەترسێم لە جەنگەکانی دیکەشدا قورئان لەبەرەکان و هەڵگرانی قورئان زۆریان لێ بکوژرێن چونکە هەڵگرانی قورئان سڕمی سوپای ئیسلام بوون لە پێش خەڵکی دیکەوە بوون و سەرنجام زۆرێک لە قورئان بڕاوە کە ئەوان لە سینەیاندا هەڵیان گرتووە. بۆیە من پێم وایە کە فەرمان بکەی بە کۆکردنەوەی قورئان. منیش بە عومەرم گوت چۆن شتێک بکەین کە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم نەیکردووە کەواتە پێغەمبەری خوا خۆی قورئانی لە نێو دوو بەرگدا کۆنە کردوتەوە بەڵێ نووسراوەتەوە لە چەرم و لە بەردی تەنک و لەوانە نووسراوەتەوە بەڵام نەخراوەتە نێوان دوو بڕگەوە. عومەریش گوتی بەخوا ئەمە شتێکی باشە و بابیکەین. ئیدی عومەر وتوێژی لەگەڵ کردم تاخوا سینەی منی گوشاد کرد بۆ ئەوەی کە پێشنیاری کرد و قەنەعەتی منی وەکو هی عومەر لێ کرد. زەید دەڵێ ئەبوو بەکر پێی گوتم تۆش پیاوێکی گەنجی عاقلی و لەلای ئێمە تۆمەتبارنی واتە متمانەمان پێتە و تۆ لە سەردەمی پێغەمبەری خواشدا صلی الله علیه وسلمدا وحید دەنووسیەوە بۆیە دوای قورئان بکەوە و کۆی بکەوە واتە بیخە نێوان دوو بەرگەوە. سوێند بەخوا ئەگەر پێیان گوتبام چیایەک لە چیاکان لە شوێنی خۆی بگوازەوە بەقەدەر ئەوە لەسەر شانم قوڕز نەبوو. پێم گوتن چۆن شتێک دەکەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیکردووە. ئەبوو بەکریش گوتی ئاخر بەخوا ئەوە کارێکی باشە و هەر لەگەڵم خەریک بوو وتوێژی لەگەڵدا کردم تا خوا سینەی گوشاد کردم بۆ ئەوەی کە سینەی ئەبوو بەکر و عومەریش بۆ گوشاد کردبووم. واتە هەمان قەناعەت بۆ منیش دروست بوو و دەستم کرد بە کۆکردنەوەی قورئان کۆم کردەوە لە ئەوەی کە لەسەر گەڵای دار خورما نووسرا بوو و ئەوەی لەسەر بەردی تەنگ نووسرا بوو و ئەوەی کە لە سینەی پیاواندا هەبوو لە سینەی ئیمانداراندا کە هەڵگرانی قورئان بوون هەتا کۆتایی سوورەتی تەوبەم تەنیا لەلای ئەبوو خوزەیمەی ئەنساری بینی لەلای غێری ئەوم نەبینی. لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم فإن تولوا فقل حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم. هتاكو تاي سورة براءة واتا أمدو آياتا وأو برانا للاي أبو بكر بون خوالي الرازي بيت تاخوا برديو وفاتي كردواي للاي عمر بون تاكو لجيان دابو لدواي عمريش ئەو پەڕانە کە قورئانیان تێدا کۆکرابەوە برانە لای حەفسەی کچی عومەر خوا لێیان ڕازی بێ. ڕوونکردنەوەی سێ مەسەلە لێرەدا پێویست دەکات سێ مەسەلە ڕوونکەینەوە. یەکەم کە زەیدی کوڕی سابت دەڵێ کۆتایی سوورەتی بەراءەم جگە لە ئەبوو خوزەیمەی ئەنساری لەلای کەسی دیکە نەبینی ئایا مانای وایە کە تەنیا ئەو ئەم دوو ئاەتەی لەبەر بوون؟ نەخێر بەڵکو مەبەستی ئەوەیە کە لەلای غێری ئەوم سنگ نەکەوتن بنووسراوی وەک ئەبوو شامە گوتوویەتی لەم ئوجیتها مەکتوبەتەن مع غەیری بەڵام دیارە لای چەندان هاوڵی دیکە بەلەبەر کراوی هەبوون و ئەم دوو ئاەتەشیان لەمیان سوورەتی تەوبەدا لەبەر بوون. دوو لێرەشەوە دەردەکەوێت کە زەیدی کوڕی سابت خوا لێ ڕازی بێ قورئانی کۆ کردوتەوە دوو شتی کردوون لەسەر دوو ناغا. قورئانی کۆ کردوتەوە ئەوەی کە نووسراوەتەوە بە ئەوانەی کە لەبەریان بووە
چونکە بۆ خۆی دەڵێ فتتبعت القرآن أجمعه من الحسوب واللغاف وصدور الرجال واتە شوێن قورئان کەوتم و کۆم کردەوە ئەوەی کە نووسرابەوە لە گەڵای درەخت و لە چەرم و لە بەردی تەنگ و ئەوەی کە لە سینەی پیاواندا بوو. ئەنجا ئایا هەر کەس هاتبێت و گوتبێتی ئاەتێکم لەبەرە زەید لێی وەرگرتووە؟ نەخێر، بەڵگەشمان لەسەر ئەوە ئەم دەقەیە کە ئەبوو داود لە سونەنی خۆیدا هێناویەتی. ئەبوو بەکر خوا لێ ڕازی بێ بە عومەری کوڕی خەتاب و زەیدی کوڕی سابتی گوت. عومەریش دیارە هاوکاری زەید بووە، لەسەر دەرگای مزگەوت دانیشتن، هەر کەسێک دوو شاهێدی هەبوون کە فلان ئاەتە ئاەتێکی قورئانە بینووسن، واتە ئەگەر دوو شاهێدی نەبوون ئەوە مەینووسنەوە. جا دیارە دەگونجێ مەبەز لە دوو شاهیدن لێرەدا مانا ڕواڵەتیەکەی بێ، واتە دوو کەسی متمانە پێکرا و شایەدی بۆ بدەن کە ئەوەی لە بەریەتی بەشێکە لە قورئان و دەشگونجێ وەک هەندێک لە زانایان گوتویانە و منیش ڕایەکەیانم پێپەسەندە کە مەبەستم لەو دوو شایەدا هەر کام لە نووسین و لەبەر بوو، هیچ شتێک بە ناوی قورئانەوە مەنووسنەوە تاکو بە هەر کام لە نووسین و لەبەرکردن پشت ئەستور نەبێ. دیارە هیچ سوورەتێکیش نەبووە کە بە سەدان هاوڵ لەبەریان نەبوو بێ، خوا لێیان ڕازی بێ، چونکە ئەوان دینداریەکەیان هەموو لەسەر بناغی قورئان بووە و وەکو هەندێک لە مسلمانانی ئێستا نەبوون کە ئاەتێکی بە تەواوی لەبەر نەبێ و بگرە فاتیحەیشی ڕەوان نەبێ، کەچی گومانیشی وابێ کە مسلمانێکی تێر و تەواوە، بەڵکو ئەوان ژیانەکەیان و دنیاداری و دینداریەکەیان بە تەواوی لەسەر بناغی قورئان بووە. قۆناغی سێم، کۆکردنەوەی قورئان لە شێوەی مصحەفدا لە ڕۆژگاری خەلیفەی سێمدا. سێم قۆناغی کۆکردنەوەی قورئان ئەم دەقە بەڕوونی باز دەکات. ئیبن شەهاب لە ئەنەسی کوڕی مالیکەوە دەجێڕێتەوە، دەڵێ عوزەیفەی کوڕی یەمان خوا لێ ڕازی بێ چوو بۆ لای عوسمان خوا لێ ڕازی بێ کە سێمین خەلیفەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، و حوزەیفەی کوڕی یەمان عادەتی وابوو لەگەڵ ئەهلی شامدا دەچوو بۆ جەنگ بۆ ئازادکردنی ئەرمینیا و لەگەڵ ئەهلی عراقیشدا دەچوو بۆ جەنگ بۆ ئازادکردنی ئازەربەیجان. جا ئەوە عوزەیفەی ترساند کە بینی مسلمانان ڕاجیاییان هەیە لە خوێندنەوەی قورئاندا. حوزەیفە کاتێک گەڕایەوە بە عوسمانی گوت ئەی فەرماندەی بڕواداران، فریای ئەم ئومەتە بکەوە پێش ئەوەی بکەونە کێشە و ناکۆچی دەربارەی کتێبی خوا وەک جوولەکە و نەسرانیەکان. عوسمانیش ناردی بۆ لای حەفسە خوا لێ ڕازی بێ سوحفمان بۆ بنێرە کە بریتی بوون لەو پەڕانەی کە قورئانیان تێدا کۆکرابەوە، بەڵام جارێ نەکرابوون بە یەک کتێب بۆ ئەوەی لە دوو توێی چەند بەرجێکدا بیان نووسنەوە و کۆیان بکەنەوە، دوای پەڕەکانت بۆ دەنێرینەوە. حەفسەش ناردنی بۆ لای عوسمان، ئەویش فەرمانی کرد بە زەیدی کوڕی سابت و عەبدوڵڵای کوڕی زوبەیر و سەعدی کوڕی عاس و عەبدوڕەحمانی کوڕی عاریفی کوڕی هیشام، واتە لیژنەیەکی چوار قۆڵی پێکهێنا، یەکێکیان ئەنساری و سێشیان قوڕەیشی بوون. ئەوانیش ئەو پەڕانەیان خستە سەر پەڕی دیکە و لە دوو توێی دوو بەرگدا و چەند موسحەفێکیان لەبەرگرتەوە کە هەندێکیان دەڵێن 7 بوون، هەندێ دەڵێن 5 بوون، هەندێ دەڵێن 4 بوون. و عوسمان خوا لێ ڕازی بێ بە سێ قوڕیشیەکانی گوت ئەگەر ئێوە لەگەڵ زەیدی کوڕی سابت لە شتێک لە قورئان لە ئاەتێک لە وشەیەکدا کەوتنە ڕاجیاییەوە کە چۆن بنووسرێ، ئەوە بە زمانی قوڕەیش بینووسن، چونکە قورئان بە زمانی قوڕەشی یان بە پلەی یەکەم هاتۆتە خوارێ. ئەوانی جوان کرد هەتا کۆتاپەڕەکانیان لە شێوەی موسحەفدا تەرتیب کرد و چەند نوسخەیەکیان لێگرتەوە و عوسمان خوا لێ ڕازی بێ پەڕەکانی ناردەوە بۆ حەفسە و بۆ هەر ناوچەیەک وەک بەسڕە و کوفە و شام و خوراسان و مسر موسحەفێکی ناردواتە قورئانێکی کە لە نێودوو بەرگدا کۆکرابەوە لەوەی کە نووسیویانەتەوە، بەڵام هەرچی قورئانی دیکە کە لە شێوەی پەڕ و کتێباندا نووسرا بوو فەرمانی کرد هەمویان سووتان. لێرەدا ئەوەمان بۆ دەردەکەوێ کە قۆناغی سێم هەر تەواوکەری قۆناغی دووەمە و ئەویش تەواوکەری قۆناغی یەکەمە، بەڵام ئایا ئەو قورئانەی خراوەتە نێو دوو بەرگەوە و ئێستا لە بەردەستی ئێمەدایە جیایە لەوەی کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم و باشتر لە سەردەمی ئەبوو بەکردا بەڕاوێژی عومەر کۆکراوەتەوە؟ نەخێر، بەڵکو هەر یەکە، بەڵام ئەو کات نەخرابووە نێودوو بەرگەوە. جا ڕەنگە یەکێ بڵێ باشە چی دەبوو ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر ئەو کاتە بیخستبایە نێودوو بەرگەوە؟ دەڵێن ئەوە نەدەگونجا، چونکە سوورەتی وا هەیە هەندێک ئاەتی ئەم ساڵ هاتوونە
خوار و هەندێک ئاەتی دیکەی دوای چەند ساڵ دیکە هاتوونەتە خوارێ کەواتە دەبوو هەموو جارێ موسحەفەکە بگۆڕن. دیارە ئەو کاتەش تیانوس هێندە زۆر نەبوون و شتێکی بە زەحمەت دەبوو هێندە شێوەی ڕێخستن و ڕێزبەندی ئاەتەکان بگۆڕن. لەبەر ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لی گەڕاوە حتا سوورەتەکان تەواو بوون. زانیویەتی کە لە دوای خۆی هاوڵانی بەڕێزی خوا لیان ڕازی بێ بێم شووری دەخۆن و کۆی دەکەنەوە. لێرەدا پرسیارێک دەکرێ وشەی سوحف لەگەڵ موسحەف جیاوازیان چییە؟ سوحف کە کۆی سەحیفەیە واتە پەڕەکان، موسحەفیش واتە کتێب و پەڕی لێدرا و تەرتیب کرا و وشەی سوحف بۆ یەکەم جار لە سەردەمی ئەبوو بەکردا خوا لێ ڕازی بێ بەکار هاتوو. وشەی موسحەفیش هێندێ دەڵێن یەکەم جار لە سەردەمی ئەبوو بەکردا بەکار هاتووە، بەڵام هەندێکی دیکە دەڵێن یەکەم جار لە سەردەمی عوسماندا بەکار هێنراوە. وە گرنگ ئەوەیە موسحەف یانی قورئانێکی نووسراوەی کە لە نێوان دوو بەرگدا کۆکراوەتەوە. هەروەها لێرەدا پرسیارێکی دیکەش دەکرێت ئایا بۆچی پەڕەکان سوحف پاش کۆچی دوای عومەر لە لای عوسمان نەبوون خوا لەیان ڕازی بێ و بۆچی دەستنە لای حەفسەی کچی؟ وەڵامەکەی ئەوەیە کە ئەو کاتە کە عومەر خوا لێ ڕازی بێ بریندار دەکرێ و لەسەر جێگای مردن دەبێ خۆ جارێ نازانن چێ دەبێ بە خەلیفە. لەبەر ئەوە وەکو ئامانەتێک عومەر خوا لێ ڕازی بێ لە لای حەفسەی کچی دایناوە کە هاوسەری پێغەمبەریش صلی الله علیه وسلم بووە و لەبەرکەر حافظەی قورئانیش بووە. لە کۆتایی ئەم بڕگەیەشدا ڕوونکردنەوەی چەند مەسەلەیەک بە پێویستی دەزانم. ڕوونکردنەوەی 6 مەسەلەی گرنگ. یەکەم، مەسەلەی دابەشکردنی قورئان بۆ 30 بەش جزء. ئایا ئەوە چۆن بووە؟ لە ڕاستیدا ئەوە زانایان کردویانە و ڕەنگە لە سەردەمی خەلیفە ڕاشیدینەکانیش نەبوو بێ و دوایی بووە. زانایان بۆ ئەوەی بابای قورئان خوێن بزانێت چەند بخوێنێ. بۆ نمونە بۆیە کردویانەتە 30 بەش بۆ ئەوەی بەلای کەمەوە مرۆڤ شەو و ڕۆژی جوزئێک بخوێنێ تاکو لە مانجێکدا جارێک قورئان ختم بکات، یاخود ئەگەر نەیتوانی جوزئێکیان کردوتە 2 حزب بۆ ئەوەی ئەگەر بە مانگێک نەیتوانی هەموو قورئان بخوێنێ با بە 2 مانگ بیخوێنێ. شەو و ڕۆژ 1 حزب واتە نیو جزء. و ئەوە هیچ بەڵگەیەکی لەسەر نییە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دابەشی کردێ بێ بۆ چەند جوزئێک یاخود بۆ چەند حزبێک. دووەم، مەسەلەی سەر و بۆکردنی ئاەتەکان بۆ زانیاریتان ئەوەش دوایی زانایان کردویانە و ئەسلی ئەو قورئانە کە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و خەلیفەی ڕاشیدینەکاندا نووسراوەتەوە ئەو کاتە زمانی عەرەبی هەر خۆی وابووە سەر و بۆر و ژێر فەتحە و ضەممە و کەسرە وابگرە خاڵ و نوقتەشی نەبووە و هەر ڕێگ وشەی کەلیمە بووە و ڕسمی کەلیمەکە بووە. و بۆیەش دوایی جیاوازی خوێندنەوەکان اختیلاف القراءەت بواری تێدا هەبووە. بەڵام ئێستا ئەو موسحەفانەی لە بەردەستی ئێمەدانا لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا و ڕۆژهەڵاتی نێو ڕاست جیایە لەوەی کە لە وڵاتانی ڕۆژ ئاوەدان هی ئێمە بەپێی خوێندنەوە قیراءەی حەفسە، بەڵام هی ئەوان بەپێی وەرشە. جا ئەگەر سەر و بۆر و ژێر حرەکاتی وشەکانی قورئان بەپێی خوێندنەوەی حەفز بێ ناگونجێ هەندێک وشەی بەپێی خوێندنەوەیەکی دیکە بخوێنی. دیارە لە سەرەتاوە هەر نوقتە بووە و لە جیاتی فەتحە نوقتەیەکیان لەسەرێ دەکرد و لە جیاتی کەسرا نوقتەیەکیشیان لە خوارێ دەکرد و لە جیاتی ضەممە نوقتەیەکیان لە نێو ڕاستی وشەکەدا دەکرد. بەڵام دوایی کردیان بە سەر و بۆر و ژێر فەتحە و ضەممە و کەسرە و جیرە شەدەشیان زیاد کرد. یەکی دیکەی ڕیزبەندی سوورەتەکان لە موسحەفدا بەپێی ڕیزبەندی هاتنە خوارەوەی سوورەتەکان نییە. وەک پێشتریش باسمان کرد و ئەگەر بەپێی ڕیزبەندیە هاتنە خواریان بوایە دەبوایە سوورەتی عەلەق لە سەرەتای قورئانەوە بێ و سوورەتی بەراءە لە کۆتایی قورئاندا بێ. بەڵام ڕیزبەندیەکە لە موسحەفدا ڕەچاوکراوە و وەک پێشتر باسمان کرد زۆربەی زانایان ڕایان وایە کە زۆربەی سوورەتەکان ئەگەر هەمووشیان نەبێ ڕیزبەندیەکە یان بە وەحی بووە و من پێم وایە ڕیزبەندیەکە بەپێی گرنگی و گەورەی سوورەتەکانە. هەڵبەتە سوورەتەکانی قورئان هەموویان گەورەن و هەمویان گەورەن، بەڵام لە نێو گەورەکانیشدا گەورە هەیە و گەورەتریش هەیە و لە نێو ئاەتەکانیشدا هەروایە. ئەوە تا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ گەورەی ئاەتەکانی قورئان ئاەتەل کورسیە و فەرموویەتی گەورەی سوورەتەکانی قورئان فاتحەیە. بۆیش سوورەتی فاتحەی کراوەتە یەکەمینی سوورەت لە ڕیزبەندی موسحەفدا و دوای ئەو سوورەتی بەقەرە دێکە زۆرترین یاساکانی شەریعەتی تێدان، ئەنجا دوای ئالی عیمران و نیسا و مائیدە و ئەوانی دیکە. چوارەم مەسەلەی
بسم الله الرحمن الرحیم کە ئەگەر تەماشای هەندێک لە مصحفەکان بکەین کە لە نێو ئێمەدا هەن زۆربیان بسم الله الرحمن الرحیمیان وەک ئاەتێک لەسەر ژمێری ئاەتەکاندا حیساب نەکردووە جا ئایا بسم الله الرحمن الرحیم ئاەتێکە لە هەر سوورەتێک یان نا یان چۆنە زانایان لەسەر ئەوە یەکدەنگن کە بسم الله الرحمن الرحیم لەو 113 سوورەتەدا کە لە سەرەتایانەوە هاتووە کە هەموو سوورەتەکانی قورئانن جگە لە سوورەتی تەوبە یان بەراءە ئاەتێکە لە قورئان ولا سورة نمل بشيك لآياتك إنه من سليمان وإنه بسم الله الرحمن الرحيم بلام لودا راجعيان هيك آياتك للريزي آياتكانيان دا ياخد آياتك سرب خويو لكاتي سرجمري آياتكاني دا حساب ناكري واتا همو لسر أوي يكدنغن بسم الله الرحمن الرحيم آياتك بلام هندي شاندلن آياتك سرب خويو خوا دایناوە لە سەرەتای هەموو سوورەتێکەوە بۆ ئەوەی دیار بێ ئەو سوورەتە کەی دەست پێ دەکات و لەکوێ کۆتایی دێ و هەندێکیان دەڵێن نەخێر وەک چۆن زۆربەی هەرە زۆریان دەڵێن بسم الله الرحمن الرحیم ئاەتێکە لە 7 ئاەتەکەی سوورەتی فاتحە بە هەمان شێوەش ئاەتێکیشە لە هەر کام لەو سوورەتانەی کە لە پێشیانەوە هاتووە و لە ڕیزی ئاەتەکان هەر کام لەو سوورەتانەدا دەژمێردرێ کەواتە هەمویان لەسەر ئەوە یەکدەنگن کە بسم الله الرحمن الرحیم ئاەتێکە لە قورئانجا ئاەتێکی سربەخۆیە یاخود ئاەتێکە لە ڕیزی ئاەتەکانی هەر کام لە سوورەتەکان لەوەدا ڕاجیاییان هەیە ئەگەرنە هەموو زانایان لەسەر ئەوە یەکدەنگن کە هەر شتێک لە موسحەفدا نووسراوەتەوە قورئانە و بسم الله الرحمن الرحیمیش لە سەرەتای 113 سوورەتدا هەیە کەواتە قورئانە چونکە غەیری قورئانیان نەنووسیوەتەوە پێنجەم مەسەلەیەکی دیکەی مەسەلەی خوێندنەوەکان قراءەتە هەر بە کورتی دەڵێن خوێندنەوەکانی قورئان ئەوەی کە بە تەواتور لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بە ئێمە گەیشت بێ ئەویش بە قورئان لە قەڵەم دەدرێ بۆ وێنە ئێمە لە سوورەتی فاتحەدا ڕاستە مالک یوم الدین دەخوێنینەوە دەشخوێندرێتەوە مەلیک یوم الدین کەواتە بە هەر کامێکیان بخوێنیەوە هەر قورئانە ئەنجا ئایا تەواتور یانی چی تەواتور ئەوەیە کە کۆمەڵێک لە پێغەمبەریان بیست بێ کە فلان ئاەتەی ئاوا خوێند بێتەوە و کۆمەڵێکیش لەو کۆمەڵەیان بیست بێ و کۆمەڵێکیش لەو کۆمەڵە تا گەیشت بێتە ئێمە بەڵێ متەواتیر ئەوەیە کە کۆمەڵێکی وا لە پێغەمبەریان صلی الله عليه وسلم بیست بێ کە عەقڵ بە مەحاڵی دابنێ ئەوانە لەسەر درۆ کۆ ببنەوە بەڵام ئەو قیراءەتانەی کە متواتیر نەبن و ئەحاد بن ئەوە حکمی حەدیسی ئەحادیان هەیە واتە یەقینمان بۆ پەیدا نابێ کە ئەوە قورئانە و ئەوە دەخوێندرێتەوە فەرموودەی ئەحادیش ئەوانن کە یەک نەفەریان زیاتر لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بیستویانە بەڵام نەگەیشتونەتە ڕادەی تەواتر اینجا هەندێ ئاەتی دیکەش هەن کە یەکێ لە هاوڵان ئاوای خوێندۆتەوە و یەکی دیکە ئاوای خوێندۆتەوە ئەوە ئیجتیهادی هاوڵانە و ڕای ئەوانە وەک ڕەئی مامەڵەی لەگەڵدا دەکرێت شەشەم کۆتا مەسەلە کە لەو بارەوە باسی بکەین ئەوەیە کە سەرەتای دابەزینی قورئان کە پێشتریش باسمان کرد بەڕای من وەک لە کتێبی پوختەی ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلمدا جوان باسم کرد و بەو بەڵگانەم هێناون لە شەوی 21 ڕەمەزانی ئەو ساڵی کە محەممەد تێیدا بۆتە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە یەکەمین شەوی کە وەحی بۆ هاتووە ئەو شەوە سەرەتای دابەزینی قورئانە کە لە مانگی ڕەمەزاندا بووە بە دەقی ئاەتی شەهر ڕەمەزان الذي أنزل فيه القرآن و ئەو شەوەش پێی دەگوترێ شەوی قەدر إنا أنزلناه في ليلة القدر و پێشی دەگوترێ شەوێکی بەڕێز إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين ئەنجا لێرەدا یەکێک پرسیار دەکا خوا دەفەرمێ ئێمە قورئانمان لە مانگی ڕەمەزاندا ناردۆتە خوار کەواتە دەبێ هەموو قورئان لە مانگی ڕەمەزاندا هاتبێ ئاشکراشە کە لە مانگەکانی دیکەشدا قورئان هەردا بەزێنراوە جا ئایا ئەوە چۆنە وەڵامەکەشی ئەوەیە کە سەرەتای دابەزینی قورئان لە مانگی ڕەمەزاندا بووە ئەگەرنا لە هەموو مانگەکانی دیکەشدا قورئان دابەزیوە لە ماوەی ئەو 23 ساڵەی تەمەنی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەواتە خوای کاربەجێ کە فەرموویەتی ئینا ئەنزەلناه فی لەیلەتی القەدر واتە سەرەتای دابەزینی قورئان لە شەوی قەدردا و لە مانگی ڕەمەزاندا بووە بەڵام ئەوە کە دەگوترێ سەرەتا قورئان لە لای خوا هاتۆتە لەوح المەحفوظ و دوایی لە لەوح المەحفوظەوە هاتووە بۆ ئاسمانی دنیا بۆ بەیت العزەت ئەوە لە ڕاستیدا هەرچەندە شوێنەوار و ڕیوایەت هەن لەو بارەوە بەڵام یەقین بۆ ئینسان
پەیدا ناکەن. ئینجا ئەگەر بێت و تەماشای ڕواڵەتی ئاەتەکانی قورئان بکەین، هەر ئەوەیان لێوەردەگیرێ کە قورئان لە ماوەی 23 ساڵدا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابەزێنراوە و کافرەکانیش ڕخنیان لەوە گرتووە. وقال الذين كفروا لولا نزل عليه القرآن جملة واحدة كذلك لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا. واتە ئەوانەی بێبڕوان دەڵێن بۆچی قورئان بەیەک جار بۆی نایەتە خوار؟ خواش عەزە وەجەل دەفەرمێ بۆیە وایە و پلە پلە بۆ دەنێرینە خوار تاکو لە عەقڵ و دڵتاندا بیچەسپێنن یان دڵتی پێدا مەزراو بکەی و بە شوێنەی وەری بگری و بە شوێنەیەوە بەڕێ و جێ بەسەرتیدا دەخوێنینەوە بۆ ئەوەی کە چاک لەبەری بکەی. بەڵام ئایا ئەم ئاەتە بەڵگەیە لەسەر ئەوەی کە خوا کتێبەکانی دیکەی بەیەک جار ناردۆتە خوار؟ لە ڕاستیدا ئەم ئاەتە هیچ ئەوە ناگەیەنێ و ئەوەش هەر قسەی زانایانە و ئەو شتانەی کە پەنهانن غەیبن. ئێمە بۆ ئیسپاتیان پێویستیمان بە بەڵگەی یەقینی هەیە، ئەگەرنا ئەوە تەنیا هەڵهێنجانە و بۆ چوونە و بۆ ئێمە نابێتە شتێکی پابند کرد. کەواتە لێرەدا بۆمان دەردەکەوێ کە ئەم قورئانە ڕوحە، ڕوحی ژینە، ڕوحی دینە و ئەم قورئانە ڕۆشناییە و پێش هاتنی ئەم قورئانە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیزانیوە نەکتێب چییە، واتە بەرنامە و نە ئیمانیش چییە، بەڵام بەهۆی قورئانەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم زانی کە بەرنامەی ژیان دەبێ چۆن بێ و زانیشی دەبێ ئیمان چۆن بێ. بەڵێ بێگومان پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای ناسیوە، بەڵام ئایا چۆن مامەڵە لەگەڵ خوددا دەکرێ، چۆن بەندایەتی بۆ دەکرێ، پێویستی بە وەحی هەیە، پێویستی بەم قورئانە هەبووە. جا لێرەدا ئێمە دەگەینە ئەو ڕاستیە کە قورئان هەم ئەسلی ئیسلامە و هەم بەڵگە و شایەدی ڕاستی ئیسلامیشە. بەڵام بێگومان کە دەڵێین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێش هاتنی وەحی بەرنامە و ئیمانی نەزانیوە، مانای ئەوە نییە کە خوای نەناسیوە و بە ڕەوشی بەرز ڕازاوە نەبووە، بەڵێ خوای بەرز و مەزنی ناسیوە و ڕەوشی بەرز و جوان بووە و فیترەتی پاک بووە و معدەنی چاک بووە، بەڵام بە بەڵگەی ئەوەی نەیزانیوە ئیمان چییە و ئیسلام چییە و شەریعەت چییە، چونکە کەسی بانگ نەکردووە بۆ هیچ. جا ئەگەر زانی بای خەڵکی بانگ دەکرد، ئەگەرنا بۆ خۆی ئینسانێکی پاک و چاک و خواناز بووە و لە لووتکەی خواناسیدا بووە، بەڵام خواناسی جیایە لە خواپەرستی و خواپەرستی شەخسیش بە شێوەیەکی فیتری جیایە لەوەی خوا بپەرستی بەو شێوەیە کە خوا دەیەوە و شەریعەتی خوا دەیەوێ و خواپەرستیش دیسان جیایە لەوەی کە پێش خەڵکی بکەوی بۆ دینداری و دینداری کە بێگومان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتا خوا قورئانی بۆ نەناردووە ئەوانەی نەزانیوە. کەواتە قورئان ئەسلی ئیسلامە و بەڵگە و شایەدی ڕاستی ئیسلامیشە. ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم چی بە بەڵگە هێناوەتەوە کە پێغەمبەری خوایە؟ هەڵبەتە قورئان وەک خوا فەرموویەتی وَإِن كُنتُمْ فِي رَيْبٍ مِّمَّا نَزَّلْنَا عَلَى عَبْدِنَا فَأْتُوا بِسُورَةٍ مِّن مِّثْلِهِ وَادْعُوا شُهَدَاءَكُم مِّن دُونِ اللَّهِ إِن كُنتُمْ صَادِقِينَ. واتە ئەگەر لە گوماندان لەوەی بۆ سەر بەندەی خۆمان دامان بەزاندووە سوورەتێکی وەکو ئەو بێنن، بەڵێ معجیزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بەڵگەی ڕاستی پێغەمبەری خوا قورئان بووە. بۆیش تەئکیدی لەسەر دەکەمەوە، چونکە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە کە هەندێک کەس بەهەڵا لی تێدەگا کە دەفەرموێ ئەلا ئینی ئوتیت الكتاب ومثله معه رواه أحمد وأبو داود وترمذي. واتا ئاگادار بن من کتێبم پێدراوە، وێنەی کتێبیشم پێدراوە لەگەڵیدا کە مەبەستی پێفەرمایشتەکان و ئەو وەحیەیە کە پێی دەگوترێ سنەت. بەڵام ئایا سنەت لەگەڵ قورئاندا دەخرێتە تەرازوەوە؟ ئایا سنەت وەکو قورئان وایە؟ بەتەئکید نەخێر، بەڵکو چەند جیاوازیەکیان هەن. 4 جیاوازی لە نێوان قورئان و سنەتدا. یەکەم، جارێ لە ڕووی سەنەدەوە قورئان هەمووی متەواتیرە، واتە کۆمەڵێکی زۆر لە پێغەمبەریان جێڕاوەتەوە هەتا گەیشتۆتە ئێمە. بەڵام سنەت هەمووی متەواتیر نییە، بەڵکو سنەت تەنیا کەمێکی متەواتیرە.
ئەویش هەندێکی زۆر کەمی متەواتیری قەولیە و ئەوەی دیکە متەواتیری کردەیی متەواتیری فعلیە زۆربەکەی دیکەی ڕاست سەحیحە و باش حەسەنە و هەیە بێهێزە ضەعیفە هەشە هەر بەناو سونەتە ئەگەرنا هەڵبەسترا و مەوضوعە بەڵام قورئان هەمووی یەک پلەیە لە ڕووی سەنەدەوە و هەمووی متەواتیرە ئەوە جیاوازی یەکەم دووەم قورئان دەستەوسان کرد معجیزە و هیچ کەس ناتوانێ وەکو قورئان بێنێ نەک سوورەتێکی وەکو بەقەرە کە 286 ئاەتە بەڵکو سوورەتێکی وەکو ئەلکەوثەریش کە 3 ئاەتە و کورتترین سوورەتە بەڵام سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و فەرمایشتەکانی هەرچەندە لە لوتکەی ڕوان بێژی و فەساحەتدا بوون بەڵام دەستەسانکەر نەبوون بە بەڵگەی ئەوەی کە ئەو هەموو حەدیسانە بەدەمی پێغەمبەرەوە هەڵبەستراون بەڵام ئایا تا ئێستا هیچ کەس توانیویەتی نەک سوورەتێک بگرێت تەنانەت ئاەتێک هەڵبەستێ نەخێر بەڵام توانیویانە فەرموودە بە دەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەڵبەستن هەڵبەتە ئەویش پسپۆڕی و زانایی خۆی لێچی دەکاتەوە کە ئەوە هەڵبەستراوە بەڵام گرنگ ئەوەیە ئەگەر سونەتیش وەکو قورئان دەستەوسانکەر بووایە کەس نەیدەتوانی شتی وا بڵێ و بەدەمی مبارەکی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم فەرمایش دانەدەنرا سێم جیاوازی ئەوەیە کە قورئان خودی خوێندنەوەکەی عیبادەتە بەڵام دیارە دەقەکانی سونەت وانین چوارەم پاشان قورئان ڕەها مطلقیە چونکە لە زانیاری بێ سنووری خواوە سەرچاوەی گرتووە بەڵام سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە ئەوەی کە وەحی بێ ئەوە لە خواوە بۆی هاتووە بەڵام بەشێکیش لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیجتیهادی خۆیەتی و ڕوحم بە قوربانی بێ ئەوە لەو ئاەتە تێگەیشتووە و ئاوا لەو مەسەلە تێگەیشتووە کە ئەویش ئەگەر لە ئیجتیهادێکدا نەیپێکابێ خوای پەروەردگار بۆی ڕاست کردوتەوە وەک مەسەلەی دیلەکانی جەنگی بەدر و مەسەلەی ڕووەرچەرخاندنی لە عەبدوڵای کوڕی مەکتوم و مەسەلەی نوێشکردن لەسەر عەبدوڵای کوڕی سەلول کە چەند مەسەلەیەک بوون خوا سبحانه وتعالى ڕەخنەی لێگرتووە و ئیجتیهادەکەی بۆ ڕاست کردوتەوە ڕوونکردنەوەی پەیوەندی نێوان قورئان و سونەت و ڕاستکردنەوەی چەند بۆ چوونێکی هەڵا یەکەم هەندێک کەس قسەیەکی هەڵە دەکەن دەڵێن قورئان پێویستی بە سونەتە نەک سونەت پێویستی بە قورئان بێ دەڵێن لە ڕاستیدا ناگونجێوا بێت چونکە ئەگەر فەرمایشتی خوا پێویستی بە غەیری خۆی بێ ڕوونی بکاتەوە مانای وایە خۆی ڕوون مبین نییە لە حاڵێکدا کە لە چەندان ئاەتدا خوا کتێبی خۆی بە مبین وەسف کردووە وەک لە بڕگەی دێمدا باسی دەکەین ئینجایەکێ بۆی هەیە بڵێ ئەدی بۆچی خوا دەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما أنزل إليهم ولعلهم يتفكرون نحل آياتي 44 واتا ئێمە ذکرمان بۆ تۆ ناردۆتە خوار تاکو ئەوەی بۆیان نێردراوەتە خوار بۆیان ڕوون بکەیەوە و بۆ ئەوەی خۆشیان بیر بکەنەوە دەڵێن ڕوونکردنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ قورئان ئەوە نەبووە کە قورئان تەفسیر بکات و ئەگەر وا بوایە تەفسیری دەکرد کوا تەفسیری سوورەتی بەقەرە لەلایەن پێغەمبەری خواوە کوا تەفسیری ئایەتە الکورسی کوا تەفسیری سوورەتی ئالی عیمران ئەدی مەبەست چی بووە قورئانمان بۆ تۆ ناردووە تاکو تۆ ئەو قورئانە بەکردار جێبەجێ بکەی و جێبەجێکردنەکەی لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ڕوونکردنەوەکەیەتی ئێمە ئێستا کە دەزانین قورئان چۆن کاری پێدەکرێ ئەوە بەهۆی سنەتی پێغەمبەرەوەیە صلی الله عليه وسلم ئەگەر نا بەچەم کە باوەکەی تەفسیر پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانی تەفسیر نەکردووە و خوای بەرزیش مەبەستی ئەوە نەبووە قورئانی تەفسیر بکە ئەگەر مەبەستی ئەوە بووە تەفسیری دەکرد بەڵکو مەبەستی ئەوە بووە کە قورئانمان بۆ تۆ ناردووە تاکو تۆ جێبەجێی بکەی و بەکردەوە حرەکەی دین و ژینی پێ بکەی و سەرنجام بزانرێ کە ئەم قورئانە کام ئاەتەی لەکوێ بەکاردێ و کام سوورەتەی لەکوێ بەکاردێ و چۆن مامەڵەی لەگەڵدا دەکرێ دوو مەسەلەیەکی دیکە هەر لەو بوارەدا کە پێویستە لەی ئاگادار بین ئەوەیە کە ئێمە هەتا باش لە قورئان شارەزانە بین لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم باش بەهرەمەند نابین هەڵبەتە بەهۆی سەرنجدانی سنەتەوە زیاتر تێدەگەین کە قورئان چۆن کاری پێدەکرێ نەک لە مانای قورئان تێدەگەین بەڵام هەتا لە قورئان شارەزانە بین ئێمە بە خوێندنەوەی کتێبەکانی سنەت تێگەیشتن و
بۆ چوونێکی ڕاست و دروست و هاوسەنگمان دەربارەی ئیسلام بۆ پەیدا نابێت. بۆچی؟ چونکە خوا سوبحانەه و تەعالا هەرچی پێویست بووە بۆ دین لە قورئاندا ناردوویەتی، بەڵام هەندێک وردەکاری تەفسیلات هەیە کە لە پراکتیک و جێبەجێکردندا دێتە پێشێ. خوا ئەوەی عایدی پێغەمبەری کردووە، بۆیە ئەوەی پێویستی بە ڕوونکردنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبێ، خوای کاربەجێ سوبحانەه و تەعالا بۆ خۆی لە قورئاندا ڕوونی کردوتەوە. بەس ئەو شتانەی پێویستیان بە ڕوونکردنەوە هەبێ لە کاتی جێبەجێکردن تەطبیقدا، ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێ هەڵساوە. کەواتە پەیوەندی نێوان قورئان و سنت پەیوەندی نێوان مەتن و شەرح نییە بڵێین قورئان مەتنە و سنت شەرحی دەکا، بەڵکو پەیوەندی نێوانیان تیۆر، نەظەریە و جێبەجێکردن تەطبیق یاخود علم و عەمەلە. قورئان ئاوا دەفەرمێ و پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئاوای جێبەجێ کردووە. قورئان ئاوا بڕیاری داوە و پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئاوا پیادەی کردووە. ئایا بەڵگەمان چییە بۆ ئەوە؟ بەڵگەمان ئەو حەدیسەی موسلیمە کە عەبدوڕەحمان بن حارث پرسیاری لە دایکمان عایشە کردووە، خوا لێ ڕازی بێت، دەربارەی هەڵسوکەوت و ڕەوشت و ڕەفتاری پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتوویەتی: ئەلەستە تەقرەئی القورئان؟ ئایا قورئان ناخوێنی؟ قال بلى، قوتي با. قالت فإن خلق رسول الله صلى الله عليه وسلم كان هو القرآن. قوتي الروشتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم قرآن بو. كوات قرآن سيدة فرمي بيغمبر صلى الله عليه وسلم واي كردوا لهال سوكوتي شخصي و خێزانی و سیاسی و لە هەموو ورد و درشتی ژیانیدا. سێ وە لە کۆتایی ئەم خاڵەدا دەڵێن لە ڕاستیدا قورئان و سنت دووشت نین. هەندێک کە زوا دەزانن قورئان و سنت دووشتی لە یەک جیاوازن، بەڵکو قورئان و سنت دووشتی تێک هەڵچێشن. بۆچی؟ چونکە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم واتە قورئان بەکردەوە و بە بەرجەستەکراوی و بە تەطبیق کراوی، کەواتە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر قورئانە، بەڵام لە حاڵاتی تەنفیزکران و جێبەجێکردندا دیارە هەر شتێکیش کە لە حاڵاتی تیۆریەوە دەهێنرێتە حاڵاتی جێبەجێکردنەوە زیاتر ڕوون دەبێتەوە و چاکتر خەڵک لی تێدەگا. کەواتە ئێمە کە تەماشای سنەت و سیرە و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەین، قورئانێکی زیندوو و بەرجەستەکراو دەبینین. بۆیەش دایکمان عایشە گوتوویەتی: فإن خلق رسول الله صلى الله عليه وسلم كان قرآن. ئەنجا سنت دەبێت بە سێ بەشی گشتی. یەک بەشێکی جەختکردنەوە تەئکیدە لەسەر ئەوەی کە لە قورئاندا هاتووە، بۆ وێنە خوای پەروەردگار باسی چاکە لەگەڵ دایک و باب دەکا و باسی ڕەوشتی جوان و بەرز دەکا و باسی سیلەی ڕەحم دەکا. پێغەمبەری صلی الله عليه وسلم لە فەرمایشتەکانیدا تەئکیدی لەسەر دەکاتەوە. ئەوە یەک. دوو بەشی دووەمی سنت بریتیە لە ڕوونکردنەوەی ئەوەی کە لە قورئاندا باس کراوە، بۆ وێنە قورئان دەفەرمێ نوێژێ بکەن، ڕۆژوو بگرن، زەکات بدەن، حەج بکە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم بە تەفسیل بۆی بەیان کردوین چۆن نوێژ بکەین، چۆن حەج بکەین، چۆن زەکات بدەین، چۆن ڕۆژوو بگرین. سێ بەشی سێمی سنت چەند شتێکە کە هەر لە سەرەتاوە سنت هێناونی، بۆ وێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو خاوەن سڕنووکێکی لە باڵندەکان و هەموو خاوەن کەلبەیەکی لە درندەکان بە حرام داناوە کە ئەوە لە قورئاندا نەهاتووە، هەر وەک لە موسلیمدا هاتووە. هەر ئاژەڵێک کەلبەی هەبێ وەک گورگ و چەقەڵ و پڵنگ و شێر، هەر باڵندەیەک چڕنووکی هەبێت و بە قولاب بێ، ئەوە خواردنی قەدەغەیە. هەروەها پێغەمبەر قەدەغەی کردووە کە ئینسان ئافرەتێک و خوشکی دایکی یاخود خوشکی بابی بەیەکەوە کۆبکاتەوە لە هاوسەریەتیدا. هەروەکو لە سەحیحدا هاتووە کە ئەوەش تەنیا لە سنەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام هاتووە، بەڵام بێگومان قورئان دەلالەت لەسەر هەردووچیان دەکات. بڕگەی نۆیەم محاکەمات و متەشابیهات. لە قورئاندا دوو شە بەکار هاتوون بۆ پێناسەی ئاەتەکانی قورئان کە بریتین لە محکەمات و متەشابیهات. وەک لە سوورەتی ئالی عیمراندا خوا ئاەتەکانی قورئان دەکاتە دوو بەش و دەفەرمێ: هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات. واتە خوا کتێبی بۆ تۆ ناردووە، هەندێک ئاەتی محکەمن، ئەوانە ئەسلی کتێبن،
و هەندێکیشیان متەشابیەن کەواتە ئاەتەکانی قورئان دەبنە دوو جۆر محکەمات و متەشابیهات بەڵام لە شوێنێکی دیکەدا خوا سوبحانەه و تەعالا ئاەتەکانی قورئانی هەموو بە محکەمات وەسف کردوونە وەکو دەفەرمێ ألف لام را كتاب أحكمت آياته ثم فصلت من لدن حكيم خبير واتە ئەلیف لام ڕا ئەمە کتێبێکە ئاەتەکانی هەموو محکەم کراون پاشان ڕوون کراونەوە لەلایەن خوای کاربەجێی شارەزاوە و لە شوێنێکی دیکەدا هەموو ئاەتەکانی قورئان بە متەشابیهات وەسف کراون عکسی ئەوەی دی وەکو دەفەرمێ الله نزل أحسن الحديث كتابا متشابها زومەڕ ئاەتی 23 واتە خوا باشترین فەرمایشتی ناردۆتە خوار کتێبێکە ئاەتەکانی متەشابیهەن جا ئەوە یانی چی زۆر بە کورتی دەیڵێم زانایان دەربارەی پێناسەی هەر کام لە محکەم و متەشابیهە زۆر قسەیان کردووە بەڵام من زۆر بە کورتی و پوختی دەڵێم محکەم واتە قایم و پتە و کە کەلێن و دەرزی تێنەکەوێ ئەوە مانای محکەمە دەڵێی ئەو قەڵایە قەڵایەکی محکەمە واتە قایم و پتەوە متەشابیهش واتە وێکچوو لێکچوو جاکە خوا سوبحانەه و تەعالا دەفەرمێ لە قورئاندا ئاەتانێکان محکەمن و ئەوانە ئەسڵی قورئانن واتە زۆربەی ئاەتەکانی قورئان مانایان ڕۆشنە چونکە محکەم کە لە ئەسڵدا بە مانای پتە و قایم دێ لێرەدا ینی ئەو ئاەتانە یەک مانایان هەیە و مانایان ڕوونە ئەنجا کە دەفەرمێ و ئوخەرە متەشابیهات بەڵام هەندێک ئاەت لە قورئاندا هەن مانای وێکچوویان هەیە واتە لە واتایەک زیاتر هەڵدەگرن بۆیە مانایەکەیان ڕۆشن نییە کەواتە محکەم و متەشابه واتە معنا ڕۆش و معنا وێکچوو یان یەک معنا هەڵگر و چەند معنا هەڵگر بەڵام ئەوە کە خوا سوبحانەه و تەعالا هەموو ئاەتەکانی قورئان بە محکەمات وەسف دەکات واتە هەموو ئاەتەکانی قورئان لەو ڕووەوە کە ڕەخنەیان لێ ناگیرێ محکەمن قایمن پتەون و جێ ڕەخنەیان تێدا نییە وەکە هەمووشیان بە متەشابه وەسف دەکا واتە هەموو ئاەتەکانی قورئان وێک دەچن لە ڕێک و پێچی و قایمی و پتەوی و لەوەدا کە هەڵە و کەم و کوڕی و ڕوویان تێناکات بڕگەی دێم و کۆتایی تەفسیر و تەئویل لاپەڕەنۆت و سێ دووشە لەلایەن زانایانەوە بەکار هاتوون بۆ لێکدانەوەی ئاەتەکانی قورئان وشەی تەفسیر و وشەی تەئویل پێناسەی تەفسیر ئاوا کراوە واتە دەرخستنی معنایەکی معقول کە بچێتە عەقڵەوە و پێناسەی تەئویلیش ئاوا کراوە گەڕانەوە بۆ سەر ئەسڵ کەواتە تەفسیر چییە واتە ڕوونکردنەوەی مانای ئاەتەکانی قورئان ئەدی تەئویل چییە واتە ئاەتێک بەڕواڵەت ئیشکالێک دروست دەکات دەبێ بیجێڕیەوە سەر ئەسڵەکەی بۆ وێنە خوا سوبحانەه و تەعالا دەفەرمێ وهو معكم أينما كنتم حەدید ئاەتی 4 واتە خوا لەگەڵتانە لە هەر شوێنێک بن جا ئایا ئێمە دەتوانین مانا ڕواڵەتیەکەی لێ بگرین و بڵێین خوا ئێستا لێرەیە نەخێر ناتوانین چونکە ئەوە دژ دەوەستێ لەگەڵ ئاەتی لەیسە کەمیثلیه شەی شوڕا ئاەتی 11 واتە هیچ شتێ وەک خوا نییە کەواتە ناگونجێ بڵێین خوا لێرەیە هەروەها دژ دەوەستێ لەگەڵ ئەوەدا کە دەفەرمێ ثم استوى على العرش حەدید ئاەتی 4 واتە پاشان خوا چووە سەر عەرش کەواتە ناتوانین بڵێین خوا لێرەیە ئەدی مانای وهو معكم أينما كنتم چییە دەبێت تەئویلی بکەین و بیجێڕینەوە بۆ ئەسڵەکەی واتە خوا لەگەڵتانە بە عیلم و قودرەت و ئیرادە و بە سیفاتەکانی لەگەڵتانە و چاودێرتانە و بەسەرتان ڕادەگات و لەژێر دەسەڵاتی خوا دەرباز نابن ئاوا دەبێ بیجێڕیتەوە بۆ ئەسڵەکەی دیارە ئێمە دواتر لە خاڵی پێنجەمدا باسی چۆنیەتی تەفسیرکردنی قورئان و باشترین شێواز و ڕێبازی لێک دانەوەی قورئان دەکەین بەڵام ئەوەی کە من لە کۆتایی ئەم بڕگەیەدا دەمەوێت بیڵێم ئەوەیە کە هەموو قورئان پێویستی نەک بە تەئویل نییە بەڵکو هەمووی پێویستی بە تەفسیریش نییە بۆچی چونکە خوا سوبحانەه و تەعالا ئەم قورئانەی ناردووە بۆ هەموو کەس و بۆ هەموو ئاستەکانی ناردووە کەواتە دەبێ هەموو کەس و هەموو ئاستەکان بەشی خۆیان لە قورئان تێبگەن خۆ ئەو هەموو خەڵکە نابێتە توێژەرەوە
مفەسیر. بەڵام هەموو کەس بەشی خۆی لە قورئان تێدەگا. جا ئایا بۆ ئەوە بەڵگەمان چییە؟ بەڵگەمان ئەوەیە کە خوا سوبحانەهو وتەعالە لە چەندان ئاەتدا ئەم قورئانە بەوە وەسف دەکات کە ڕۆشنە و ئاشکرایە و لێی تێدەگەن و ئاسان کراوە بۆ تێگەیشتن. بۆ وێنە لە سەرەتای سوورەتی حیجردا دەفەرمێ ئەلیف لام ڕا تیلکە ئایات الکتاب وقورئان مبین. حجر ئاەتی یەک کەواتە قورئان ڕۆشنە و ڕۆشنکەرەوەیە و لە سەرەتای یوسفدا دەفەرمێ ئەلیف لام ڕا تیلکە ئایات الکتاب المبین. ئاەتی یەک سوورەتی یوسف و بە هەمان شێوە لە سەرەتای سوورەتی شوعرادا دەفەرمێ تاسیم میم تیلکە ئایات الکتاب المبین. شوعرا ئاەتی دوو واتە ئەو ئاەتانە هی کتێبێکی ڕۆشنن یان ڕۆشنکەرەوەن و لە سوورەتی نەملدا دەفەرمێ تاسین تیلکە ئایات القورئان وکتاب مبین. نەمل ئاەتی یەک واتە تاسین ئەو ئاەتانە هی قورئان و کتێبێکی ڕۆن و ئاشکرا و ڕوونکەرەوەن و لە سەرەتای سوورەتی قەسەسدا دەفەرمێ تاسیم میم تیلکە ئایات الکتاب المبین و لە سەرەتای سوورەتی دوخاندا دەفەرمێ حامیم والکتاب المبین. دوخان ئاەتی دوو و لە سەرەتای سوورەتی فصیلەتدا دەفەرمێت کتاب فصلت آیاته قورئانا عربيا لقوم يعلمون. فصلت ئاەتی سێ و لە سەرەتای سوورەتی هوددا فەرموویەتی ئەلیف لام ڕا كتاب أحكمت آياته ثم فصلت من لدن حكيم خبير. آياتي يك سورة هود ولا سوار آيات لسورة قمر آياتي حفدو بستدو سيودو تل دا دفرمي ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر. قمر آياتي حفدا واتە بێگومان قورئانمان ئاسان کردووە بۆ لەبەرکردن بۆ لێ تێگەیشتن بۆ خوێندنەوە. ئایا کەس نییە بێ بیخوێنێتەوە لەبەری بکە لێی تێبگا کەواتە دوای ئەوەی خوا سوبحانەهو وتەعالە لەم هەموو ئاەتانەدا دەفەرمێ قورئان ڕوون و ئاشکرایە و ئاسانە. ئایا دەگونجێ بڵێین توێژەرەوان نەبێ لە قورئان تێناگەن؟ نەخێر، بەڵکو هەموو کەس بەشی خۆی لێی تێدەگا. بەڵام ئایا هیچ کەس هەیە هەموو شتێ لە قورئان تێبگان؟ نەخێر، بەس خوا سوبحانەهو وتەعالە هەموو نهێنیەکانی کە لە قورئاندا هەن دەیانزانێ. بەڵام هەر کەسە لە ئێمە لە قەدەر خۆی بەقەدەر بیرکردنەوەی خۆی و بەقەدەر خۆماندووکردن و بەقەدەر توانای خۆی دەتوانێت لە قورئان حاڵی بێ. ئەنجا بێگومان تەفسیرکردن و لێکدانەوەی زانا و شارەزایانیش بۆ ئەوەی ئەو ئاەتانەی کە هەموو کەس لێیان تێناگات ڕوونیان بکەنەوە و لێ تێگەیشتنیان بۆ خەڵکی ئاسان بکەن. خاڵی دووەم ئیمان پێهێنان و متمانە هەبوون بە قورئان. لاپەڕا 98. دووەمین ئەرکمان لە بەرامبەر قورئاندا ئەوەیە کە پاش ئاشنابوون بە قورئان و ناسینی قورئان کە لە خاڵی یەکەمدا بە درێژی باسمان کرد ئیمان پێبێنین و متمانەمان پێی هەبێ کە دیارە ئیمان پێهێنان و متمانە هەبوون بە قورئان دوو شتی تێک هەڵچێشن بەڵام یەکشت نین و لە یەک جیان هەرچەندە بەیەکەوە پەیوەستن. دیارە بڕواهێنان بە قورئان واتە ئیمان هێنان بەوە کە قورئان دوایین کتێبی خوایە سوبحانەهو وتەعالە و دوایین پەیامی خوایە بە پێغەمبەری کۆتایی خۆیدا ناردوویەتی و ئەویش لە جوبرائیل عەلەیهی سەڵات وەسەلام وەریگرتووە کە وەکو پێشتر باسمان کرد ئاەتەکان و فەرمایشتەکان ئەوە دەگەێنن جوبرائیل سەرۆکی هەموو فریشتەکانی خوای پەروەردگار بێ. بۆیە خوا سوبحانەهو وتەعالە ئەوی دیاری کردووە کە پێیک و پەیەم هێنەری بێت بۆ پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام. و مەبەستیشمان لە متمانە و باوەڕ هەبوون بە قورئان ئەوەیە کە هەرچی قورئان گرتوویەتە لە 100% هەمووی ڕاستە و بەقەد نووکی دەرزی کەم و کوڕی تێدا نییە. جا چ ئێمە لە هەموو تێبگەین چ لە هەندێکی تێنەگەین؟ گرنگ ئەوەیە کە ئێمە مادام خۆمان بە موسڵمان بزانین دەبێ متمانەمان هەبێ بەوە کە هەرچی لە قورئاندا هەیە لە 100% ڕاستە و بەقەد نووکی دەرزی کلێن و کەم و کوڕی تێدا نییە. دیارە متمانە هەبوون بەڕاستێتی قورئانیش بەرهەم و زادەی ئیمان هێنانە بە قورئان و هەر کەسێک بڕوای وابێ و قەناعەتی وابێ کە قورئان فەرمایشتی خوا و کتێبی خوایە سوبحانەهو وتەعالە ئەوە بەتەکید ئەو قەناعەت و بڕوایە چەندە بەهێز بێ لە دڵێکدا هێندەش متمانە هەبوون و باوڕ هەبوون بە قورئان لە دڵێکدا بەهێز دەبێ چونکە خوا سوبحانەهو وتەعالە سیفەتەکانیشی وەک خۆینی
خوش سبحانه وتعالى بەرزترین و تەواوترین زاتە بەڵکو هیچ شتێ وەک خوا نییە وەخوا وەک هیچ شتێ نییە وەک فەرموویەتی لەیسە کەمیثلیه شەیء شوڕا ئاەتی 11 دیارە ئەوەش هەم زاتی دەگرێتەوە و هەم سیفاتەکانیشی کەواتە سیفاتەکانی خوا تەواوترین و چاکترین سیفەتن وەک چۆن زاتی خوا تەواوترین زاتە و هەرخوا سبحانه وتعالى بوونەکەی لە خۆیەوەیە و غەیری خوا هەمووی بوونەکەی پێدراوە ئەوە تا کاتێک فرعون لە موسا و هاڕوونی برای عەلەیهما السەڵات وەسسەلام دەپرسێ فەمەن ڕەبوکوما یا موسا تاها ئاەتی 49 پەروەردیگارتان چێ ئەی موسا موسا عەلەیه السەڵات وەسسەلام زۆر بە کورتی وەڵامی دەداتەوە و دەڵێ قال ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى 50 سوورەتی تاها پەروەردیگارمان ئەو کەسەیە بوونی بە هەموو شتێک داوە و پاشان ڕێنمایشی کردووە بەڵێ تەنیا خوا سبحانه وتعالى بوونەکەی لە خۆیەوەیە و غەیری خوا هەمووی بوونی پێدراوە بۆیە کاتێکیش دێ کە بوونەکەیان لێ وەردەگرێتەوە سیفەتەکانی خوش بە هەمان شێوە بەبێ سنوور پەسند و چاک و تێر و تەواون واتە کە باسی زانیاری خوا دەکەین زانیاری خوا سنووری نییە ئەوە نییە بڵێ خوا پەروەردیگار ئەو شتانە دەزانێ بەڵام شتێک هەیە نایزانێ إن الله بكل شيء عليم أنفال آياتي 75 وكباسي الرحمة خوا دكين رحمة خوا بالسنورة وكفرمويتي ورحمتي وسعت كل شيء الإعراف آياتي 156 واتا الرحمة من حموشتيكي قرتوتوا وكباسي ويستي خوا دكين دلين هیچ شتێک نییە لە ژێر کۆنتڕۆڵ و ئیرادەی خوا بچێتە دەر وە کە باسی دەسەڵاتی خوا دەکەین باسی دەسەڵاتێکی بێسنوور دەکەین إن الله على كل شيء قدير بقرة آياتي 20 واتە خوا لەسەر هەموو شتێ بەتوانایە هەروەها ویستی خوا بێسنوورە و هەرچی بیەوێ دەیکات و ویستی خوا هەموو شتێ دەگرێتەوە إن ربك فعال لما يريد هود آياتي 107 و فەرمایشتی خواش کە بێگومان قورئان فەرمایشتی خوایە ئەوەیش وەک هەموو سیفاتەکانی خوا لەو پەڕی تەواویدایە وەک خوا دەفەرمێ وتمت كلمة ربك صدقا وعدلا و فەرمایشتی پەروەردیگارت تەواوی کردووە لە ڕاستی و لە دادگەریدا چونکە فەرمایشتی خوا دەبێتەوە بە دوو جۆر یان هەوڵدانە یاخود بڕیاردانە هەواڵەکانی خوا سبحانه وتعالى ئەوەی کە خوا هەواڵی پێدەدا کە لە سەدا 100 ڕاستن هەروەها حکم و بڕیارەکانیشی لە سەدا 100 دادگەرانە و بەجێن بەڵێ فەرمایشتی پەروەردیگارمان لە ڕاستیدا و لە دادگەریدا تەواویان کردووە ئێستاش دوای ئەم ڕوونکردنەوەیە با تەماشای ئەم چەند ئاەتە بە پێزەی خوای پەروەردیگار بکەین کە چۆن لەسەر موسڵمانان و ئیمانداران پێویست دەکات ئیمان بە کتێبی خوا بێن و متمانەشیان هەبێ بە کتێبی خوا سبحانه وتعالى دەفەرمێ خوا سبحانه وتعالى ڕوو لە ئێمەی مسلمان و خاوەن ئیمان دەکات و دەفەرمێ ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە ئیمان بێنن بەخوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلمەوە بەو کتێبەی ناردوویەتە سەر پێغەمبەرەکەی و بەو کتێبەی کە لە پێشەوە ناردوویەتی واتە بە هەموو ئەو کتێبانەی لە پێشدا ناردوونی ینی پێش قورئان ئەدی کەسێک ئیمان نەهێنێ ومن يكفر بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر فقد ضل ضلالا بعيدا وهر کەسێک بێبڕوا بێت بە خوا و فریشتەکانی خوا و کتێبەکانی خوا و پێغەمبەرانی خوا و بە ڕۆژی دوایی ئەوە زۆر بە شێوەیەکی ئاشکرا گومڕابووە واتە گومڕابوونەکەی هیچ تەم و مژی تێدا لەسەر نییە کەواتە ئێمەی ئیماندار لەسەرمان پێویست کراوە کە ئیمان بە کتێبی خوا بێنین لێرەدا پرسیارێک دروست دەبێ باشە کە ئێمە ئیماندارین دیارە ئیمانمان بە کتێبی خوا هەیە ئەدی بۆچی خوا دەفەرمێ یا ئەیوهە الذین آمنوا آمنوا بالله ورسوله والكتاب الذي نزل على رسوله والكتاب الذي أنزل من قبل وڵامەکەی هەر ئەوەیە کە ئیمان پلە ئایا ئیمانی جبرائیل عليه الصلاة والسلام وەکو ئیمانی خەڵکی دیکەوایە بەتەئکید نەخێر و ئایا ئیمانی پێغەمبەری کۆتایی و باقی پێغەمبەرانی دیکە وەک ئیمانی خەڵکی دیکەوایە بەتەئکید نەخێر و ئایا ئیمانی هاوڵانی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بنەماڵە و خزمانی نزیکی کە لە خزمەتی دابوون و ڕۆژانە و شەوانە بینی ویانە
کە وەحی بۆ سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دابەزیەوە وەک ئیمانی خەڵکی دیکە وایە کە لەو جەوەدا نەژیاون بێگومان نەخێر کەواتە ئیمان پلە پلەیە بۆیەش خوا سبحانه وتعالى دەفەرمێ ئیمان بێنن واتە ئیمانەکەتان تەواوتر بکەن و پلە پلە سەرکەون هەتا ئیمانێکی تەواو و کامڵ و تێر و تەسەل بەدەست دێنن. هەروەها لە سوورەتی ئەنعامدا خوا تەبارەک وتعالە لەسەر زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئایا جگە لەخوا دادوەرێکی دیکە یاخود حکمڕانێکی دیکە بەمانای حەڵال و حرام دانەر بخوازم لە حاڵێکدا کە ئەو کتێبی بۆ ئێوە ناردووە و ڕوونی کردوتەوە واتە هەموو شتێکی تێدا ڕوون کردوتەوە واتە چۆن بۆم هەیە غێری ئەو خوایە کە کتێب و بەرنامەی ناردووە و هەموو شتێکی تێدا ڕوون کراوەتەوە بکەم بە دادوەر و حکمڕانی خۆم و ئەوانش کە کتێبمان پێ داون واتە زانایانی جوولەکە و نەسڕانی ئەوانەی دیکەش کە خۆیان بە خاوەن کتێبی ئاسمانی دەزانن دڵنیان کە لەلایەن پەروەردگارتەوە بۆ تۆ هاتووە و بە حەق هاتووە کەواتە تۆ لەوانە مەبە کە دەکەونە گومان و دوودڵیەوە. دیارە لێرەدا ڕووی دواندن لە پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڵام مەبەست پێی خەڵکی دیکەیە مەبەست پێی ئومەتەکەیەتی و مەبەست پێی هەر کەسێکە کە قورئان دەخوێنێ. پاشان دەفەرمێ وتمت كلمة ربك صدقا وعدلا و وشەی پەروەردگارت واتە وشەکانی فەرمایشتەکانی پەروەردگارت تەواویان کردووە لە ڕاستی و لە دادگەریدا گۆڕی نییە بۆ فەرمایشت و وشەکانی خوا وەخوا بیسەری زانایە بیسەرە قسەی خەڵک دەبیستێ و داوایان دەبیستێ و دەنگەکانیان دەبیستێ وەزانایە و دەزانێت چیان پێویستە بۆ یەک کتێبی خۆی کە ناردووە بە تەواوی وەڵام گۆی داخوازیەکانی ئەو ئینسانەیە و وەڵام گۆی داخوازیە فیتریەکانیانە هەروەها خواڕوو لە پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم دەکات بەڵام وەک دەڵێ دیوار لەگەڵ تۆمە گوێ سوانە گوێت لێبێ بڕواڵەت ڕوو لە پێغەمبەرە بەڵام لە ڕاستیدا لەگەڵ ئومەتی پێغەمبەریەتی صلی الله عليه وسلم کە دەفەرمێ فإن كنت في شك مما أنزلنا إليك فاسأل الذين يقرؤون الكتاب من قبلك لقد جاءك الحق من ربك فلا تكونن من الممترين ولا تكونن من الذين كذبوا بآيات الله فتكون من الخاسرين ئەفەرمێ پێش ئەوەی ئەم دوو ئاەتە تەفسیر بکەم و مانایان لێک بدەمەوە بە کوردی و بە کورتی دەڵێم متمانە هەبوون بەڕاستی قورئان و ئیمان بوون بەوە کە فەرمایشتی خوایە و متمانە پێبوونی کە هەرچی تێیدایە حەقە زۆر شتێکی گەورەیە و تەنانەت پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلمیش کە خوا ئەم قورئانەی ناردۆتە سەر دڵی و دەرونی و بێگومان بەقەدەر نوچی دەرزی خەتەرەی گومان و دوودڵی بەدڵدا نەهاتووە کەچی دیسان خوا سبحانه وتعالى ئەو ڕاستەی دەخاتەوە بەرچاو کە وەکو گوتم زیاتر مەبەست پێی ئومەتەکەیەتی بەڵام بە هەر حاڵ ڕووی دواندنیش لەوە دەفەرمێ فإن كنت في شك مما أنزلنا إليك جا ئەگەر لە دوودڵی دابووی لەوەدا کە ناردوومانەتە خوارێ بۆ تۆ کە قورئانە وشەی شک لە زمانی عەرەبیدا ئەوەیە کە بوون و نەبوونی شتێک بەقەد یەکدا بنەی هەردوو لای وەک یەک بن کە ئەوە بە کوردی پێی دەڵێن دوودڵی بەڵام گومان ظن ئەوەیە کە پێت وابێ شتێک ئەگەری بوونەکەی زیاترە لە نەبوونەکەی یاخود ئەگەری نەبوونی زیاترە لە بوونەکەی و لایەکیان زاڵە بەسەر لایەکیاندا ئەگەر دوودڵ بوویلەوە کە بۆ لای تۆمان ناردۆتە خوارێ فاسأل الذين يقرؤون الكتاب من قبلك ئەوە لەوانە بپرسە کە لە پێش تۆدا کتێبیان خوێندۆتەوە واتە لە شارەزانی کتێبەکانی خوا بپرسە ئەوانەی شارەزای کتێبە ئاسمانیەکانن ئەگەر لەوان بپرسێ دڵنیا دەبی ئەو قورئانش کە بۆ تۆ هاتووە دوایین کتێبی خوایە چونکە لەو کتێبانەی پێشوودا هەواڵ دراوە بە هاتنی قورئان و هەواڵ دراوە بە هاتنی پێغەمبەری کۆتاییش محەممەد صلی الله عليه وسلم لقد جاءك الحق من ربك بێگومان لە پەروەردیگارتەوە حەقت بۆ هاتووە فلا تكونن من الممترين
جا بە هیچ شێوەیەک لەوانە نەبێ کە دەکەونە دوودڵیەوە ولا تكونن من الذين كذبوا بآيات الله فتكون من الخاسرين و بە هیچ شێوەیەک لەو کەسانە مەبە کە ئاەتەکانی خوا بە درۆ دەزانن ئەگەر وابێ لە زیان باران دەبی و لە سوورەتی بەقەرەدا خوا سبحانه وتعالى دەفەرمێ ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين بقرة آيات 1 بۆ 2 ألف لام ميم ئەو کتێبە گومانی تێدا نییە ڕێنماییە بۆ پارێزگاران هەڵبەتە ئەم ئاەتانم هەر بە نمونە هێناونە ئەگەرنا ئاەتی دیکە زۆرن لەو بارەوە و هەموو ئەو ئاەتانە ئەم دوو ڕاستیەمان دەخەنە بەردەست کە هەر کەسێک خۆی بە ئیماندار بە بڕوادار بزانێ دەبێت 100% بڕوای بەوە بێ کە قورئان فەرمایشتی خوایە و پاشان باوڕ و متمانەشی هەبێ بەو فەرمایشتەی خوا کە هەرچی تێیدا هاتووە حەق و ڕاستی و هیچ خەوش و پلە و حیز ناڕێکێکی تێدا نیە جا لێرەدا با تەماشا بکەین ئایا بڕوا هەبوون بە قورئان و باوەڕ پێبوونی بڕوا مانای ئیمانە و باوەڕیش مانای فیقەیە لە چیدا دەردەکەوێ دیارە شێرراوەیە وەک لە ئەثەردا هاتووە ئیمان پەنهانە و ئیسلامیش ئاشکرایە جا ئایا ئێمە چۆن بزانین خۆمان یان خەڵکی ئیمانی بە قورئان هەیە و متمانەی پێی هەیە لە ڕاستیدا ئەوە لە هەڵوێست و ڕەفتارەکاندا دەردەکەوێت و بەرجەستە دەبێ هەر کەسە چەندە ئیمانی بە قورئان هەیە و چەندە متمانەی بە قورئان هەیە ئەنجا من 4 شتم کردوون بە تەرازوو 4 پێوەەر بۆ زانینی ئەندازەی بڕوا و باوەڕ هەبوون بە قورئان یەکەم هەندێک لە زانایان و لە توێژەرەوانی قورئان کە دوایە ئاماژە بە 2 وێنە دەکەم لەژێر زەختی ئەو واقعە فیکری و سیاسیەدا کە تیایدا ژیاون زۆر جار ویستویانە ئاەتەکان بە جۆرێک مانا بکەن کە لەگەڵ ڕواڵەتی ئەو مانایەدا ناگونجێ بەواتایەکی دیکە ویستویانە ئاەتەکان مل پێ بسوڕێنن بەم لاولادا بۆچی بۆ ئەوەی بچێتە عەقڵی هەندێک خەڵکەوە لە هەندێک تەفسیردا بینیومە دەڵێ ئێمە ئەم ئاەتە ئەگەر وەک ڕواڵەتەکەی تەفسیری بکەین ناچێتە عەقڵی خەڵکەوە لەبەر ئەوە دەبێ بە نەوعێک تەفسیری بکەین بچێتە عەقڵی خەڵکەوە جا ئایا ئەو هەڵوێستە ڕاستە بە تەئکید نەخێر دەچێتە عەقڵی خەڵک یان ناچێتە عەقڵیانەوە ئەوە خەتای عەقڵی خەڵکە کە مانایەکی ڕاست و دروستی ئاەتی خوای کاربەجەی تێدا جێنابێتەوە دەبێ خەڵک گلەیی لە عەقڵی خۆی بکات و دەبێ خەڵک عەقڵی خۆی ڕاست بکاتەوە نەک ئاەتەکانی پێمل پێ بسوڕێنن و بیانگۆڕن و واتایەکی سەیرۆکیان لێ بدەن کە لەگەڵ عەقڵی خەڵکدا بگونجێ ئەلێرەدا ئیمان هەبوون بە قورئان و متمانە هەبوون بە قورئان یاخود نەبوون یاخود پلەکەی چەندە لێرەدا دەردەکەوێ بۆ نمونە شێخ محەممەد عەبدەی میسری کە زانایەکی ناوداری ئیسلامە لە تەفسیری ئەو ئاەتانەدا کە باسی لەدبوونی دەریای سوور دەکەن بۆ موسا عەلەیه السەڵات وەسسەلام و بۆ بەنی ئیسرائیل کاتێک کە لە چەنگی فیرعەون ڕادەکەن وەک خوا دەفەرمێت وَإِذْ فَرَقْنَا بِكُمُ الْبَحْرَ فَأَنْجَيْنَاكُمْ وَأَغْرَقْنَا آلَ فِرْعَوْنَ وَأَنْتُمْ تَنْظُرُونَ واتە یاد بکەنەوە ئەی جوولەکەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوا چ چاکەیەکی لەگەڵ پێشینتان کردووە کاتێک کە دەریامان لەت کرد و ئێوەمان دەرباز کرد و فیرعەون و دار و دەستەکەیشمان خنکاند و ئێوەش تەماشاتان دەکردن جا شێخ محەممەد عەبدە لێرەدا چۆنی تەفسیر دەکات دەڵێ لەو حاڵاتەدا دیارە هەڵکشان و داکشانی دەریا بووە کە لە ئەنجامی هێزی کێشەندەی نێوانی مانگ و زەویدا دەریا هەڵکشان و داکشانی دەبێ جا دەڵێ ئەو کاتە دەریا لە حاڵاتی داکشان بووە کە پەڕیونەوە کە بێگومان ئەوە شتێکی دوورە هەروەها تەیڕەن ئەبابیل کە خوا لە سوورەتی فیلدا باسی کردوون و جۆرە باڵندەیەک بوون و خوا وەک سوپایەکی تایبەتی خۆی بەکاری هێناون بۆ لە نێو بردننی سوپاکەی ئەبڕەها کە هاتبوو بۆ ڕوخاندنی کەعبە وەک فەرموویەتی ئەلەم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە بئەصحابی الفیل ئاەتی 1 تاکو ئاەتی 5 سوورەتی فیل کەچی ئەو دەڵێ سوپایەکەی ئەبڕەها تووشی نەخۆشی تاعون بوون واتە تەیڕەن ئەبابیل بە میکرۆب وەسف دەکات میکرۆبێک کە نابیندرێ وەخوا عەزەوەجەل لە سوورەتی ئالی عیمراندا باسی مەسەلەیەک دەکا و دەفەرموێ جوولەکەکان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم یان گوت الذين قالوا
إن الله عهد إلينا ألا نؤمن لرسول حتى يأتينا بقربان تأكله النار قل قد جاءكم رسل من قبلي بالبينات وبالذي قلتم فلم قتلتموهم إن كنتم صادقين واتخوا پێ ڕاگەیاندوین کە ئیمان بە هیچ پێغەمبەرێک نەهێنین تاکو قوربانیەکمان بۆ نەکا کە ئاگر بێتە خوار لە ئاسمانێ و بیخوات و بیسووتێنێ محەممەد ڕەشید ڕەدا خوا لەی خۆش بێ ئاوای تەفسیر دەکا و دەڵێ مەرج نییە ئەوە بوو بێ بەڵام مەبەست ئەوەیە کە بۆ خۆیان قوربانیەکەیان سوتاندووە و ئاگریان تێبەرداوە کەچی خوا بەدەقی ئاەت دەفەرموێ قل قد جاءكم رسل من قبلي بالبينات وبالذي قلتم فلم قتلتموهم إن كنتم صادقين بەڵێ لە پێش مندا پێغەمبەرانێک بەڵگەی ڕوون و ئاشکرایان بۆ هێناون و ئەوەش کە دەیڵێن ئەوەشیان بۆ هێنان ئەنجا کە تۆ تەماشای تەورات دەکەی لە تەوراتدا هەیە کە چەند جارێک جوولەکەکان قوربانیان کردووە ئەو کاتە معجیزە بووە بۆ موسا عەلەیهی سەڵات وەسەلام و لە سەردەمی سولەیمانیشدا بووە و لە سەردەمی پێغەمبەرانی دیکەشدا بووە کە دوای ئەوەی قوربانیان کردووە ئاگر لە ئاسمانێ هاتۆتە خوارێ و سوتاندوویەتی و بۆتە قەرەبوت و ئەوە معجیزەیەک بووە بەڵام کە لە عەقڵی خەڵکی ئەم سەردەمەوە ناچێ تۆ بێنی مانایەکی دیکەی سەیری لێ بدەیەوە ئەوە بەڕاستی جۆرێکە لە کەمی متمانە هەبوون کە لەوانەیە ئەو کەسە لە قەراری نەفسی خۆیشیدا بزانێ کە ئەو مانایی نییە بەڵام دەڵێ ئاخر مانایەکەی دیکە ناچێتە عەقڵی خەڵکەوە بابی گونجێنین لەگەڵ عەقڵی خەڵکدا بەڵام بێگومان ئەوە نابێت بەڵکو دەبێ خەڵک عەقڵی خۆی گەورە و فراوان بکە هەتا جێ ڕاستیەکانی قورئانی تێدا بێتەوە نەک ڕاستیەکانی قورئان بە جۆرێک تەشوێ و تاشی بکەین و لەق و پۆپیان بکەین و بیان کەین بە تەیری معقول بۆ ئەوەی لە عەقڵی خەڵکیدا جیان بێتەوە دووەم کەوتنە دوودڵی لە بەرامبەر هەندێک لە یاساکانی قورئاندا ئەوەش کەم و زۆر دەبینرێ بۆ وێنە مەسەلەی سزای دەستبڕین دەگوترێ بە باسی سزای دەستبڕین نەکەین عەقڵی خەڵکی ئێستا ئەوەتە قبول ناکە یان مەسەلەی تۆڵەی کوشتن قیساس یان ئەو سزایانەی دیکە کە لە قورئاندا هاتوون بەڵام ئیمان هەبوون بە قورئان و متمانە هەبوون بە قورئان ئەوەیە کە هەرچی خوا فەرموویەتی مادام دەزانین خوا فەرموویەتی جا سزایە یان پاداشتە یان حەقیقەتێکی مێژوویە دەبێ وەری بگرین و قبولمان بێ و دڵنیاش بین کە هەرگیز ڕاستیەکی قورئان لەگەڵ هیچ دەرهاویشتە و بڕیارێکی ڕاست و دروست عەقڵ و زانست و واقیعدا تێک ناگیرێ ئەنجا ئایا ئەو ڕاستەی جا یاسایەکی شەریعەتە یان هەر شتێکی دیکەیە دەچێتە عەقڵی خەڵک یان نا ئەوە گرفت و کێشەی خۆیان و کێشەی قورئان نییە و خەڵک وای لەخۆ کردووە کە ڕاستیەکانی قورئان هەزم نەکات بۆیە دەبێ ئەوان عەقڵی خۆیان چارەسەر بکەن نەک ئێمە ڕاستیەکانی قورئان یاخود یاساکان بگۆڕین سێم دەرکەوتنی هەندێک نهێنی کە زانیاری ئێستا دەریان دەخات پەلەکردن لەوەدا کە بێن ئاەتەکانی قورئانیان فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئەو دەرهاویشتە و بیردۆزە زانستیانەدا بگونجێنن ئەویش دیسان زۆرێکە لە کەم متمانەیی بە قورئان ئێمە نابێ پێمان وابێ کاتێک قورئان لەگەڵ دەرهاویشتەکانی زانستی ئەم سەردەمەدا دەگونجێنین ئەوە دیفاع لە قورئان دەکەین چونکە کەلامی خوا و فەرمایشتی خوا لەوە بەرزترە و پەچی لەسەر ئەو جۆرە دیفاع لێکردنە نەکەوتووە مەگەر شتێک ببێتە حەقیقەتێکی علمی و وەکە تازە نکۆڵی لێ نەکرێ وەک سوورانەوەی زەوی بە دەوری خۆی و خۆردا و ئەو حەقیقەتە علمیانەی کە لە بواری فیزیا و کیمیا و گەردون ناسی و لە بواری پزیشکیدا دەرکەوتون ئەوە ئەو کاتە گرفت نییە بەڵام تا نەبن بە حەقیقەتی علمی نابێ پەلە بکەین لەوەدا کە ئاەتەکانی خوای پەروەردگار بگونجێنین لەگەڵ دەرهاویشتەکان و بەرهەمی زانستدا چوارەم بەراوردکردنی هەندێک ڕاستی و یاسای ئیسلام لەگەڵ تەوژم و بیرۆکەی تازەدا وەک سۆسیالیزم کاپیتالیزم سیکۆلاریزم دیموکراسی کە بێگومان ئیسلام چەندان خاڵی هاوبەشی هەن لەگەڵ زۆر لە بیردۆزەکاندا
بەڵام نابێ ئیسلام لەگەڵ ئەو بیردۆزە و ڕێچکانەدا بخەینە تەرازوەوە و پێکەوە بەراوردیان بکەین وەک کاتی خۆی هەندێک لە زانانی کتێبی وان دەنووسی بۆ وێنە یەکێشیان ئیشتراکێت ئیسلامی دەنووسی و یەکی دیکە دیموقراتێتی ئیسلامی کە لە ڕاستیدا ئەوە جۆرێکە لە زەمکردنی ئیسلام و قورئان نەک مەدەحکردنیان. من زۆر جار وتومە ئێمە بەوە مەدحی قورئان و ئیسلام ناکەین کە بەراوردیان دەکەین لەگەڵ شتێک کە زادەی فیکری بەشەرە. کاتی خۆی کە باسی سۆسیالیزم دەکرا دەیانگو تەواو هەرگیز لەوە چاکتر نابێ، بەڵام هەر ئەوەندەمان زانی بەزاری شکاو ئەو کۆمەڵگەیە کە لەسەر بناغەی سۆسیالیزم بنیادنرا بوو هەڵوەشایەوە و تێکچوو. جا ئەگەر گوتبامان ئیسلام و سۆسیالیزم وەک یەکن دەبوو بڵین ئەوە ئیسلامیش فەشەلی هێنا، یان ئێستا کە باسی سێکۆلاریزم دەکرێ و باسی سیستەمی سەرمایەداری دەکرێت و باسی جیهانگیری دەکرێت و زۆر مەدحی دیموکراسی دەکرێت کە نەک دوایی هەر ئێستا لە ڕۆژئاوا ڕخنەی زۆر جددی ئاراستەی دیموکراسی دەکرێت کە دیموکراسی حکمی گەل نییە وەک بانگەشەی بۆ دەکرێت، بەڵکو حکمی کەمینەیەکی خاوەن پارەی ڕاگەیاندن بەدەستی چەواشەکەرە بەسەر زۆرینەیەکی ئیخفال کراودا. وەک لە کتێبی چەند مەسەلەیەکی باوی سەردەمدا باسم کردووە، کەواتە وەختێک ئێمە بین ئیسلام لەگەڵ دیموکراسی بە دوو ڕووی حەقیقەتێکدا بنین و ئیسلام لەگەڵ ئەوەدا تێکەڵ بکەین، کاتێک کە دیموکراسی فەشەل دێنێ وەکو دوێنێ سۆسیالیزم فەشەلی هێنا لەگەڵ دیموکراسیش فەشەلی هێنا، دەبێ بڵین ئیسلامیشی لەگەڵ ڕۆیش. بۆیە ئیمان هەبوون بە قورئان و متمانە هەبوون بە قورئان ئەوەیە کە ئێمە پێمان وانە بێ کە شتێکی دیکەی لە قورئان گرنگتر هەیە، بەڵکو شتێکی دیکە وەک قورئان هەیە، هەتا بڵێن قورئانی ژوای گوتووە. بەڵێ خاڵی هاوبەش هەیە لە نێوانی ئیسلام و دیموکراسیدا و خاڵی هاوبەش هەیە لە نێوان ئیسلام و سیستەمی سۆسیالیزمدا و خاڵی هاوبەشیش هەیە لە نێوان ئیسلام و سەرمایەداریشدا. هەروەها لە بیردۆزەکانی دیکەشدا کەم و زۆر ئیسلام خاڵی هاوبەشی لەگەڵ یاندا هەیە، بەڵام ئیسلام وەک هیچ کام لەوانە نییە و بە تەئکید هیچ فیکرەیەکی بەشەر نییە کە کەم و کوڕی تێدا نەبێ و کرچ و کاڵی تێدا نەبێ، بەڵام قورئان حەقیقەتی ڕەهایە. وتمت کەلیمەت ڕەبیکە صیدقا وعەدلا. دیارە هۆی ئەوەش ئاشکرا ئیسلام و قورئانێک کە لە زانیاری ڕەها و بێسنووری خواوە سەرچاوە دەگرن، دیارە ڕاستی ڕەهایان تێدایە، بەڵام بیردۆزە و ڕێچکەکانی بەشەر کە زادەی بیر و زەینی مرۆڤن و مرۆڤیش سنووردارە و نیسبیە و گۆزەش چی تێدا بێ هەر ئەوەی لێ دەڕژێ. خاڵی سێم چاک خوێندنەوەی قورئان و لەبەرکردن و تێوەڕمان و تێگەیشتنی لاپەڕە 118. سێمین ئەرچی سەرشانمان بەرامبەر بە قورئان ئەوەیە کە چاکی بخوێنینەوە، پاشان لەبەری بکەین و تێوە ڕابمێنین و تێی بگەین و باش لەی حاڵی بین. بۆچی؟ چونکە ئەوە ئامانجە گشتی و سەرەکی قورئان بۆی نێردراوەتە خوار، ئەوەیە کە لێی تێبگەین و کاری پێ بکەین وەک خۆی کاربەجێ دەفەرمێ كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. واتە ئەما کتێبێکە بۆ لای تۆمان ناردووە، بەپێزە، بەرەکەتدارە، بەرهەمدارە بۆ ئەوەی لە ئاەتەکانیەوە ڕامێنن و بۆ ئەوەی خاوەن عەقڵەکان پەندی لێوەربگرن واتە کاری پێ بکەن و لەی بەهرەمەند بن. دیاریشە کە ئێمە کاتێک دەتوانین لە قورئان ورد بینەوە و تێی ڕابمێنین و پاشان لەی بەهرەمەند ببین و پەندی لێوەربگرین کە بە شێوەیەکی ڕاست و دروست بخوێنینەوە و پاشان هەوڵ بدەین لەبەری بکەین، دوای ئەوە دەستمان لە تێوەڕمان و تێگەیشتنی و پاشان بەهرە لێوەرگرتنی گیر دەبێ. چاک خوێندنەوەی قورئان. با تەماشای ئەم ئاەتانە بکەین دەربارەی چاک خوێندنەوەی قورئان. خوا سبحانه وتعالى لسورة إسراء دفرمي وقرآنا فرقناه لتقرأه على الناس على مكث ونزلناه تنزيلا. واتا ئەمە قورئانێکە بەشبەشمان کردووە، یانی هەمومان پێکەوە نەناردووە و بەشبەشمان کردووە ئاەت ئاەت و سوورەت سوورەت لتەقرأه على الناس على مكث بۆ ئەوەی بەسەر خەڵکیدا بخوێنیتەوە بە شوێنەیی. على مكث واتە على تەمهیل بە شوێنەیی، وردە وردە، پلە پلە،
ونەزەلناه تەنزیلا و پلە پلەش ناردوومانەتە خوارێ ئەندازە ناردوومانەتە خوار وەک شارەزایانی زانستیەکانی قورئان دەڵێن ئونزیلە مونەجەمە بەش بەش نردراوەتە خوار نەک هەمووی لێکڕا. هەروەها خوا سبحانه وتعالى لە سوورەتی فورقاندا وقال الذين كفروا لولا نزل عليه القرآن جملة واحدة كذلك لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا. واتە ئەوانەی بێبڕوان گوتیان بۆچی قورئانی بە یەک جار بۆ دانەبەزێنراوە خوش دەفەرمێ ئەوەمان بۆ دابەزاندووی پلە پلە و لە ماوەی 23 ساڵدا بۆ ئەوەی عەقڵ و دڵتی پێ بچەسپێنن. هەر جارێ سوورەتێک هاتووە و پێغەمبەر صلی الله علیه وسلم زیاتر دامەزراو بووە و زۆر بە جوانیش بۆمان خوێندوویەوە. ئەگەر هەمووی لێکڕادا بەزی بووایە نەدەگونجا ئاوا بخوێندرێتەوە و بەو شێوەیەش لە عەقڵ و دڵی پێغەمبەردا صلی الله علیه وسلم نەدەچەسپی. ئەوە لەکوێ تۆ بێی هەر ڕۆژە چەند ئاەتێک لەبەر بکەی و باش هەزمیان بکەی و لە عەقڵ و دڵی خۆتیاندا بچەسپێنی و ئەوە لەکوێ کە بینی ئەندازەیەکی زۆر لە قورئان لەبەر بکەی بەڵام دوای لە بیرت بچێتەوە. هەروەها هەر دەربارەی چاک خوێندنەوەی قورئان خوا لە سوورەتی مزەممیلدا دەفەرمێ وەرەتیل القورئانە تەرتیلا. مزەممیل ئاەتی 4 واتە و قورئان بخوێنەوە بەڕێک و پێچی لە زمانی عەرەبیدا دەگوترێ ذەخر واتە زارێکی ددان ڕێک و پێک کەواتە تەرتیل ئەوەیە کە پیتەکانی قورئان وشەکانی قورئان و بڕگەکانی قورئان هەر کامێکیان حەقی خۆی پێ بدەی. ابن كثير لتفسيركي خويدا و لتفسيري أودا كدفرمي ورتل القرآن ترتيلا دلي بشيني بخوينوا بكاو خو بليلي مكا سنكا أو زياتر هاوكار الدبي بو أوي لقرآن تيبقيو ليورد بيوا و پیغمبری صلی الله علیه وسلم هەروای دەخوێندەوە. ئەنجا با دەربارەی چۆنیەتی خوێندنەوەی قورئان و چاک خوێندنەوە و جوان خوێندنەوەی کە ئێستا زانیاریەکی سربەخۆ هەیە لەو بارەوە پێی دەگوترێ علم التەجوید واتە زانیاری چاک خوێندنەوە و جوان خوێندنەوەی قورئان. با سەرنجی چەند فەرموودەیەکی پێغەمبەری صلی الله علیه وسلم بدەین کە لە صحیحی بوخاریدا هاتووە و دەفەرمێ پرسیار لە ئەنەسی کوڕی مالیک کرا دەربارەی چۆنیەتی قورئان خوێندنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەویش گوتی لێکی دەچێشایەوە دوایی ئەنەس بۆ فێرکردنی کابرا تا بیخاتە بەرچاوی و بۆی بەرجەستە بکە بسم الله الرحمن الرحیمی خوێندەوە بسم اللهی درێژ کردەوە ڕەحمانی درێژ کردەوە ڕەحیمی درێژ کردەوە واتە پەلەی نەکرد. و لە حەدیثێکی تردا کە ئەحمەد و ئەبوو داود ڕیوایەتیان کردووە کە ئەفەرمێ پرسیار لە سەلەمە داچی بڕواداران کراوە خوای لێ ڕازی بێ دەربارەی چۆنیەتی قورئان خوێندنی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەویش گوتوویەتی پێغەمبەر ئاەت ئاەت قورئان خوێندنەکەی خۆی لێک دەپچڕی بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمین الرحمن الرحیم مالك يوم الدين. دیارە خوش سبحانه وتعالى با پەلە فەرمایشتی خۆی لەگەڵ پێغەمبەردا نەفەرمووە بەڵکو بە شوێنەیی و بەڕاستی فەرمایشتی خوا وەکو قسەی خەڵکی دیکە نییە ڕێزی بکەی. بۆیە لە صحیحی بوخاریدا هاتووە کە یەکێ گوتی من بە 3 شەو ڕۆژان هەموو قورئانێ دەخوێنم. عەبدوڵڵای کوڕی مەسعودیش فەرمووی وەک خوێندنەوەی شیعر بە خێرایی دەیخوێنیتەوە بەڵێ قورئان فەرمایشتی خوایە و دەبێ بەڕێزەوە و بەویقارەوە بخوێنرێ و ئەوەندە وەختت لێ چاو نەبێ کە قورئانەکەی پێدەخوێنی. 3 هەروەها پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ کە بوخاری ڕیوایەتی کردیە لەم حەدیسەدا قورئان بە دەنگەکانی خۆتان جوان بکەن. دیارە قورئان بۆ خۆی هەر جوانە بەڵام ئەگەر بە دەنگی خۆش و بە جوانی و ڕێکی و لەباری بخوێندرێ دیارە جوانتر دەبێ. هەروەها پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی لە حەدیثێکی تردا کە بوخاری ڕیوایەتی کردووە هەر کەسێک دەنگی خۆی بە قورئان نەلارێنێتەوە لە ئێمە نییە. هەڵبەتە لێرەدا کە باسی چاک خوێندنەوەی قورئان دەکەین مەبەست ئەوە نییە کە هەموو وزە و توانامان بخەینە سەر ئەوەی چۆن پیت و وشەکان گۆ بکەین و لە مەخرەجی خۆیان دەربچن بەڵێ پێویستە
بەقەدەر خۆی ئەولایەنە گرنگی پێ بدرێ، بەڵام بە تەئەکید خوێندنەوەی قورئان بۆ لێ تێگەیشتنیەتی کەواتە نابێ خۆ خەریککردن بە چاک خوێندنەوەی قورئانەوە لەسەر حسابی لێ تێگەیشتن و پاشان ئیش پێکردنی بێ، بەڵکو دەبێ هەر شتا بەپێی خۆی گرنگی پێ بدرێ و چاک خوێندنی قورئانیش بە تەئەکید پێویستە بەقەدەر خۆی گرنگی پێ بدرێ و لێ تێگەیشتن و پاشان کار پێکردنی و پێوە پابەندبوونی هەر کامێک لەوانە دەبێ حەقی خۆی بدرێتێ، نەک حەقی هەموو لایەنەکان بدرێ بەلایەنێک. لەبەرکردنی قورئان سەبارەت بە لەبەرکردنی قورئانیش خوا سبحانه وتعالى لە سوورەتی عنکەبوتدا دەفەرموێت: وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك إذا لارتاب المبطلون بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم وما يجحد بآياتنا إلا الظالمون. خوا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ: تۆ لە پێش قورئاندا کتێبێکت نەخوێندۆتەوە و بەدەستی ڕاستت نەتنووسیوە، واتە ئەی موحەممەد تۆ پێشتر نەخوێندنەوەت هەبووە نەنووسینت هەبووە، چونکە ئەگەر خوێندنەوە و نووسینت هەبوایە ئەوانەی لەسەر ناحەقن بۆیان هەبوو بکەونە گومانەوە و بڵێن ڕەنگە بۆ خۆی قورئانی دانابێ، بەڵام کە نەخوێندنەوەت هەبووە نەنووسین مانای وایە زاتێکی دیکە فێری تۆی کردووە. دوایی دەفەرموێم: بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم وما يجحد بآياتنا إلا الظالمون. بەڵکو ئەم قورئانە چەند ئاەتێکی ڕۆشنن لە سینەی ئەواندا کە زانیاریان پێدراوە و بێجگە لە ستەمکاران هیچ کەس نەکوڵی لە ئاەتەکانی ئێمە ناکات. مەبەستم لێرەدا ئەم ڕستەیە: بەل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم. عنکەبوت ئاەتی 49 کە خوا مەدحی ئەوان دەکا ئاەتەکانی خوا دەخەنە سینەی خۆیانەوە و لەبەریان دەکەن. هەڵبەتە ئەو قورئانش کە لەبەر دەکرێ زۆر جیایە لەوەی کە هەروە دەخوێندرێتەوە، چونکە کە لەبەر دەکرێ زیاتر تەفاعولی لەگەڵ دەکەی و مەجالت دەبێ لێی ورد بیەوە، چونکە هەموو دەمێ قورئانت لەبەردەستدانیە. ئەنجا هەر خودی لەبەرکردنی قورئان بۆ خۆی ڕووناچی بەرەکەتێکە دەچێتە سینەوە و بە ئەندامەکانت دادابەش دەبێ. بۆیە لەبەرکردنی قورئان بەڕاستی نیعمەتێکی زۆر گەورەیە، وەک لە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دا هاتووە کە خوا سبحانه وتعالى بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کە موسلیم ڕیوایەتی کردووە: من تۆ تاقی دەکەمەوە و بە تۆش خەڵک تاقی دەکەمەوە و کتێبێکت دەنێرمە سەرێ و بۆ دەنێرمە خوار کە ئاو نایشواتەوە بە خەوتووی و بە بێداری دەخوێنی، کەواتە لە سینەیدایە بیرکردنەوە لە قورئان و تێوەڕمان و لێ تێگەیشتنی. و دەربارەی بیرکردنەوە لە قورئان و تێوەڕمان و لێ تێگەیشتنی تەنیا ئەم ئاەتە دەخوێنینەوە: كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. صاد آياتي 29. واتا ئەمە کتێبێکە ناردوومانەتە خوار بۆ لای تۆ بە پێزە بەرهەمدارە بەرەکەتدارە بۆ ئەوەی لە ئاەتەکانی ورد بنەوە و بۆ ئەوەی خاوەن عەقڵان پەندی لێوەربگرن. لە کۆتایی ئەم خاڵەشدا دەڵێ من کتێبێکی سەر بەخۆم لەم بوارەدا نووسیوە بەناو نیشانی چۆن باشتر لە قورئان بەهرەمەند ببین. لەو کتێبەدا 7 هەنگاوم خستونە ڕوو بۆ چاک بەهرەمەند بوون لە قورئان کە ئەمانن: یەکەم ئەدەب نواندن و بە گەورە گرتن، 2 خوێندنەوە و گوێ بۆ گرتن، 3 بیرکردنەوە و تێوەڕمان، 4 کارتێکردن و پەند وەرگرتن، 5 شوێنکەوتن و گردن کەچکردن، 6 تەسکیە پێکردن و فێرکردن، 7 چاکسازی و حکومڕانکردن. هیوادارم ئەو کتێبە بخوێننەوە کە بەرچاو ڕوونیەکی باشتان دەداتێ لەو بارەوە کە ئێمە چۆن لەگەڵ قورئاندا ڕەفتار بکەین و بخوێنینەوە و چۆن زیاتر لێی سوودمەند ببین. خاڵی چوارەم شوێنکەوتنی قورئان و پێوە پابەندبوونی لاپەڕە 130. چوارەم ئەرچی سەرشانمان بەرامبەر بە کتێبی خوا و فەرمایشتی بێوێنەی خوا سبحانه وتعالى بریتیە لە شوێنکەوتنی قورئان و پێوە پابەندبوونی
دیارە خودی خوێندنەوەی قورئان عیبادەتە، بیر لێکردنەوەی عیبادەتە، لەبەرکردنی عیبادەتە، بەڵام خوێندنەوە و لەبەرکردن و بیر لێکردنەوە و تێفکرینی لە ڕاستیدا لە ڕوویەکی دیکەوە دەبن بە ئامراز و هۆکار بۆ شوێنکەوتنی قورئان، چونکە ئەم قورئانە بۆیە هاتووە کە پێیەوە پابەند بین، بەڵام هەتا تێی نەگەین ناتوانین پێیەوە پابەند بین، و هەتا لەبەری نەکەین و نەیخوێنینەوە ناشتوانین تێی بگەین، کەواتە خوێندنەوەی قورئان و پاشان لەبەرکردن و تێگەیشتنی هەموویان هۆکارن تاکو بتوانین وەک قورئان دەفەرمێ ژیانی تاچیمان، ژیانی خێزانیمان، ژیانی کۆمەڵایەتیمان، ژیانی سیاسیمان. مەبەستمان لە شوێنکەوتنی قورئان چییە؟ مەبەستمان لە شوێنکەوتنی قورئان شوێنکەوتنی سەرجەم ڕێنمایی و ئاراستەکانیەتی بەبێ هەڵاوردن. هەروەها مەبەستمان لە پێوە پابەندبوونی قورئان دیسان پابەندبوونە بە تێک ڕێفەرمانەکانی قورئان و نەهیەکانی قورئان و یاساکانی قورئانەوە لە هەموو بوار و لایەنەکانی ژیان و گوزەرانماندا. ژیانی تاچیمان ئەوەی کە بەتەنێ جێبەجێ دەکرێت لە قورئان بۆ خۆت جێبەجێ بکە، و ئەوەی لە چوارچێوەی ماڵ و خێزانتدایە لەوێدا جێبەجێ بکە، و ئەوەی لە چوارچێوەی کۆمەڵگەدایە لەوێدا جێبەجێ بکە، ئەوەی بە تەنێ پێت دەکرێت بیکە و ئەوەی کە بەکاری هەرەوەزی و کاری بە کۆمەڵ نەبێ جێبەجێ ناکرێ، دەبێ هەوڵ بدەی هەرەوەزی بۆ بکەی و کۆمەڵی بۆ پەیدا بکەی، چونکە خوا دەفەرمێت قورئانمان ناردووە بۆ ئەوەی کە پەندی لێوەربگرن و پێی بەڕێوە بچن، بۆیە دەبێ ئەوەی بە خۆت دەکرێ بیکەی و ئەوەی پێت ناکرێ دەبێ کۆمەڵی بۆ پەیدا بکەی. با تەماشای ئەم ئایەتانە بکەین. یەکەم، خوا سبحانه وتعالى بپێغەمبەری خاتم صلى الله عليه وسلم دەفەرمێ اتبع ما أوحي إليك من ربك لا إله إلا هو وأعرض عن المشركين. واتا شوێن ئەوە بکەوە کە لە پەروەردیگارتەوە بە وەحی بۆت هاتووە، بێجگە لەو هیچ پەرستراوێکی دیکە نییە، و واز لە هاوبەش دانەران بێنە و پشتیان تێبکە. واتە لەبەر زەخت و فشاری هاوبەش دانەرەکان و لە ترسی ئەوان و لەبەر ڕازی کردنی ئەوان نەچی واز لە شوێنکەوتنی قورئان بێنی، بە دوای قورئان بکەوە و گوێمەدە ئەوە کە چێ پێی خۆشە و چێ پێی ناخۆشە. جا ئەوە خوا سبحانه وتعالى بە پێغەمبەری خاتم صلى الله عليه وسلم وا دەفەرمێ بۆیش فەرموویەتی هاوبەشدانەرەکان پشتگوێ بخە و ئەعرض عن المشرکین، چونکە بەڕاستی ئینسان کاتێک دەتوانێت بە تەواوی بە دوای قورئان بکەوێ کە نابێ زەخت و فشاری خەڵکی کافر و بێدینی بەسەرەوە بێ و لەوان بترسێ یاخود بیەوێ ئەوان ڕازی بکە، چونکە بەڕاستی قورئان بۆ ئینسانی ئازاد و ئازا هاتووە و بۆ ئینسانی ژێردەست و ترسنۆک نەهاتووە، و کەسێک دەتوانێت بە دوای قورئان بکەوێ کە بێجگە لە خوا لە کەس نەترسێ و خوا بەیەک بگرێ موحید بێ. بۆیە دەفەرموێ اتبع ما أوحي إليك من ربك لا إله إلا هو. چێ دەتوانێت بە دوای قورئان بکەوێ؟ کەسێک کە تەنیا خوا بە پەرستراوی خۆی بزانێ. ئینسانی خوا بەیەکگر و یەکتا پەرست دەتوانێت کە بەڕاستی بە دوای قورئان بکەوێ. کەسێک کە گوێ نەداتە موشریک و کافر و لاڕێیەکان دەبێ ئاوا سەرنجی ئاەتەکانی قورئان بدەین. ئەگەر نە ئەو ئاەتانە ئەگەر ئاوا هەر بە سەرپەیی تەماشایان بکەین دەڵێین باشە ئەوە خوا دەفەرمێ بە دوای ئەوە بکەوە کە بە وەحی لە پەروەردیگارتەوە بۆت هاتووە، بەڵام مناسبەی چییە کە دوایی دەفەرمێ لا إله إلا هو و دواتریش دەفەرمێ و ئەعرض عن المشرکین. هۆکارەکەی ئەوەیە کە باسمان کرد کەسێک دەتوانێت بە دوای قورئان بکەوێ کە بەڕاستی یەکتا پەرست بێ و بێجگە لە خوا هیچ پەرستراوێکی دیکەی نەبێت و هیچ کەسی دیکە بە شایستەی پەرستن نەزانێ و ئامادەش بێ پشت لە کافران بکە و ڕویان لێوەرجێڕێ و گوێیان پێنەدا. دوو، ولا سورة أعراف دفرمي اتبعوا ما أنزل إليكم من ربكم ولا تتبعوا من دونه أولياء قليلا ما تذكرون. واتە بەدوای ئەوە بکەون کە لە پەروەردیگارتانەوە بۆتان دابەزێنراوە پێشی ڕووی دواندن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو، بەڵام لێرەدا بەگشتی دەفەرمێ کە هەموو پێغەمبەر و
هەم ئومەتەکەی بەدوای ئەو بکەون کە لە پەروەردیگاریانەوە بۆیان دابەزێنراوە ولا تتبعوا من دونه ئەولیا وەجگە لەو بەدوا سەرپەرشتیارانی دیکە و مشورخۆرانی دیکە مەکەون قەلیلەن ما تەذەکەڕون کەم وایە بیر بکەنەوە و پند وەربگرن ئەو کەمانەش ئەوانن کە ئیماندارن واتە بڕوادارانێک کە پند وەرگرن و بیر دەکەنەوە کە من و ئەوانی دیکە زۆریان ئیهمالن یاخود ئەی کافرەکان تەنانەت کەمیش پند وەرناگرن لێرەدا جێی سەرنج ئەوەیە کە خوا دەفەرمێ اتبعوا ما أنزل إليكم من ربكم ولا تتبعوا من دونه أولياء کەواتە بەدوای بەرنامە و کتێبی چێ بکەوی ئەوەت کردووە بە وەلی خۆت وەلی واتە سەرپەرشتیار و مشورخۆر کار هەڵسوڕێنەر بۆیە دەفەرمێ ولا تتبعوا من دونه أولياء چونکە ئەگەر بەدوای کتێب و بەرنامەی هەر کەسێکی دیکە بکەوی مانای ئەوەیە ئەوەت کردووە بە وەلی و سەرپەرشتیاری خۆت و مشورجێڕی خۆت و لە سوورەتی یونسدا دەفەرمێ لە ئاەتی 57دا يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين لێرەدا خوا سبحانه وتعالى ڕووی دواندن دەکاتە هەموو خەڵکو هەموو مرۆڤایەتی و دەفەرمێ ئەی خەڵچینە بێگومان لە پەروەردیگارتانەوە ئامۆژگاریتان بۆ هاتووە و شیفای ئەوە کە لە سینەکانتاندا هەیە شیفای ئەو دەرد و نەخۆشیانەی کە لە سینەکانتاندا هەیە و ڕێنمایی و بەبەزەیە بۆ ئیمانداران تەماشا بکەن ئامۆژگاری و شیفایەکە بەگشتی باز دەکا چونکە قورئان ئینسانی کافریش دەتوانێت سوودی لێ وەربگرێ پێتان وایە خەڵکی ڕۆژ ئاوا کەم لە قورئان بەهرەمەند بوون زۆر لی بەهرەمەند بوون لەگەڵ ئەوەشدا کە ئیمانیان پێی نییە بەڵام زۆریان سوود لێ بینیوە پێتان وایە قورئان دەوری نەبینیوە لەوەدا کە لە زۆر نەخۆشی یان دەربازیان بکە نەخۆشی فکری نەخۆشی کۆمەڵایەتی نەخۆشی سیاسی بەتەئەکید قورئان زۆر دەوری بینیوە بۆ وێنە ئێستا کە دەستا و دەست پێکردنی دەسەڵات بە شێوەی ئاشتیانە لە ڕۆژ ئاوادا هەیە پێتان وایە هی خۆیانە کاتی خۆی وڵاتانی ڕۆژ ئاوا ملیۆنان کەسیان لێکوژرا لەسەر داواکردنی ماف و ئازادیەکانەوە کاتی خۆی خەڵکی ڕۆژ ئاوا حکومڕانەکانی خۆیانیان وەکو خوا تەماشا دەکرد یان نوێنەری خوا یان سێبەری خوا ئەدی چێ فێریکردن کە حکومڕان نوێنەر و سێبەری خوانیە و نوێنەری خەڵکە بێگومان ئیسلام فێریکردن و قورئان فێریکردن کەواتە ئامۆژگار بوونی قورئان و شیفابوونی قورئان بۆ خەڵکە بەگشتی بەڵام وهودا وەڕەحمەة للمؤمنین چێ قورئان دەکاتە ڕێنمایی خۆی بۆ ژیانی و چێ قورئان بۆی دەبێتە مای ڕەحمەت و بەزەی دیارە ئیمانداران بەڵام خەڵکی دیکەش بەگشتی دەتوانێت پەن لە قورئان وەربگرێ و قورئان بکاتە ئامۆژگاری خۆی بیکاتە شیفا و چارەسەر بۆ نەخۆشیەکانی چوارم اینجا لە سوورەتی نەحلدا دەفەرموێ ونزلنا عليك الكتاب تبيانا لكل شيء وهدى ورحمة وبشرى للمسلمين واتە وقورئانمان بۆ سەر تۆ ناردۆتە خوار ڕوونکەرەوەیە بۆ هەموو شتێک وەڕێنمایی و بەزەیی و موژدەیە بۆ مسلمانان یەکێ بۆی هەیە بڵێ خوا دەفەرمێ تیبیانن لیکولی شەی وەکو هەندێ لە توێژەرەوانی قورئان بە شێوەیەکی سادە قورئانیان تەفسیر کردووە و گوتویانە قورئان هەموو شتێکی تێدایە بەڵام ئەوە ڕاست نییە و لێرەدا تیبیانن لیکولی شەی واتە قورئان هەموو شتێک ڕوون دەکاتەوە کە ئێوە پێویستان پێیەتی بۆ ئەم ژیان و گوزەرانەی دنیاتان بەڵام ئەگەر شتێک لە مەودای عەقڵی ئینساندا بێ ئایا قورئان هەڕوونی دەکاتەوە بێگومان نەخێر ئایا قورئان ڕوونی کردوتەوە سیارە چۆن دروست بکەین نەخێر ئایا ڕوونی کردوتەوە چۆن ڕۆکێت دروست بکەین پێی بچینە سەرمانگ نەخێر ئایا ڕوونی کردوتەوە چۆن لە ڕووی کوشت و کاڵەوە بەرو پێش بچین نەخێر لە ڕووی پیشەسازیەوە نەخێر لە ڕووی بازرگانیەوە نەخێر بۆچی چونکە ئەوە هەمووی لە مەودای عەقڵی ئینساندا هەیە کەواتە تیبیانن لیکولی شەی واتە قورئان هەر شتێک کە لە مەودای عەقڵی ئینساندا نییە و ئینسان بۆ خۆی عەقڵی پێناشچێ و ناتوانێ خۆی درشی پێ بکە هەموو ئەو شتانەی ڕوون دەکاتەوە بەڵام شتێک کە عەقڵ
دەتوانێت درچی پێ بکات قورئان ئەوە ڕوون ناکاتەوە. بۆچی؟ چونکە قورئان نەهاتووە کە عەقڵ تەمبەڵ بێ پاڵ بداتەوە. قورئان نەهاتووە کە مرۆڤ هەڵخەزێ و بڵێ خوا هەموو شتێکی بۆ فەرمووم، بەڵکو قورئان هاتووە عەقڵی خەڵک بجوڵێنێ. بەڵام ئەو شتانەی کە عەقڵ توانای بەسەردانەشێن قورئان ڕوونی کردوونەتەوە. 5 ولا سورة مائدة خوا سبحانه وتعالى دفرمه وأنزلنا إليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه فاحكم بينهم بما أنزل الله ولا تتبع أهواءهم عما جاءك من الحق لكل جعلنا منكم شرعة ومنهاجا ولو شاء الله لجعلكم أمة واحدة ولكن ليبلوكم فيما آتاكم فاستبقوا الخيرات إلى الله مرجعكم جميعا فينبئكم بما كنتم فيه تختلفون. ئەم ئاەتە دوای ئەو ئاەتانەیە کە خوا سوبحانه وتعالى تیاندا باسی ناردنە خوارەوەی تەوڕات بۆ جوولەکەکان و ئینجیل بۆ نەسرانیەکان دەکات. دوایی دەفەرمێ وأنزلنا إليك الكتاب بالحق، وەک چۆن تەوڕاتمان بۆ موسا عەلەیه السەلام ناردا خوار کە بەرنامەی جوولەکەکان بێ، و ئینجیلمان ناردە خوار بۆ عیسا عەلەیه السەلام کە وێڕای تەوڕات بەرنامە بێ بۆ نەسرانیەکان. ئەوە کتێبێکیشمان بۆ تۆ ناردۆتە خوار بە حەق، واتە لە خودی خۆیدا حەقە و لە کاتی خۆیدا هاتووە و لە شوێنی خۆیدا هاتووە. مصدقا لما بين يديه من الكتاب، هەرچی کتێبی پێش خۆیەتی بەڕاستی دەزانێ، وەک ئەسڵەکەیان و دەڵێ سوحف بۆ ئیبراهیم هاتووە و تەوڕات بۆ موسا هاتووە و زەبوڕ بۆ داود هاتووە و ئینجیل بۆ عیسا هاتووە و کتێبەکانی دیکەش کە بۆ پێغەمبەرانی دیکە هاتوون و ناویان نەهاتووە هەمویان ڕاستن وەک ئەسڵەکەیان نەک وەک واقعی ئێستایان. و مهەیمینەن عەلەیه، وێڕای ئەوەی ئەسڵەکەیان بەڕاست دەزانێ بەسەریشیانەوە چاودێرە، واتە هەر کەم و کوڕی و لادان و دەستکاری کرانێکیان تێدا بێ و قورئان بە پێویستی زانی بێت ڕاستی کردوتەوە. فاحكم بينهم بما أنزل الله، کەواتە بەوەی کە خوا ناردوویەتیە خوار دادوەریان لە نێواندا بکە. ولا تتبع أهواءهم عما جاء من الحق، و بەدوای ئارەزوەکانیان مەکەوە و لا بدەی لەو حەقەی کە بۆت هاتووە. لكل جعلنا منكم شرعة ومنهاجا، بۆ هەر کامێکتان ڕێباز و بەرنامەیەکمان داناوە. بۆ جوولەکەکان لە سەردەمی موسادا عەلەیه السەلام بەرنامەیەک پێویست بوو، لە سەردەمی عیسادا عەلەیه السەلام بۆ بەنی ئیسرائیل و ئەوانەی بڕوان بە عیسا هێنا بەرنامەیەک پێویست بوو. بۆ تۆش ئەی محەممەد صلی الله عليه وسلم، بۆ ئومەتەکەی تۆ کە بریتیە لە هەموو مرۆڤایەتی تا دنیا کۆتایی دێ بەرنامەیەک پێویستە. ومنهاجا ولو شاء الله لجعلكم أمة واحدة، و ئەگەر خوا ویستبای هەمووتانی دەکردە یەک کۆمەڵ و یەک ئومەت و یەک تێبیشی بۆ دەناردن. ولكن ليبلوكم فيما آتاكم، بەڵام بۆ ئەوەی تاقیتان بکاتەوە لەوەدا کە پێیداون داخۆ ئایا جوولەکە و نەسرانیەکان ئامادەم بە دوای محەممەد صلی الله عليه وسلم بکەون کە هەموو پێغەمبەرەکانیان بەڕاست دەزانێ و هەموو کتێبەکانی خوا بەڕاست دەزانێ و تەواوکەری کاری پێغەمبەرانی پێشخۆیەتی و دەست بەرداری ئەو بەرژەوەندیە ناشەرعیانە بن کە بەو بەزم و بازاڕی ساختە بۆ خۆیان دروستیان کردووە. فاستبقوا الخيرات، دەجا پێشبڕچێ بکەن لە چاکەکاندا. إلى الله مرجعكم جميعا، هەمووتان بۆ لای خوا دەگەڕێندرێنەوە. فينبئكم بما كنتم فيه تختلفون، بێگومان هەواڵتان پێدەدا بەوەی کە تیایدا دەکەونە ڕەجایەوە، وەک بینیمان لە هەموو ئەو ئاەتانەدا
خوا سبحانه وتعالى زۆر بەڕوون و ڕاشکاوی فەرمان دەکا بە پێغەمبەر صلی الله عليه وسلمەوە پاشان بە ئێمەی شوێن کەوتوانی پێغەمبەر کە بەدوای قورئان بکەوین و بەدوای ئەو کتێبە بکەوین کە خوا بە پێغەمبەری کۆتاییدا ناردوویەتی و هیچ مسلمانێک سەرپشک نەکراوە و مافی هەڵبژاردننی پێنەدراوە لە بەرامبەر شوێن کەوتنی قورئاندا مادام خۆی بە مسلمان بزانێ ئەنجا ئایا شوێن کەوتنی قورئان و پێوە پابەندبوونی لە چەند بواردا خۆی دەنوێنێ بێگومان لە هەموو بوارەکانی ژیاندا بەڵام من 7 بواری سەرەکیم بۆ زیاتر بەرچاو ڕوونبوونەوەی ئێوە خستۆتە ڕوو بوارەکانی پابەندی بە قورئانەوە لاپەڕە 142 یەکەم لە بواری بوون ناسیدا ئێمە چۆن تەماشای بوون و وجود دەکەین چۆن تەماشای بوونەوە دەکەین چۆن تەماشای خوا سبحانه وتعالى دەکەین ژیانی دنیا ئینسان دوا ڕۆژ دەبێ قورئان بکەینە چرایەک وەکو قورئان پێمان دەڵێ ئاوا تەماشای بوون بکەین و تەماشای سەرجەم ئەو شتانە بکەین کە وشەی بوون وجود دەیانگرێتەوە هەر لە خوای بەرز و بێوێنە وەربگرە هەتا تێکڕای دروستکراوەکانی خوای بەدیهێنەر لە ژیان دنیا مرۆڤ دوا ڕۆژ دیارە من لە کتێبی تەوژمی ئیسلام و علمانی و خاڵە هاوبەش و جیاوازەکانیاندا باسی بوونناسی ئیسلامم کردووە بۆیە حواڵەی ئەوێتان دەکەم دووەم لە بواری ئیمان و عەقیدەدا دەبێ قورئان بکەینە مامۆستا و چاوساغی خۆمان و بیکەینە چرایەک چونکە لە قورئاندا عەقیدەی ئیسلامی جوان ڕوونکراوەتەوە وەک من لە کتێبی ئیمان و عەقیدەی ئیسلامیدا کە 6 بەرگە بە تەفسیل باسی ئیمان و عەقیدەی ئیسلامیم کردووە لەبەر ڕۆشنایی قورئان و سوننەتدا سێم لە بواری خوا پەرستیدا چۆن خوا بپەرستین و بەندایەتی بۆ بکەین نوێژمان چۆن بێ ڕۆژومان حەجمان زەکاتمان دوعا و پاڕانەوەمان یادی خوامان چۆن بێ قورئان هەمووی ڕوون کردوتەوە لە هێڵە گشتیەکانیدا و پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە لق و پۆپ و وردەکاریەکانیدا وەک من لە کتێبی خواپەرستی ئیسلامیدا کە 4 بەرگە بە تەفسیل باسم کردووە چوارەم لە بواری خۆڕەوشدا خۆڕەوشتی بەرز و پەسند چییە دەبێت تەماشای قورئان بکەین هەرچی ڕەوشتێک قورئان مەدحی کردووە بزانە کە چاکە و هەرچی کردەوە و ئاکار و ڕەفتارێک قورئان زەمی کردووە بزانە خراپە دەبێ قورئان تەرازوو پێوەری ئێمە بێ بۆ ئەوەی بزانین ڕەوشتە بەرزەکان و سیفاتە جوانەکان کامانن تاکو خۆمانیان پێ بڕازێنینەوە و سیفاتە خراپەکان کامانن و خوغدە و خەسڵەتە نزمەکان کامانن تاکو خۆمانیان لێ بە دوور بگرین کە من لە هەر کام لە کتێبی ڕێگای ساڵح بوون و بەرەو خواچووندا و نامیلکەی خۆڕەوشتی بەرز و پەسند سەنگی مەحەکچی مسلمانەتیە دا باسی ئەم بابەتەم کردووە پێنجەم لە بواری باری کەسیەتیدا واتە بواری خێزانی کە من لە کتێبی ئافرەت و خێزان لە سایی شەریعەتدا کە بەرجی یەکەمی چاپکرا و هیدوەمیشی بەڕێوەیە تا ڕادەیەکی باش ئەم بابەتەمشی کردوتەوە هەروەها لە نامیلکەی سروشت و پایەکانی خێزان و مەسەلەی چەندژنیش لەو بارەوە قسەم کردووە شەشەم لە بواری حکم و سیاسەتدا کۆمەلگا دەبێت چۆن بەڕێوە بچێ و حکومڕانان چۆن هەڵدەبژێردرێن و چێ دایان دەنێ و چۆن حکم دەکەن ئەوەش بوارێکی دیکەیە و دەبێ ئێمە تێیدا بەدوای قورئان بکەوین کە من لە زنجیرە وتاری ئیسلام و دەوڵەتداری و حکومڕانیدا کە ئێستا لە کەناڵی ئاسمانی پەیامەوە لە بەرنامەی سەرنجدا پێشکەشیان دەکەین و سەرگەرمی نووسینەوە و ئامادەکردنیشیانین لە دوو توێ کتێبێکدا حوتەم لە بواری ئابووری و مامەڵە و بازرگانیدا بە کورتی و بە کوردی دەبێ لە هەموو بوار و لایەنەکانی دین و ژینماندا قورئان مامۆستا و چاوساغ و چرامان بێت ئەو کاتە دەیسەلمێنین کە بە دوای قورئان کەوتوین و شوێن پێی دوایین کتێبی خوامان هەڵگرتووە شایانی باسیشە کە من لە کتێبی ئەلئیسلام و کەما یەتەجەلە فی کتاب اللهدا کە لە زیندانی ئەمریکاییەکان دانووسیمە و 8 بەرگە و دەوری 4000 لاپەڕەیە باسی سەرجەم لایەنەکانی ئیسلامم کردووە هەمووشی لە بەڕۆشنایی قورئاندا و سوپاس بەخوا ئێستا ئەو کتێبە لە ژێر چاپە خاڵی پێنجەم و کۆتایی ناساندنی قورئان و بڵاوکردنەوەی ڕاستیەکانی لاپەڕە 146 پێنجەمین ئەرچی سەرشانمان بەرامبەر بە قورئان بریتیە لەوەی کە ئێمە قورئان بە خەڵک بناسێنین وشەی خەڵکیش لە پێشدا مەبەستم پێی خەڵکی دەور و بەری خۆمانە و ئینسان دەبێت لە خێزانی خۆیەوە دەست پێ بکات لە برا و خوشکەکانی و لە دۆست و ڕەفیقانی و
لە خزم و نزیکەکانەوە قورئانیان پێ بناسێنێ و ڕاستیەکانی قورئانیان بخەینە بەرچاو. بەڵێ بەڕێزان، بەڕاستی ئەو کەسە لە خوای پەروەردگار نزیکترە و لە لای خوا خۆشەویسترە کە زیاتر لەگەڵ فەرمایشتی خوادا سەر و کاری هەیە، چونکە لە دوای خوا هیچ شتێک لە قورئان گەورەتر نییە. لە سۆنگەی ئەوەوە کە قورئان سیفاتی خوا و فەرمایشتی خوایە، ئەنجا ئایا ئێمە چۆن لەگەڵ خوادا سوبحانەه وتەعالە دەتوانین مامەڵە بکەین؟ لە ڕاستیدا بەهۆی فەرمایشتی خواوە دەتوانین مامەڵەیەکی ڕاست و دروست لەگەڵ خوای پەروەردگاردا بکەین و بەندایەتی بۆ بکەین. دیارە محەممەد صلی الله عليه وسلم و هەموو پێغەمبەرانی دیکەی پێش ئەویش سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ، هەر بەپەی فەرمایشتی خوا و بەپەی ئەو وەحی و پەیامەی خوا بۆی ناردوون لەگەڵ خوادا هەڵس و کەوتیان کردووە. بۆیە بەڕاستی ئەوانە خوا پێدا و بەختەوەرن کە تەمەنی خۆیان زیاتر لەگەڵ فەرمایشتی خوادا بەسەر دەبن، چونکە هیچ شتێک لە فەرمایشتی خوا گەورەتر نییە و هیچ شتێک لە کەلامی خوا بەرەکەتدارتر نییە. و ئەگەر تەماشای زانایانی ئیسلام بکەین دەبینین ئەوانەیان کە زیاتر خەریکی فەرمایشتی خوا و خەریکی کتێبی خوا بوون، زیاتر توانیویانە خزمەت بکەن و زیاتر توانیویانە گۆڕانکاری بەسەر خۆیان دابێنن، پاشان گۆڕانکاری بەسەر ئەو واقع و دەوروبەرە دابێنن کە تیایدا ژیاون. ئێستاش بە تەماشای ئەم چەند ئاەتە و فەرمایشتانە بکەین کە فەرمانمان پێدەکەن قورئان بە خەڵک بناسێنین و ڕاستیەکانی قورئان بە خەڵک بگەێنین. یەک لە سوورەتی ئەنعامدا خوا سبحانه وتعالى دەفەرمێ: قل أي شيء أكبر شهادة قل الله شهيد بيني وبينكم وأوحي إلي هذا القرآن لأنذركم به ومن بلغ أئنكم لتشهدون أن مع الله آلهة أخرى قل لا أشهد قل إنما هو إله واحد وإنني بريء مما تشركون. بپیغمبر صلی الله عليه وسلم دەفەرمێ: پێیان بڵێ چێ یان چ شتێک گەورەترە شایەدی بدات، یان چێ ئەگەر شایەدی بدات شایەدی دانەکەی گەورەترین شتە؟ بڵێ خوا، یانی خوا ئەگەر شایەدی لەسەر شتێک بدات کە ئەو شتە وایە ئەوە خوا گەورەترین شایەدە. واتە ئەگەر ئەوانیش نەیان گوت خوا گەورەترین شایەدە، تۆ بڵێ خوا شایەدە لە نێوان من و ئێوەدا، واتە خوا شایەدە کە من پێغەمبەری خوام و ئەم فەرمایشتە فەرمایشتی خوایە. خوش بەسە بۆ شایەدی، چونکە گەورەترین شایەدە. خوا لە نێوانماندا شایەدە و ئەم قورئانەشم بۆ نێردراوە تاکو بە ئێوەی ڕابگەینم و بە هەر کەسێکی دیکە کە پێی دەگات. جا من لە هێنانەوەی ئەم ئاەتەدا تەنیا مەبەستم ئەم ڕستەیەیە. ومن بەلەغە واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی پێکراوە کە بفەرموێ: وأوحي إلي هذا القرآن لأنذركم به. ئەم قورئانم بۆ نێردراوە تاکو بە ئێوەی ڕابگەین و ئێوەی پێ بترسێنم و پێی هۆشیار بکەمەوە. ومن بەلەغە و هەر کەسێکی دیکەش کە دوای قورئانی پێدەگات، واتە ئەویش دیسان هەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو قورئانە هۆشیاری دەکاتەوە. ئەئینەکم لەتەشهەدون ئەن مع الله آلهة أخرى. پێیان بڵێ ئایا ئێوە شایەدی دەدەن کە لەگەڵ خوادا پەرستراوی دیکە هەن؟ قل لا ئەشهەد، بڵێ ئەگەر ئێوە شایەدی بدەن شایەدیەکەتان بەناحەقە، بەڵام من شایەدی نادەم. قل إنما هو إله واحد وإنني بريء مما تشركون. بڵێ تەنیا یەک پەرستراو هەیە، من بەریم لەوەی کە ئێوە دەیکەن بە هاو بەش بۆ خوا. دوو لە سوورەتی زومەردا دەفەرمێ خوای پەروەردگار: إنا أنزلنا عليك الكتاب للناس بالحق فمن اهتدى فلنفسه ومن ضل فإنما يضل عليها وما أنت عليهم بوكيل. واتە ئێمە کتێبمان بە حەق ناردۆتە سەر تۆ بۆ خەڵکی، واتە ئەم قورئانە بۆ خەڵک هاتووە کە خەڵک لێی تێبگات و پێی ئاشنا بێ و پێوە پابەند بێ. فەمەن اهتەدا
فلنفسه ومن ضل فإنما يضل عليها. جا هەر کەسێک ڕێی ڕاستی گرت ئەوە سوودەکەی بۆ خۆیەتی، و هەر کەسێکیش ڕێون کرد ڕێلێون بوونەکەی بەس بە زیانی خۆی تەواو دەبێ. وما أنت عليهم بوكيل، وتۆ وەکیل نی بەسەریانەوە کە بیان پارێزی و نەهێڵی گومڕابن و ڕێیان لێ تێک بچێ. سێم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە بوخاری هێناویەتی بە ژمارە 3461 دەفەرموێ ئەگەر ئاەتێکیش بێت لە منەوە بیگەێنن، بەلغوا عنی وەلەو ئایە، ئەگەر ئاەتێکیش بێت لە منەوە بیگەێنن و لە بەنی ئیسرائیلەوە شت بەجێڕنەوە قەی ناکات، هەر کەسێکیش بە ئەنقەست درۆم بەدەمەوە هەڵبەستێ با جێگەی لە ئاگردا دابنێ. بەڵام بێگومان ئەوەی کە لە بەنی ئیسرائیل و خاوەن کتێبەکان بە گشتی دەجێڕێتەوە هەرچی پێچەوانەی قورئان بوو ئەوە ڕەت کراوەیە و ئەوەش کە سەرمان لێ دەرنەچوو نەدەڵێین ڕاز دەکەن نەدەڵێین درۆ دەکەن، چونکە لە فەرموودەیەکی دیکەدا هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بێگومان مەبەستی پێ ئەو شتانەیە کە ڕاستی و هەڵەیی یان دیار نەبێ، دیارە بۆ بڵاوکردنەوەی ڕاستیەکانی قورئانیش هەر کەسە لە قەدەر خۆی شتێکی هەر پێ دەکرێ، چونکە لەوانەیە یەکێ بڵێ جاخۆ من مەلانیم یان من شارەزانیم و خاوەن شەهادە نیم، بەڵام وانییە هیچ کەس نییە بە قەدەر خۆی لە قورئان تێنەگات و بە ئەندازەی ئەوە کەلەی تێگەیشتووی بەرپرسیاری و پێویستە ئەرچی ڕاگەیاندنی ڕاستیەکانی قورئان ئەنجام بدەیت. پێشتریش باسمان کرد کە خوا لە چەند شوێن و لە سەرەتای چەندان سوورەتدا کتێبی خۆی بە موبین واتە ڕۆشن و ئاشکرا وەسف کردووە. چوار و لە 4 ئاەت لە سوورەتی قەمەردا کە ئاەتی 40 32 22 17 خوا عەزە وەجەل ئەم ڕاستەی دووبارە کردوتەوە وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر، واتە ئەوە بێگومان قورئانمان ئاسان کردووە بۆ لەبەرکردن، بۆ خوێندنەوە، بۆ لێ تێگەیشتن. ئایا کەس نییە لەی تێبگا، چونکە وشەی ذیکر بە مانای خوێندنەوە و لەبەرکردن و لێ تێگەیشتن دێ. وەک عەبدوڕەحمان بن ناصر سعدی لە تەیەسیر الکەریم الرەحمان في تفسير الكلام المنان دا دەڵێ وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر، یانی بێگومان قورئانی بەرز و بەڕێزمان ئاسان و سێنا کردووە وشەکانی بۆ لەبەرکردن و بێشتن و واتایەکانی بۆ تێگەیشتن و زانین، چونکە باشترین قسەیە لە ڕووی بێژە و ڕاستترینەتی لە ڕووی ماناوە و ڕوونترینەتی لە ڕووی لێکدانەوە. بۆیە هەر کەسێک بەڕاستی ڕووی تێبکات خوا ئامانجەکەی زۆر بۆ ئاسان دەکا و بۆی سێنا دەکات، و وشەی ذیکریش گشتگیرە بۆ هەر شتێک کە زانایان پەندی لێوەردەگرن لە یاساکانی حەلاڵ و حرام و فەرمان و قەدەغە و یاساکانی سزا و پاداشت و ئامۆژگاری و پەندەکان و بیر و بڕوا سوود بەخشەکان و هاوڵە ڕاستەکان. کەواتە دەفەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر، واتە قورئانمان ئاسان کردووە بۆ لەبەرکردن و بۆ خوێندنەوە و بۆ لێ تێگەیشتن. جا ئایا خوا بفەرموێ ئاسانم کردووە؟ تاوان نییە کەسێکی دیکە بڵێ بە زەحمەتە، بەڵام هەڵبەتە لێرەدا کە دەفەرموێ ئاسانم کردووە لەگەڵ خۆ ماندووکردندا ناکۆک نییە، چونکە بێگومان ئەگەر هیچ خۆت ماندوو نەکەی و عەرەبی نەزانی لە قورئان تێناگەی، بەڵام ئەگەر زمانی عەرەبی نەحو سەرف بلاغە بزانی و تەماشای قورئان بکەی لێی تێدەگەی. بەڵکو لە ڕاستیدا زۆر شعر و پەخشان هەیە، زۆر قورسترە لە قورئان، و ئەوەندەی کە قورئان دەگونجێ لەبەر بکرێ هیچ قسەیەکی دیکە نەشیعر نەپەخشان ئاوا لەبەر ناکرێ. قورئان زۆر ئاسانە وەک خوا فەرموویەتی، بەڵام ئەگەر بەردەوام ئاگامان لێی نەبێت و بەردەوام نەیخوێنین لە دڵ و مێشکماندا نامێنێ. وەک لەم فەرموودەیەدا هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموویە کە لە بوخاریدا هاتووە ئاگاتان لەم قورئانە بێت و بەردەوام بخوێنن، سوێن بەوەی جانی منی بەدەستە لە حوشتری بزۆ زیاتر خۆی ڕادەپسچێنێ، واتە وەک چۆن حوشتر خۆی ڕادەپسچێنێ تا خۆی بەڕەڵا بکە. قورئانیش ئاوایە و ئەگەر زۆر نەیخوێنی لە زەینت دەچێتە دەر، هەڵبەتە زوو لە زەین دەچێتە دەر، بەڵام ئەگەر کەیفی شت لێبێ زوو دێتەوە بەرت. کە دەژلەین بە ئاسانی لێی تێدەگەین، یانی هەر کەسە و بە قەدەر خۆی و بەپێی ئامادەی و هەوڵدانی خۆی، ئەنجا هەموو کەس نابێتە تەفسیرزان، بەڵام هیچ کەس نییە کە بە قەدەر خۆی لە قورئان تێنەگات.
هەڵبەتە ئەوەش کە وەک پێویستەی دەگات زیاتر زانایان و ئەوانن کە زیاتر وزە سرف دەکەن و زیاتر خۆی ماندوو دەکەن و عەقڵیان کراوەتر و عیلم و شارەزاییان زیاترە ئەوان زیاتر لە قورئان تێدەگەن بەڵام شوێنێکیش و کرێکارێکیش و جوتیارێکیش و نەفەرێکی زۆر سادەش دەتوانێت بەشی خۆی لە قورئان تێبگات و بایی ئەوەندە کە توانیویەتی لێی تێبگا بەرپرسیاریشە بەرامبەر بەوەی لێی تێگەیشتووە کە بیگەیەنێ بە غێری خۆی ئەنجا لە کۆتایی ئەم بابەتەدا دەمەوێ ئاماژە بکەم بۆ باشترین شێواز و ڕێبازی تێگەیشتن لە قورئان. باشترین شێواز و ڕێباز بۆ تێگەیشتن لە قورئان و خەڵک تێگەیاندن لە قورئان لاپەڕە 156 من لە 5 خاڵدا بە کورتی باسی هۆکارەکانی چاکتر تێگەیشتنی قورئان دەکەم. هۆکاری یەکەم تەفسیرکردنی قورئان بە قورئان. توێژەرەوانی قورئان لەسەر ئەوە یەکدەنگن و لەو بارەوە گوتویانە قورئان هەندێکی ڕوون دەکاتەوە. بۆ نمونە خوا لە قورئاندا باسی خۆڕاگری سەبر دەکات. جا ئایا سەبر چییە؟ ئەگەر تەماشای ئاەتەکانی قورئان بکەین خوا بۆمان باز دەکات و بۆمان ڕوون دەکاتەوە کە دەبێت لە چی و چیدا خۆمان ڕابگرین. بۆ وێنە لە سوورەتی بەقەرەدا دەفەرمێت والصابرين في البأساء والضراء وحين البأس واتە ئەوانەی خۆڕاگرن لە کاتی نەداری و نەخۆشی و ناخۆشی و لە کاتی جەنگ و ڕوبەڕووبوونەوەدا کەواتە خۆڕاگری تەنیا شتێک و دووشتتان ناگرێتەوە بەڵکو هەموو بوارەکانی دین و ژین دەگرێتەوە. هەروەها هەر لە سوورەتی بەقەرەدا خوا سبحانه وتعالى دەفەرمێ وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِّنَ الْخَوْفِ وَالْجُوعِ وَنَقْصٍ مِّنَ الْأَمْوَالِ وَالْأَنفُسِ وَالثَّمَرَاتِ وَبَشِّرِ الصَّابِرِينَ الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. واتا ومجدە بدە بە خۆڕاگران ئەوانەی کە بەڵایەکیان توش بوو دەڵێن ئێمە هی خواین و بۆ لای خوش دەچینەوە کەواتە شوێنێکی دیکەی کە دەبێ سەبری تێدا بگیرێ گرفتاری و بەڵا و موسیبەتە. هەروەها هەر بەم شێوەیە ئەگەر تەماشای هەموو ئەو شوێنانە بکەی کە باسی سەبر دەکەن تێدەگەی کە سەبر مانای چییە. هەروەها خوا سبحانه وتعالى باسی تەقوا دەکات و باسی پارێزکاران دەکات. بۆ وێنە لە سەرەتای سوورەتی بەقەرەدا دەفەرمێ ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين. واتە ئەو کتێبە گومانی تێدا نییە ڕێنماییە بۆ پارێزکاران. جا ئایا پارێزکاران چێن؟ ئەگەر تەماشای ئەو شوێنانە بکەین کە خواتیاندا باسی پارێزگاران دەکات تێدەگەین پارێزگاران چێن. بۆ وێنە لە سوورەتی ئالی عمراندا خوا سبحانه وتعالى دەفەرمێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. واتە وخێرایی بکەن بەرەو لێبوردنێک لە خواوە و بەهەشتێک کە پانیەکەی بەقەدەر ئاسمان و زەوی هەیە ئامادە کراوە بۆ پارێزکاران. ئەنجا ئایا پارێزگاران چێن؟ لە سوورەتی ئالی عمراندا لە ئاەتی 134 بۆ 135 کە دەفەرمێ الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون. كواتا
ئەوانە پارێزگارانن ئەوانەی کە ماڵی خۆیان لە کاتی هەرزانی و گرانی یاخود لە کاتی هەبوون و نەبووندا دەبەخشن و تووڕەی خۆ قودراوان و لێبوردووان لە خەڵکی وەخوا چاکەکارانی خۆش دەوێن و ئەوانەی ئەگەر گوناهێکیان کردیان ستەمێکیان لە خۆیان کرد ناومێد نابن لە ڕەحمەتی خوا و داوای لێبوردن بۆ گوناهەکانیان دەکەن و دەشزانن کە بێجگە لە خوا کەس لە گوناهیان نابورێ و بەردەوام نابن لەسەر ئەوەی کردویانە لە حاڵێک کە دەشزانن چەند خراپە کەواتە پارێزگار ئەوە نییە کە بە باڵان بفڕێ بەڵکو ئەوەیە کە خاوەنی ئەو سیفاتانە بێت غەڵەتیش دەکا بەڵام دەگەڕێتەوە بۆ لای خوا ئەنجا کە دەڵێن قورئان هەندێکی تری تەفسیر دەکا دەبێت تەماشای سیاقی ئاەتەکان بکەین با لەو بارەوە یەک نمونەتان بۆ بێنمەوە زۆربەی مامۆستایان ئەم ئاەتە دەربارەی أخلاق الروشتي جوان دينوا لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا هرچند بداخو زور بيان دلين لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لحالك داك لقد كان لكم في رسول الله أسوة حسنة بس ليك آيات دا هاتووە ئەوش ئەم ئاەتەیە خوا دەفەرمێ بێگومان لە پێغەمبەری خوادا بۆ ئێوە سەرمەشقیەکی باش هەیە بۆ هەر کەسێک بە ئومێدی خوا و ڕۆژی دوایی بێ و زۆریش یادی خوا بکات بەڵێ زۆر جار ئەم ئاەتە وەک بەڵگە لەسەر ڕەوشتی جوان دەهێنرێتەوە کە ئێمەش وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەوشت و خومان جوان بێ بەڵام ئەگەر تەماشای سیاقی ئاەتەکان بکەین دەبینین پێش ئەم ئاەتە و ئاەتەکانی دوایش هەمووی باسی جەنگ و جیهادە کەواتە مەبەستی ئەسلی لەم ئاەتە یانی لە جەنگ و جیهاد و فیداکاری لە پێناوی خوادا و لە پێناوی دینی خوادا پێغەمبەری خوا سەرمەشقە بۆ ئێوە چونکە لە پێش ئەم ئاەتەدا خوای پەروەردگار باسی بەسەرهاتی جەنگی خەندەق دەکات جەنگی ئەحزاب کە لە سەرەتاوە دەیهێنێ لە ئەحزابدا لە ئاەتی نۆ دوایی دەفەرموێ هەتاکو ئاەتی 23 ئەحزاب مەبەستم ئەوەیە کە زۆر جار ئاەتێک لە سیاقی خۆی دەری دێنێ و ئاگار لە پێشی و لە دوایی نییە واتایەکی هەڵە بەدەستەوە دەدات یان بۆ نمونە ڕستەی قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله آلی عمران ئاەتی 31 واتە بڵێ ئەگەر ئێوە خواتان خۆش دەوێ شوێنم بکەون خوش ئێوەی خۆش دەوێ ئەم ڕستەیە لە چ سیاقێکدا هاتووە لەم سیاقەدا کە دەفەرموێ لا يتخذ المؤمنون الكافرين أولياء من دون المؤمنين ومن يفعل ذلك فليس من الله في شيء إلا أن تتقوا منهم تقاه ويحذركم الله نفسه وإلى الله المصير واتا باب رواداران ببروایان لە جیاتی بڕواداران نەکەنا دۆستیان و هەر کەسێک ئەوە بکات ئەوە هیچ پەیوەندی ئیمانی بەخواوە نییە مەگەر لە حاڵێک وەک خۆ پاراستن خۆتانیان لێ بپارێزن و بە ڕووکەشی بە نزیکی خۆتانیان پیشان بدەن و خوا لە سزای خۆی دەتان ترسێنێ و سەرنجامیش هەر بۆ لای خوایە دوایی بەردەوام دەبێ و دەفەرموێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله آلی عمران ئاەتی 31 کەواتە ئەم ئاەتە مەبەست پێی ئەوەیە ئێوەش لەوەدا بەدوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەون کە بێجگە لە خوا و ئیمانداران کەسی بەدۆست نەگرتووە و نەچن کافران بەدۆست بگرن چونکە کەسێک شوێن کەوتووی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە بێجگە لە خوا و ئیمانداران کەسی دیکە بەدۆست و پشتیوانی خۆی نەزانێ کەچی موسڵمانی وا هەیە ئەم ئاەتە دەخوێنێتەوە و لە حیزبێکی علمانیشدایە و هی وا هەیە ئەم ئاەتە دەخوێنێتەوە و ڕیشی خۆیشی بەدەست کافرێکەوە یان بەدەست منافقێکەوە داوە بەڵام ئەگەر سەرنجی کۆی ئاەتەکان بدات دەزانێت کە هەڵوێستەکە ڕاست دژ و پێچەوانەی ئاەتەکەیە چونکە ئاەتەکانی فەرمایشتی خوا وەکو ئەڵقەکانی زنجیرەیەک دی دەبەستنەوە خۆ حاشا لە فەرمایشتی خوا هەرتیرە لە کەنداڵانێک نییە بەڵکو هەمووی ئاەتەکان پێکەوە
پەیوەستن، بەڵام دەبێت تۆ سەرنجی ئەوانەی پێشی و ئەوانەی دوایی بدەی و هەر وشەیەکی قورئان و هەر ڕستەیەکی قورئان بتەوێ ماناکەی بەڕاست و دروستی بزانی دەبێت تەماشای هەموو ئاەتەکانی پێش و دواتری بکەی، ئەو کاتە واتاکەی چاکتر بەدەستەوە دەدات. هۆکاری دووەم سەرنجدانی سونەت و سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڵێ بەڕێزان، بۆ چاک تێگەیشتنی قورئان و تێگەیاندنی خەڵک لە قورئان دەبێت تەماشای سیرە و سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەین، چونکە خوا دەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. واتە وقورئان ذیکرمان ناردۆتە خوار بۆ تۆ تاکو ئەوەی بۆ خەڵک هاتۆتە خوار بۆیان ڕوون بکەیەوە و بۆ خۆشیان بیر بکەنەوە. بەڵام لێرەدا دەمەوێت ئەوەتان پێ بڵێم کە پێشتریش باسمان کردووە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەفسیری قورئان نییە و پێغەمبەری خوا قورئانی تەفسیر نەکردووە و ئەگەر پێویست بایە بێگومان تەفسیری دەکرد. ئەدیانی چی کە دەڵێن پێغەمبەری خوا ڕوونکەرەوەی قورئانە؟ واتە ئێمە کاتێک لە قورئان تێدەگەین کە چۆن کاری پێدەکرێ و چۆن بەرجەستە دەکرێ لەسەر ئەرزی واقع کە تەماشای پێغەمبەری خوا بکەین. بانگەواز چۆن دەکرێت تەماشای پێغەمبەری خوا بکە؟ سەرەتا خەڵک بۆ لای چی بانگ دەکرێت؟ تەماشای پێغەمبەری خوا بکە. عیبادەت چۆن دەکرێت؟ تەماشای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکە. کۆمەلگا چۆن دەگۆڕدرێ و چاکسازی و پاکسازی دەکرێت؟ تەماشای پێغەمبەری خوا بکە. دەوڵەت و حکوومەت چۆن تەشکیل دەکرێت؟ تەماشای پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم. چۆن لەگەڵ ئەهلی کوفردا جەنگ و جیهاد دەکرێت؟ تەماشای قۆناغەکانی جەنگ و جیهادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکە. کەواتە هۆکاری دووەم بۆ چاک لێ تێگەیشتنی قورئان ئەوەیە کە باش سەرنجی سونەت و ڕێباز و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بدەین کە قورئانیان بە بەرجەستەکراوی تێدایە. پێشتریش باسم کرد کە قورئان و سونەت دوو شتی لێک جیانین، بەڵکو سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وشەی سونەت وایە ڕێباز بریتیە لە بەرجەستەکردنی قورئان لەسەر ئەرزی واقع. نەک بڵێ قورئان شتێکە و سونەت شتێکی دیکەیە، بەڵکو سونەتیش هەر قورئانە، بەڵام بە بەرجەستە کراوی و بە تەطبیق کراوی و بە زیندوی لەسەر ئەرزی واقع پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانی بەرجەستە کردووە. هۆکاری سێم بەهرە وەرگرتن لە پێشینی چاکمان. بەڵێ بۆ لێ تێگەیشتنی قورئان هۆکارێکی دیکە بریتیە لە بەهرە وەرگرتن لە پێشینی چاکمان. خوا دەفەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کونتم لا تعلمون. نەحل ئاەتی 43. واتە لە زانایان بپرسن ئەگەر نازانن زانایانی پێش ئێمە چ توێژەرەوانی قورئان، چ فەرمودەناسان، چ شەرعزانان دەبێ تەماشا بکەین چۆن لە قورئان تێگەیشتون، لە لێ تێگەیشتنی ئەوان بەهرە وەربگرن. بەڵام دەبێ وریابین تەفسیرەکانی ئەوان و بۆچوونەکانی ئەوان و ئیجتیهادەکانی ئەوان نەکەینە دین، چونکە هەموو ئەوەی ئەوان بەرهەمیان هێناوە تێگەیشتنی ئەوانە لەبارەی قورئان و ئاینەوە، نەک خودی قورئان و دین. دیارە هەر کاتێ وەکو دینیش مامەڵەمان لەگەڵ تێگەیشتنەکان لە دیندا کرد، دینمان زۆر دەبن. بەڵام ئەگەر گوتمان ئەوە تێگەیشتنی ئەوانە دەربارەی ئەو ئاەتە، ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەو کاتە دین هەر یەک دینە، بەڵام بە تێگەیشتنی جۆرا و جۆرەوە ئینجا بە تەئەکید ئەوان بۆ سەردەمی خۆیان تەماشای قورئانیان کردووە و ئێمەش پێویستە بۆ سەردەمی خۆمان دووبارە تەماشا بکەینەوە و نابێ عەقڵی خۆمان دابخەین. بۆیەش خوا دەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. خۆشمان دەبێ بیر بکەینەوە و بەڕاستی زانانی ئیسلام و پێشەوایانی ئیسلام تەنیا ئەوانەیان توانی ویانە گۆڕانکاری بکەن کە بە عەقڵێکی ئازاد و کراوە و بە دڵێکی بوێرانەوە تەماشای قورئان و ئاەتەکانی خوا و فەرمایشتەکانی پێغەمبەریان صلی الله علیه وسلم کردووە. هۆکاری چوارەم خۆڕازاندنەوە بە پارێزگاری، چونکە چەند ئینسان ئەهلی تەقوا بێ زیاتر لە قورئان تێدەگا. بەڵگەمان چییە؟ ئەوەیە کە خوا دەفەرمێ ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه
هدى للمتقين واتە ئەلیف لام میم ئەو کتێبە گومانی تێدانیە ڕێنمایی کەرە بۆ پارێزگاران بەڵێ بە ئەندازەی ئەوە کە ئینسان پارێزگار دەبێ و خۆی دەپارێزێ لە تووڕێی خوا و لە شتەی کە خوا پێی ناخۆشن کە چواندنی فەرزەکان و شکاندنی قەدەغەکان و ئەمیش بێگومان دەرەنجامی پابەند بوونە بە شەریعەتەوە لە قورئان تێدەگا و دڵی ڕۆشن دەبێتەوە وەکو خوا سبحانه وتعالى لە سوورەتی ئەنفالدا دەفەرموێت يا أيها الذين آمنوا إن تتقوا الله يجعل لكم فرقانا أنفال واتا أي أواني إيمانتان هناوا أجر بارز لخوا بكن خوا فرقانتان بيدا بخشي فرقانيش حالتك كإنسان حق ناحق حلال و حرام چاک و خراپی پێلەیەک زیادەکاتەوە هۆکاری پێنجەم و کۆتایی و دەستهێنانی زانیاری و شارەزایی لاپەڕە 165 ئینسان چەند ئاسۆی عەقڵی کراوەتر بێ و چەند زانیاری زیاتر بێ دەربارەی ئەو واقعە کە تیایدا دەژی دەربارەی تەوژمە فکریەکان و تەوژمە سیاسیەکان دەربارەی خێر و شەڕی ئەو کۆمەلگا و دەوروبەرە مێژووی کلتور و فەرهەنگی و دەربارەی زانستە جۆرا و جۆرەکان مرۆڤ چەند عەقڵی فراوانتر بێ و پڕمەعلوماتتر بێ و چەکدارتر بێ بە زانیاری زیاتر لە قورئان تێدەگا یەکێک تەماشای سوورەتێک لە قورئان دەکا تەنیا مانایەکی سادەی لێوەردەگیرێ بەڵام یەکێکی دیکە تەماشای دەکا یەک بار مانای لێوەردەگرێ چونکە عەقڵەکەی چەکدارە بە شارەزایی و زانیاری زۆر با لێرە دوو نمونە بێنینەوە یەکەم ئەگەر بە چاوی ڕوت سەیری دڵۆپە ئاوێک بکەی هەر دڵۆپە ئاوێکە و دەیبینی بەڵام ئەگەر بە وردبین میکرۆسکۆپ تەماشای بکەی مەخلوقات و زیندەوەری زۆری تێدا دەبینی دوو لە دوورەوە تەماشای دەریا بکە تەنیا مەخلوقێکی شین یان سەوز دەبینی بەڵام کاتێک دەچیە سەری تەماشای دەکەی زیندەوەر و ماسی و جڕ و جیانەوەری زۆری تێدایە و ئەگەر بچیتە نێوی تەماشای دەکەی شتی عەجایبتریش لە بنەوە هەیە و گەوهەر و مرواریشی تێدایە بۆیە بەڕاستی ئێمە هەتا زانیاریمان زیاتر بێ و هەتا ئاسۆی بیر و عەقڵمان فراوانتر بێ زیاتر لە قورئان تێدەگەین وەک خوای زانا دەفەرمێ وتلك الأمثال نضربها للناس وما يعقلها إلا العالمون واتە ئەو وێنانە بۆ خەڵک دێنینەوە بەڵام تەنیا زاناکان لێیان تێدەگەن کەواتە ئینسان بە ئەندازەی ئەوە کە علمی هەیە لە وێنەهێنانەوەی قورئان تێدەگا هەروەها خوا دەفەرمێ ويرى الذين أوتوا العلم الذي أنزل إليك من ربك هو الحق ويهدي إلى صراط العزيز الحميد واتە ئەوانەی کە زانیاریان پێدراوە دەزانن کە ئەوەی لە پەروەردگارتەوە هاتووە حەقە و ڕێنمایی دەکا بۆ ڕاستە شەقامی خوای زاڵی ستایش کراو هەروەها خوا عەزە وەجەل دەفەرمێ كتاب فصلت آياته قرآنا عربيا لقوم يعلمون واتە ئەمە کتێبێکە ئاەتەکانی ڕۆشن کراونەوە قورئانێکی عەرەبیە بۆ ئاسانێک کە بزانن کەواتە ئەو کەسەی کە نەزانێ ئیستیفادەی لێ ناکە ئەنجا لێرەشدا مەسەلەیەکی گرنگ هەیە ئەویش ئەوەیە کە سەرجەم هۆکار و هەنگاوەکانیشی واتە چ قورئان بە قورئان تەفسیر بکەین چ بگەڕێینەوە بۆ سوننەت چ بگەڕێینەوە بۆ قسەی زانایان چ بمانەوێت زانست و شارەزایی وەدەست بێنین هەمووی پێویستی بە عەقڵە و بۆ هەمووی دەبێ عەقڵی خۆمان بەکاربێنین عەقڵ و هۆشێکی کراوە و چالاک بۆیە خوا سبحانه وتعالى دەفەرمێ أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها واتە ئایا لە قورئان وردنابنەوە یاخود لەسەر دڵیان عەقڵیان قفڵ هەیە یانی ئایا عەقڵیان قفڵ دراوە یان لێی وردنابنەوە هەر کەسێ لە قورئان ورد بێتەوە بە عەقڵێکی کراوە و ئازادەوە لە ڕاستیدا لێی تێدەگا و لێی بەهرەمەند دەبێ ئەنجا لە کۆتاییدا دەڵێین خوا دەفەرمێ كذلك يبين الله لكم آياته لعلكم تعقلون بەقەرە ئاەتی 242 واتە ئەوە خوا ئاەتەکانی خۆی بۆ ئێوە ڕوون دەکاتەوە بەڵکو بفامن بەڵکو عەقڵتان هەبێ کەواتە بای ئەوەندە کە ئینسان عەقڵی هەیە و عەقڵی خۆی بەکاردێنێت چونکە هەمومان
عقلمان هەیە بەڵام بای ئەوەندەی کە ئینسان کە عقلی خۆی بەکاردێنێ و خۆی ماندوو دەکات زیاتر لە قورئان بەهرەمەند دەبێ. خوا بە لوتف و کەڕەمی خۆی ئێمە لەو کەسانە بجێڕێ کە هەموو ئەو ئەرکانە بەرامبەر بە قورئان بە چاکترین شێوە جێبەجێ دەکەن. وخوا بە لوتف و کەڕەمی خۆی خەڵکی موسڵمانی کوردستان و عێراقیش لە دەوری چرای قورئان کۆبکاتەوە و خوا یارمەتی ئەو خەڵک و میلەتەی ئێمە بدا کە باش لە کتێبی خوا تێبگەن بۆ ئەوەی سەرفرازی و بەختەوەری دنیا و دوڕۆژ بۆ خۆیان مسۆگەر بکەن. سبحان رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.